خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک فەرموون لەگەڵ ئاڵقەی 29. بەشی 12. شۆڕشەکانی کورد لە تورکیا. شۆڕشەکەی ساڵی 1925 بەڕێبەری شێخ سەعیدی پیران. شۆڕشە کوردیەکەی ساڵی 1925 لە قۆناغێکی زۆر ناسکی مێژوویی هاوچەرخی تورکیادا قەومە. ئەو چەند ساڵەکەمەی تێپەڕ بوون پڕبوون لە هەڕەشەی مەترسیدار و دەستکەوتی ئەو تۆشی تێدا بەدی هات کە سەرەتای قۆناغێکی مێژوویی نوێ هێنایەکایەوە. لە ماوەی کەمتر لە نیو دەیەدا تورکان سەرکەوتنێکی یەکجار بەرچاویان بەسەر یۆنانیەکاندا بەدەستهێنا. سەرکەوتوانە لە ئەستەمبوڵ و شوێنەکانی دیکە ململانەی هاوپەیمانەکانیان کرد. لە لۆزان سەرکەوتنێکی پرشنگداریان تۆمار کرد. لە نێوخۆی وڵاتیش ئازایانە کەوتنە جێبەجێکردنی پلانێکی ڕیفۆرمی گشتگیر. بەڵام سەرکردەکانی تورکیا نوێ لەگەڵ ئەو هەموو متمانە و بڕوا بەخۆبوونەشدا ئەبوو ترس و دڵەڕاوکەی خۆیان هەبێ. ئەگەر ئەم قۆناغە قۆناغێکی پڕجۆش و خۆرۆش و دەستکەوتە مەزنە بەدی هاتووەکانی ئێستا و ئایندەیە، هەروەها قۆناغێکی گواستنەوە ناجێگیر، هەستیار و نائارامە. هێشتا زۆر کار مابوو ئەنجام بدرێ. چەندین مەترسی و هەڕەشەی سەرڕێ مابوون ئەبوو ڕووبەڕوویان ببنەوە و بەسەریاندا زاڵ بن. ئەرکەکان ئەبوو بە تەواوی جێبەجێ بکرانایە. زۆربەی ئەو دەستکەوتانەی بەدەست هاتبوون سەرەتایی و کاتی و ناجێگیر بوون. پێویستیان بەکاری سەخت و ماندوو بوونێکی زۆر بوو تا بچەسپێن. مەترسیەکانی دەرەوە و پەرەگرتنی ناڕەزایەتیەکان لە نێوخۆی وڵاتدا هەڕەشەی ڕاستەقینەیان تەنانەت لە هەرە چەسپاوترینی ئەو دەستکەوتانەیە کرد. وێڕایی هەموو ئەمانەش سەرکردەکانی تورکیای نوێ سەرگەرم و بەجۆش و پەرۆشەوە بە بڕوا بەخۆبوونێکی ئاشکرا و چارەسەری لێبڕاوانە ڕووبەڕووی جیهان و وڵاتەکانی بوونەوە. سەرکەوتنەکان هانیدان بە ئاشکرا بانگەشە و داوای گێڕانەوەی ویلایەتی دەوڵەمەندی مووسڵ بکەن کە پێشتر هەرێمێکی ئیمپراتۆریە لە دەستچووەکەیان بوو. بەڵام مووسڵ لە دەستی بریتانیەکاندا بوو. ئەوانیش تەمای ئەوەیان نەبوو دەستی لێ هەڵگرن. هێشتا سەرگەرمی تورکان بە سەرکەوتنەکانیان دانەمەرکا بوو. هەڕەشەی مەترسیدار ئەهاتە ڕێیان بە گەرمکردن و قوڵکردنەوەی کێشەکە لەسەر ئەو هەرێمەی ململانەکەی لەسەر بوو. مەسەلەکە کە لە کۆنفرانسی لۆزاندا هێنرایە پێشەوە جێگای مشت و مڕێکی توند بوو. بڕیاری ئەوەشی لێدرا کە بڕێکەوتنی هەردوو لا بۆ ماوەی ساڵێک هەڵپەسێردرێت. پەیوەندیەکانی نێوان کورد و تورک. بە درێژایی ئەم ماوەیە پەیوەندیەکانی کورد و تورک تا ئەهات ڕووی لە تێکچوون و ئاڵۆز بوونە کرد. تورکان زۆر بە وردی و لە نزیکەوە چاوەدێری کوردەکانیانە کرد. ئەوانەی مەزنترین پێکهاتەی ڕەگەزی غەیرە تورک بوون و پاش جەنگ لە نێو تورکیادا مابوونەوە. لەبەرەم هۆکارە ئەوانە هەڕەشەیەکی مەترسیداریان بۆ یەکێتی نەتەوەیی ئەو وڵاتە نوێیە پێکەهێنا. تورکان بە تەواوی لەوە ئاگادار بوون کە بەهێزبوونی خواستی توێژە باڵاکانی کۆمەڵگای کوردی خۆی لە دامەزراندنی دەوڵەتێکی کوردی سربەخۆ ئەبینێتەوە. لە ماوەی جەنگی یەکەمی جیهانیدا هێندێک لە کوردە دیار و ناسراوەکان پەیوەندیان بە هەر یەک لە بریتانیەکان و ڕووسەکانەوە کردبوو، مەسەلەیەکی لەو جۆرەیان لەگەڵیاندا هێنابووە بەرباس. بەرهەمی ئەو پەیوەندیانە لەو کاتەدا کەم بوون، بەشێکی بەهۆی ئەو پشێوی و نائارامیە گشتیەی بە دوای جەنگەکەدا هاتن، هەروەها بەهۆی سەرقاڵبوونی هاوپەیمانەکان بە کێشەی ئەرمەنەکانەوە. لە پاش جەنگ وەکە بینین کوردان ناکۆچیەکانیان بەپەلە لەگەڵ ئەرمەنەکاندا چارەسەر کرد و نوێنەری هەردوو لا پێکەوە لە کۆنفرانسی ئاشتیدا دەرکەوتن.
لە ڕاستیدا لە قۆناغی تێکشکان و لاوازی تورکیادا تورکان لە ترسی ئەوەی نەوەکە هەرێمەکانی ڕۆژهەڵاتیان بە قازانجی ئەرمەنەکان لەدەست بچێ هەوڵی زۆریاندا باوەش بە خولیان نەتەوەییەکانی کووردا بکەن و هانی کوردان بدەن داوای دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆیی کوردی لە ڕۆژهەڵاتی ئاسیای بچووکدا بکەن. هەرای بانگەشەی کوردان هێندێک ئەنجامی بەرجەستەی لێکەوتەوە. لە پەیمانی سیڤەردا دەقێک بۆ دامەزراندنی دەوڵەتێکی لەو چەشنە جێگیر کرا، بەڵام پاش ڕابوونی کەم وێنە و نائاسایی تورکان لە سایەی مستەفا کەمال هاتە پێش و ئەوان سەرەتا کەوتنە لاوازکردن و پەراوێز خستنی نەتەوایەتی کوردی و پاشتریش قەدەغەیان کرد و ڕێگریان لێ کرد. ماوەیەکی کەم پێش هەڵگیرساندنی شۆڕشە کوردیەکەی ساڵی 1925 سەرخێڵە کوردەکان ڕووناکبیران و نەتەوە خوازە کوردەکانی دیکە بۆ ڕۆژاوای ئەنەدۆڵ دوورەخرانەوە. بەکارهێنانی زمانی کوردی قەدەغە کرا. ئەم هەنگاوانە هاوکات بوو لەگەڵ ناڕزایەتی بەشێکی گەورەی کۆنە پارێزانی ئاینی کورد و سەرخێڵەکان بەرامبەر ڕیفۆرمە نوێیەکان کە لە نێویاندا لابردنی خەلافەت و ڕەتکردنەوەی شەریعەت و یاسا ئیسلامیەکانی لەخۆ گرتبوو. ئەوەش بێگومان هۆکارێکی بەرچاوی شۆڕشەکە بوون. شۆڕشەکە دروست لەو کاتەدا دەستی پێکرد کە کێشەی مووسڵ گەیشت بووە قۆناغێکی هەستیاری. ئەوەش کارێکی وای کرد کە قورسایی و کاریگەری خۆی سەبارەت بە بانگەشەکانی هەریەک لە بریتانیا و تورکیا بۆ دەست بە سەراگرتنی ئەو هەرێمە هەبێ. شۆڕشەکە سەنگی داواکاریەکانی تورکیای بۆ گەڕانەوەی ئەو هەرێمە کوردنشینە بە تەواوی سوک کرد و هەڵوێستی حکوومەتی تورکی لەو ڕووەوە لاواز کرد. بە پێچەوانەوە بەڵگەیەکی بەهێز و کەموێنەیدایە دەست بریتانیەکان و پشتگیریەکی بایەخداری هەڵوێستی بریتانیەکانی کرد. ئەو ڕاستیەی بە شێوەیەکی ئاسایی گومانی تورکەکانی وروژاند و هانیدان کە بریتانیەکان بە خەمڵێنەری شۆڕشەکە تۆمار بکەن. ئەوەندەی پەیوەندی بە نەتەوایەتی کوردەوە هەیە شۆڕشەکە لە کاتێکی زۆر گونجاودا هەڵنەگیرسا. ئەو شۆڕشە خواستی جیاخوازی نەتەوەیی کوردی قوڵ کردەوە. لە کاتێکدا تێکڕای چاوەکان لەسەر کوردانی ویلایەتی مووسڵ بوون. هەرچەندە شۆڕشەکە لە بەدیهێنانی ئامانجەکانی لە تورکیا شکستی خوارد، بەڵام هەرێمێکی مەزنی کوردەواری لە عێراق لە هەژمونی تورکان پاراست. هەڵگیرساندنی شۆڕشەکە. شۆڕشەکە لە مارتی 1925دا هەڵگیرسا. لە کاتێکدا کۆمسیۆنی کۆمەڵی گەلان لە ویلایەتی مووسڵ و باشووری ئەو هێڵەی برۆسلی پێگوترێت خەریکی بەڕێوەبردننی لێکۆڵینەوەی ڕاپرسیەک بوون تا ڕوونی بکاتەوە و بڕیار لەوە بدا ئاخۆ دانیشتوانەکە خوازیاری ئەوەن لە نێو دەوڵەتی تازە دامەزراوی عێراقدا بمێننەوە یاخود پێیان باشە بگەڕێنەوە باوەشی تورکیا. هەروەک تۆینبی چەند ساڵێک دواتر ئاماژەی پێداوە هەڵگیرساندنی شۆڕشەکە لە باکووری ئەو هەرێمە کێشەکەی لەسەر بوو لە چەند ناوچەیەکدا بوو کە لەو دەمەدا هیچ هێزێکی بیانی ململانەی سەروەری و دەسەڵاتی تورکانیان تێدا نەکرد. شێخ سەعیدی پیران سەرۆکی تەریقەتی نەقشبەندی ڕێبەرایەتی شۆڕشەکەی کرد. شێخ سەعید دەسەڵات و نفوزێکی زۆری لە ناوچەکانی دەوروبەردا هەبوو، نەک تەنیا بەهۆی ئەو پیرۆزیەی کە بە میرات بۆی مابووەوە، بەڵکو بەهۆی ئەو پەیوەندیە ژن و ژنخوازیەی کە بەسەر خێڵە کوردەکانی دەوروبەرەوە ئەیبەستەوە بەتایبەت لەگەڵ زازاکانی بەرزاییەکانی دەرسیمدا. ژمارەیەک نووسەر پێ لەسەرەوە داگرن هەرچەندە شێخ سەعید ڕێبەری گشتی و سیمبولی شۆڕشەکە بوو، بەڵام ئەو تەنیا یەکێک بوو لە زۆرێک لەوانەی هەڵگری ئەو بڕوایە بوون و بە شێوەیەکی کردداری جێبەجێیان کرد. بە بۆچوونی ئەوان شۆڕشەکە ئاکامی پلانێک بوو هۆشیاریانە لەلایەن ژمارەیەک لە نەتەوەخوازانی کوردەوە ئامادە و بەڕێوە چوو.
پلانی هەڵگیرساندنی شۆڕشەکە بە میر ئاڵا خالید بەگ کە یەکێک بوو لە سەرۆکەکانی خێڵی گەورەی جوبرانلی سپێردرا بوو. 21 مارتی 1925 وەک بەروارێک بۆ دەستپێکردنی ڕاپەڕینێکی سەرتاسەری دەستنیشان کرا. هەرچەندە شۆڕشەکە بە شێوەیەکی نابەکام لە 7 مارددا هەڵگیرسا، واتە 14 ڕۆژ پێش ئەو مێژووەی بۆی دانرا بوو، ئەم گۆڕانە نەخوازراوە لە بەرواری ڕاپەڕینەکەدا بووە هۆی تێکدانی یەکجارێکی بەرنامە چەکداریەکانی کورد. نەکتەنیا بنکە جیاوازەکانی بەرەنگاری بێئاگا بوون لە هەڵگیرساندنی کارە چەکداریەکان و بەو هۆیەشەوە لەگەڵ ناوچەکانی دیکەدا پێکەوە ڕانەپەڕین، بەڵکو ئەو ئەفسەرە کوردانەش دانرابوون بۆ سەرپەرشتیکردنی ئۆپراسیۆنە چەکداریەکان لەو بەرانەی بۆیان دانرابوو نەیانتوانی لە کاتی گونجاودا پەیوەندی بە یەکەکانیانەوە بکەن. ڕاپەڕینەکە بە خێرایی پەرەیگرت. ڕاپەڕیوان توانیان پێشڕەوی بکەن و دەست بەسەر ژمارەیەک شاری گرنگدا بگرن. ئەوان توانیان بۆ ماوەیەک دەست بەسەر شاری خەرپوتدا بگرن، بەڵام لە گرتنی شارەکانی وەک دیاربەکر، ئەرغانە، مەلاتیا و چەند مەڵبەندێکی دیکەدا شکستیان خوارد. وا پێچوو ڕاپەڕینەکە ئەو هێز و جۆش و خۆشەی بەرایی لە ئەنجامی ئەو شکست و پاشەکشیەیانەدا لەدەستدا بێ. وێڕای ئەوەی پەرەگرتن و بڵاوبوونەوەی ڕاپەڕینەکە ڕێی لێگیرا، بەڵام هێشتا دوور بوو لەوەی بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێ. زۆربەی شەڕ و پێکدادانەکان لە ناوچە بەرزایی و چیاییەکانە قەومان. هێشتا وەرزەکە زوو بوو بۆ ئەوەی جوڵە بە یەکە سەربازیە گەورەکان و چەکی قورس بکرێت و ڕەوانەی ئەو ناوچانە بکرێن. گەروی چیاکان بە بەفر گیرا بوون. تەنیا چەند تو لە ڕێیەکی ناخۆش هەبوون کە لە سایەی بارودۆخێکی زۆر نالەبار و پڕ ئاستەنگدا ئەتوانرا کەڵکیان لێوەربگیرێ. سەرکوتکردنی شۆڕشەکە بە لەبەرچاوگرتنی باری استراتیژی و لۆجستی پێویستی دۆزینەوەی ڕێگایەک بگاتە ناوچەکانی ڕاپەڕین زیاتر جێگەی بایەخ بوو. ئەو ناوچانەی بەو لەمپەرە چیاییانە پارێزرابوون کە بواری تێپەڕینیان نەئەدا، وەڵامەکەش خۆی لە بەکارهێنانی هێڵی ئاسنی بەغدادا بینیەوە کە بەشێکی کەوتبووە سووریاوە. پاشەوەی حکوومەتی تورک داوای مۆڵەتی ڕێپێدانی لە دەسەڵاتدارانی فەرەنسی لە سووریا کرد تا بەشە سووریەکەی هێڵی ئاسنی بۆ گواستنەوەی سەرباز و چەک و ئازوقە بەکاربهێنن، بەپێی بەندی 10 ڕێکەوتنامەی فەرەنسی تورکی کە لە 20 ئۆکتۆبەری 1921دا مۆرکرا بوو، مۆڵەتی ڕێپێدان وەرگیرا. لە دوا هەفتەی مانگی مارتی 1925دا دژە هێرشی تورکان بۆ سەر چەکدارە یاخی بووەکان دەستی پێکرد. هەڵسوڕانی سەرکردایەتی باڵای جەنگی تورک وا دەرەخات کە نەخشەی گەمارۆیەکی بەرفراوانیاندا ڕشت بێ بە مەبەستی ڕێگرتن لە پەرتەوازەبوونی یاخی بووان و پاشتر سەر لە نوێ کۆبوونەوەیان لە دەستە و تاقمی بچووکدا بتوانن بە شێوەی پارتیزانی بجەنگن. تورکان سەرکەوتوانە توانیان بەشێکی سەرەکی هێزەکانی ڕاپەڕین لە 8 ئەپریلی 1925دا لە شەڕەوە بگلێنن. لە پێکدادانێکی تند و یەکلاکەرەوەدا کە لە هەرێمی چاپوک جار ڕوویدا، هێزی ڕاپەڕیوەکان بە سەختی تێکشکان. پاشەوە بە ماوەیەکی کەم گەنجە گیرا. شێخ سەعید و 34 کەس لە هاوکارە نزیکەکانی دەستگیر کران. باقی دیکەی ڕاپەڕیوەکانیش چەکەکانیان فڕێدا. سەرکوتکردنی ڕاپەڕینەکە هاوکات بوو لەگەڵ دادگایی کردنێکی کوردخایەندا کە دواتریش هەر بەردەوام بوو. ڕاگواستنی بە کۆمەڵ، هەنگاوی تەمێکارانی تونند و تیژ بە چەشنێک کە گیانی بەرگری کورد تێک بشکێنێت و دوایین بەرەنگاری کە دژی فەرمان ڕەوایەتی تورک مابوو لە پێ بخا. وا دەرەکەوێ کە کردەوە سەرکوتکاریەکان بە شێوەیەکی وادا ڕێژرابن و جێبەجێیەکران کەوانەیەک بێ هەرگیز
لە یاد نەچێتەوە. ژمارەی ڕاستەقینەی ئەوانەی کوژراون یان دوور خراونەتەوە، هەروەها ئەو ماڵ و گوندانەی وێران کرابوون هەرگیز بە تەواوی نازانرێ. بە پێی سەرچاوە کوردیەکان زیانی خەڵکی مەدەنی و وێرانکردنی 206 گوند، سووتاندنی 8758 خان و کوشتنی 15206 پیا و ژن و مناڵ، سورەیا بەدرخان پاش 2 ساڵ لە شۆڕشەکە ڕایگەیاند کە 1 ملیۆن کورد کوژرا و ڕاجۆزراون. شێرکۆ 5 ساڵ دواتر جیاواز لەوە جەخت لەوە ئەکاتەوە کە بە درێژایی وەرزی زستانی ساڵەکانی 1925 26 27 28 زیاتر لە 9 ملیۆن کورد ڕاجۆزراون. هەروەها زیاتر لە 200,000 لە ڕاجۆزراوەکان لە ئەنجامی پرۆسەی بە زۆر دوورخستنەوەیان بۆ ڕۆژاوای ئەنەدۆڵ گیانیان لەدەستداوە. هەمانە و سەرچاوانە باس لەوەکەن کە کوردەکان لە شەڕ و پێکدادانێکدا 3400 کەسیان کوژرا و بریندار هەبووە. وەکە گوترێ ئەو هەڵمەت و لەشکر کێشەی تورکان 60 ملیۆن لیرەی تورکی زیانی بە گەنجینەی حکوومەت گەیاندووە. دادگایی کردن و هەڵواسینی ڕێبەرانی شۆڕشەکە. لە پاش سەرکوتکردنی ڕاپەڕینەکە، دادگایی سەربازی تایبەت بە ناوی دادگاکانی سربەخۆیی پێکێنران و دەست بەکار بوون. بەناوبانگترینی ئەو دادگاییانە ئەوەیان بوو کە دادگایی شێخ سەعید و باقی دیکەی سەرانی ڕاپەڕینەکەی کرد. لە ماوەی دادگایی کردنەکەدا لە 27 مایۆ لە دیاربەکر دەستی پێکرد تا 28 ژوونی خایاند. داواکاری گشتی و دادوەری سەرەکی ژمارەیەک خاڵی سەرنج ڕاکێشیان ڕیز کردبوو. داواکاری گشتی بەم گوتەیەی خوارەوە کەوتە ئاشکراکردنی تۆمەتەکان. هۆکارەکان و بنەماکانی ئەو شۆڕشەی کە بەو دوایە لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتی تورکیا وڵاتی هەمیشەیی با و باپیرانمان تەقیەوە، هەمان ئەوانەیە کە لە ڕابردوویەکی زۆر دوور نییە بۆ هۆی ڕاپەڕینەکانی بۆسنە و هێرزگۆڤینیا کە لە سێلاوە لەگەڵ ڕەگەزەنە تورک و نەموسڵمانەکاندا نزیک بوو. ئەو هۆکارانەی کە لەگەڵ ئەوانەدا و وێڕای برایەتی 5 سەدە هانی ئەلبانیەکانیدا لە ماوەی شەڕی باڵقاندا لە پشتەوە هێرش بکەنە سەر تورکان، ئەو تورکانەی هەمیشە هاوسۆزیەکی فرەیان بۆ ئەوانە هەبووە لەگەڵیان ژیاون. ئەو بیر و ئامانجەی ڕێنیشاندەری شۆڕشە کوردیەکە بوو، هەمان ئەو بیر و ئامانجە بوو کە لە سووریا و فەلەستیندا هەراینایەوە. سەرۆکی دادگا لە کۆتایی هۆنینەوەی بڕیارەکانیدا ڕووی لە تاوان باران کرد و گوتی: هێندێک لە ئێوە گیانی خۆپەرستی هانی داون، هێندێکیشتان بەفیکی بێگانە و ناحەزی سیاسی، بەڵام هەمووتان کۆک بوون سەبارەت بە دامەزراندنی دەوڵەتێکی کوردی سربەخۆ. شۆڕشتان هەڵگیرساند، هەر بۆیە پێویستە باجی وێرانکردنی وڵات و ئەو ڕووباری خوێنەی هەڵتان ساندووە لەسەر تەختی سێدارە بدەن. بەپێی یاکامی ئەو دادگایە لە 28 ژوونی 1925دا سزای مردن بەسەر 53 کەس لەسەر کردە کوردەکاندا سەپێنرا و فەرمانەکە دەست بەجێ جێبەجێ کرا. یەک لەوانەی لەگەڵ شێخ سەعیددا سزای کوشتنی درا، شێخ عەبدولقادری کوڕی کەسایەتی ناودار شێخ عوبەیدوڵڵا بوو. ئەوەی ئەندامی ئەنجومەنی پیران و کارمەندێکی بڵندی دەوڵەتی عوسمانی بوو. هەروەها 8 شێخی دیکەش فەرمانی داخستنی تەواوی تەکیە و خانەقای سۆفیەکانیش لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتدا دەرچوو. چەند ڕووداوێکی کورت و خوێناوی دیکە بە دوای ڕاپەڕینەکەدا هاتن. پاش هەڵواسینی ڕێبەرانی کورد لە دیاربەکر، راپۆرتەکان هەواڵی دەستپێکردنەوەی ڕاپەڕینیان لە بەدلیس، مووش و قەزای شەمدینانی هەکاری ڕاگەیان. شێخ عەبدوڵڵای کوڕی شێخ عەبدولقادری نەهری
کە یەکێک بوو لەوانەی لە دیاربەکر هەڵواسرا لە تۆڵەی کوشتنی باوکیدا ڕاپەڕی بوو. هەواڵی ئەوەش هەبوو کە لە سەرەتادا سەرکەوتنی بەدەست هێنابێ، بەڵام لە ئووتدا بەسەختی تێکشکا. لەبەرەوە لەگەڵ 200 خێزانی کووردا سنووریان بەزاند و بەرەوە عێراق هەڵاتن. کوڕەکەی شێخ سەعید هەروەها براکەشی ناچار بوون پەنا بۆ عێراق بەرن. هەڵمەتەکانی سەرکوتکاری زۆربەی خێڵە کوردەکانی باشووری ڕۆژهەڵاتی تورکیای گرتەوە. وێڕای پاشماوەی ئەو کریستیانیە یاقوبی و کلدانیانەی کە لە هەمان ئەو ناوچەیەی وڵاتدا ژیان. تۆینبی گەیشتۆتە و دەرەنجامەی وێڕای ئەوەی حکوومەتی تورک لە دامەرکاندنەوەی ڕاپەڕینەکەدا توانا و لێهاتووی پیشاندا، بەڵام بڕیارەکانی سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کورد و کێشەکە و نەهامەتیەکانیدا ناشایستە و دوور بوون لە دانایی ڕامیاری. تورکان بێ ئەوەی بایەخێک بۆ خواستە نەتەوایەتیەکانی کووردا بنێن، بەتین و تاوێکی نوێوە کەوتنە جێبەجێکردنی سیاسەتەکانی ناوەندگەرایی، تورکاندن، سیکولاریزم، ڕۆژاواگەرایی، هەمان ئەو سیاسەتانەی هۆکاری تەقینەوەی شۆڕشەکە بوون. هۆیەکانی شۆڕشەکەی 1925 سەرنج و دیدی حکوومەتی تورکی. حکوومەتی تورکی ڕاپەڕینەکەی شێخ سەعیدی بەکاردانەوە و جوڵانەوەیەکی کۆنەپەرستانە ناساند کە لەلایەن ڕێبەرانێکی دواکەوت و کاڵ و کەرچی ئاینی و سەرخێڵەکانەوە سەرکردایەتی یەکرا. ئەو سەرکردایەتی وەک بۆ چوونەکەی تورک جەختی لەسەرەکردەوە، خوازیاری ئەوە نەبووە دەست لەو مافە بۆ ماوەی یانەیان هەڵگرن کە لە ئەنجامی بەرەو پێشچوونی پرۆسەی چاکسازیە پێشکەوت و خوازانەکەی مستەفا کەمالەوە هەڕەشەی کاڵبوونەوە و لە نێوچوونیان لەسەر بوو. سەرچاوە فەرمیەکانی تورک هەروەها بریتانیەکان بە هاندەری ڕاپەڕینەکەی کوردەدایە قەڵم، بەڵام ئەمەی دواییان پاشتر قسەی لێوە کرا. ڕاست و دروستی تۆمەتەکانی تورک هەرچیەک بن، بەرژەوەندی حکوومەتی تورکی لەوەدابوو جەخت لە پاشکەوتویی و ئاینگەرایی ڕاپەڕینەکە بکە تا قسەکردن لە مەڕ کاریگەری نەتەوایەتی. پێویستە ئەویش بەبیر بهێنینەوە کە حکوومەتی تورکی لەو ماوەیەدا سەرقاڵی مەسەلەی جێڕانەوەی ویلایەتی مووسڵ بوو. ئەوەش پشتی بەڕازیبوونی کوردان و خاترجەمی و نیازباشی بەردەوامیان و هەروەها پشتگیری کۆمەڵی گەلان ئەبەست. ددان پێدانانی حکوومەتی تورکی بە تایبەتمەندی نەتەوەیی ڕاپەڕینە کوردیەکەدا بە تەواوی سەنگی تورکەکانی لە مەسەلەکەدا سووکە کرد. تورکان نەیانەتوانی بەباشی ئەوە پشت ڕاست بکەنەوە و مل بەوە بدەن کە کوردەکانی باکووری هێڵی برۆسل لە پێناوی سربەخۆییدا لە ململانەیەکی خوێناویدا دژی سوپای تورک تێوەگلاون. لە کاتێکدا بۆ ئەوە تێبکۆشن کە پیشانی بدەن کوردانی باشووری ئەو هێڵە بۆ دووبارە گەڕانەوەیان بۆ باوەشی دەوڵەتی تورک پەرۆشن. حکوومەتی تورکی هاندەرێکی بایەخداری دیکەی هەبوو کە وای لێ بکا جەخت لە سروشتی پاشکەوت و خوازانەی ڕاپەڕینەکەی کورد بکاتەوە. ئەوەش دەرفەتێکی نایابیدا بەڕژێم کە زەبرێکی دەم کوتکەر لە نەیارانی بووەشێنێ. هەموو ئەوانەی بە شێوەیەک لە شێوەکان بەرامبەر مستەفا کەمال وەستان و هاوڕای سیاسەتەکانی نەبێ بەوە تاوانبارکران کە لەگەڵ ڕاپەڕیوەکاندا خەریکی پیلان جۆڕانن. ئەوانە تووشی چەندین پەلامار و کردەوەی سەرکوتکەرانە بوون و تەنانەت ڕاپێچ کرانە بەردەم دادگا بەدناوەکانی سەربەخۆیی. بەم شێوەیەش دەنگە ناڕازیەکان کبکران و نێرانی ڕژێم تێکشکێندران. بیرروڕای جۆر بە جۆر سەبارەت بە سروشتی ڕاپەڕیوەکان وا دەرەکەوێ کە هێندێک نووسەر دیدی حکوومەتی تورکیان پەسند بێت
نەک تەنیا ئەوەی پەیوەندی بە سروشتی پاشکەوت و خوازانەی ڕاپەڕینەوەکەوە هەیە، باڵکو سەبارەت بەو نەیارانەی ڕژێمیش کە گوایە پەیوەندیان بە ڕاپەڕینەوەکەوە هەبووە. ریتەر ڤۆن کارڵ لەوبارەیەوە ئەڵێ ئەوە سەلمێنرا کە سەرکردەکان لە سایەی شێخ سەعیددا کە خەڵکی گەنجەیە لە ڕۆژاوای دەریاچەی وان لە پەیوەندیدا بوون لەگەڵ هاوڕێ تایبەتیەکانی دوا خەلیفە و هەروەها لەگەڵ میر سەلیم کە لە سووریا و نزیکی سنوورە ژیا و داوای تەختی دەسەڵاتیە کرد. ئامانجەکە ئەوە بوو کە شۆڕش گەڕەکان دروشمی بەرگری لە بیرروباوەڕی ئیمپراتۆریەتەکە بکەن، بەرز بکەنەوە و پاشتر ڕاپەڕین وەک بروسک بە سەراپای ڕۆژاوای ئەنەدۆڵدا بڵاو بێتەوە و لە کۆتاییدا ڕێگە بۆ دەست بە سەراگرتنی پایتەخت خۆش بکە. بەڵام ئەو دروشمە نەیتوانی بچێتە ئەو دی و ئەو ویلایەتەی کە لە بنەڕەتەوە تێیدا بەرزکرایەوە. نووسەرێکی دی زۆر کەڕاشکاوانە هاتۆتە گۆ و سەبارەت بە گروپی دژە چاکسازی قسانەکات سێر ئەی تێلفۆرد وۆگا. ئەوەی لە ساڵی 1930دا ئەڵێ ئەوانە پارتێکی نوێیان دامەزران کە ناوی پارتی گەشەپێدانی کۆماری بوو. ئەتوانرێت ڕادەی هێز و توانای ئەم پارتە بەو نامەیەدا بزانرێ کە بۆ شێخ سەعید نووسرا بوو تێیدا هاتبوو کە پارتەکەی کازم قەرەبەکر پشتگیری ڕاپەڕینەکەکە. لە ڕاستیدا شێخ سەعید پشتیوانی و هاندانی لە پارتە ئاینیەکەوە وەرەگرت. جێنی تیزۆن کە پاش ماوەیەکی کەم لەسەر کۆتکردنی ڕاپەڕینەکەی شێخ سەعید نووسیوێتی ئەوەی ئاشکرا کردووە کە یاخیبوونەکە ململانەیەک بووە لە نێوان پاشکەوتویی و پەرەسەندندا. هۆکاری قوڵی بەرهەمهێنەری یاخیبوونە کوردیەکە سروشتێکی کارگێڕی و ئاینی هەبوو. جوڵانەوەکە لەلایەکەوە و لە هەمان کاتدا کاردانەوەی فیوداڵیزمی کوردی بوو دژی دەوڵەت و هەروەها ململانەیەک بوو لە نێوان تورکیای کۆن کە بە یاسا ئیسلامیەکانەوە پەیوەست بوو لەگەڵ تورکیای نوێ سیکولار و پەرەسەندوودا. جێنتیزۆن گەڵاڵەی ئەوەی کردووە کە لە ئاکامی جێبەجێکردنی ئەو چاکسازیە بە شێوازە ئەوروپیەکەی گرفت و ئاڵۆزی بۆ دەرەبەگەکان پێکات. ئەوەش لەسەر هەلومەرجە ڕامیاریە کاڵ و کڕچەکەی کوردستان ڕەنگیدایەوە. ئەو ڕاپەڕینەکەی کوردستانی لەگەڵ جوڵانەوە کۆنە پارێزە دژە شۆڕشەکەی ساڵی 1970 بەراورد کردووە و ناوی لێناوە تەقینەوەی دەمارگیری ئاینی. بە بۆچوونی ئەو مەبەستی ئەو شێخ سەعیدەی ئاڵای سەوزی ئیسلامی هەڵدا بوو بریتی بوو لە گێڕانەوەی کارکردن بە یاساکانی شەریعەت. ڕامبۆت بە پێچەوانەی ئەو پێداگریەی جێنتیزۆن ئەوەی گەڵاڵە کردووە کە لە دادگاییکردنەکەی شێخ سەعید و هاوڵانیدا هەریەک لە داواکاری گشتی و هەروەها سەرۆکی دادگاش جەختیان لەوە کردوتەوە کە نەتەوایەتی هان دەرێکی گرنگی ڕاپەڕینەکە بووە. هەروەک چاوەڕێکرێ سەر چاوە کوردیەکان و ئەوانەی لایەنگریانن زیاتر جەخت لە هۆکاری نەتەوەیی ڕاپەڕینەکەکەنەوە تا هاندەری کاردانەوەی ئاینی. لە ساڵی 1920دا تۆینبی گومانێکی قوڵی دەربڕی سەبارەت بە ئەگەری زانینی ئەو ڕاستیەی ئاخۆ کام یەک لەو دوو هۆکارە ئاینی و پاشکەوتویی لەلایەک و نەتەوەیی لەلایەکی ترەوە چەسپا و بەهێزترە. ئەو ڕوونی کردەوە کە بەدەست هێنانی سەرنجی لێبڕا و بێ ئەملاولا لەو بارەیەوە کارێکی ئەستەمە. ئەویش لە سۆنگەی ئەو ڕاستیەوە کە تێگڕا یا زۆربەی ئەو زانیاریانەی سەبارەت بە ڕاپەڕینەکە بڵاوەکرێنەوە لە سەرچاوە تورکیەکانەوەن. دیارە حکوومەتی تورکیاش هۆکار و مەبەستی چەسپاوی خۆی لەوەدایە کە لایەنی نەتەوەیی ڕاپەڕینەکە بچووک پیشان بدات و ڕووی کاریگەری ئاینی و پاشکەوتویی لەسەر ڕاپەڕینەکە زەخت بکاتەوە و گەورە بکە. کاتێک دێتە سەر مەسەلەی گفتوگۆ و لێدانەوەی ئەم بابەتە تۆینبی دێتە سەر خاڵێک. وێڕای ئەوەی هێندێک بەڵگەوە پیشانەدەن کە هاندەری ئاینی و پاشکەوتویی لە پشت ڕاپەڕینەکەوە لە هۆکاری نەتەوەیی بەهێزتر بێ، بەڵام ئەو زۆربەی کات لە بەردەم بەڵگەی زیاتری ئاشکرا و قایلکاردا
پێچەوانەی خۆی وەستێتەوە. لەلایەکی ترەوە ئەوە شتێکی بەرچاوە کە ڕاپەڕینەکە بە نێو کۆمەڵانی خەڵکی ئەرزەڕۆم، ترابزۆن و سامسۆندا بڵاو نەبووەوە کە بەگشتی ئەوانیش وەک کوردەکانی هاوسێیان پاشکەوتوو کۆنەپارێز بوون، ئەوانەی کە چیدی پاشەوە لە نۆڤەمبەری 1925دا لەسەر حسابی بەرژەوەندیەکانی خۆیان دژی چاکسازیە ڕۆژاوا گەراییەکەی ئەنقەرە نەوەستان. ئەو بۆچوونەی کە ئەڵێ ڕاپەڕینەکە و سەرکوتکردنەکەی ململانەیەکە لە نێوان نەتەوایەتی کورد و تورک، نەک ململانەیەک بێ لە نێوان پاشکەوتویی و پێشکەوتوییدا، بەم کەمە زانیاریەی خوارەوە پشتگیری ئەکرێ کە نووسەری ئەم دێڕانە لە هاوڕێیەکی تورکەوە وەریگرتووە. ئەوەی کە لە پلە و پایەیەکی وادا بووە ڕاستیەکان بزانێ. کاتێک ڕاپەڕینەکە گەیشتە خەرپوت، تەواوی دەستە و توێژەکانی خەرپوت لە سایەی ڕێبەرانی نووری ئەفەندیدا کە جێگری هەڵبژێردراوی ئەندام پەرلەمان بوو، دژی ڕاپەڕینەکە وەستان و ڕاپەڕیوەکانیان پاش ڕۆژێک لە هاتنە ناوەوەیان بۆ نێو شارەکە شار بەدەر کرد. پیاوماخوڵانی شار و دانیشتوانەکەی کە دژی ڕاپەڕینەکە وەستانەوە سەر بە هەردوو پارتە سیاسیەت جیاوازەکە بوون، بە لەبەر چاوگرتنی ئەو ڕاستیەی کە خەڵکی ویلایەتی خەرپوت مەعمورەت العەزیز لە ڕووی ئاینیەوە دەمارگیرترین خەڵکانی ویلایەتەکانی ئانەدۆڵی ڕۆژهەڵات پێکەهێنن. هەڵوێستی ئەوانە بەڵگەیەکی ئاشکرا و لێبڕاوە خاتە بەردەست کە سروشتی ڕاپەڕینەکە لانی کەمی ئاینی نەبووە و پارتە ئۆپۆزیۆسیۆنە تورکیەکەش چ پەیوەندێکی ئەوتۆی بە ڕاپەڕیوەکانەوە نەبووە. پێویستە ئاماژە بەوە بدرێ کە توێنبی دەرەنجامی توێژینەوەکەی سەبارەت بەم بابەتە لە کارێکی دیکەدا ورتر و ڕاشکاوانەتر بەڵام کورتتر و پوختەتر پێشکەش کردووە. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ، هەموو کاتێکتان شاد و کامەران. داژیت کەری دڵپڕ لە قین درڕندی بێویژان و دین نەتوانی واکەی کورد نەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. لە پێش ئاگر پەرستیدا، لە پێش موسڵمانێتیدا، لە دیلی و لە سەربەستیدا، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. لە عارەبم لە ئێرانیم، لە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم. لە عارەبم لە ئێرانیم، لە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم، کە کوردم و کوردستانیم. جوڵانەوەی نەتەوەیی کورد، بنەما و پەرەسەندنی، نووسینی پرۆفیسۆر دکتۆر وەدیع جوەیدە، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر یاسین سەردەشتی، خوێندنەوەی حاکم فەرهاد، مۆنتاج و کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی سی. ڕۆڵی هەردوو مەسەلەی نەتەوایەتی و ئاین لە ڕاپەڕینەکەدا. وێڕای ئەو لێکدانەوە جۆرە و جۆرانەی سەبارەت بە هۆکارەکانی ڕاپەڕینە کوردیەکەی ساڵی 1925 کراوە، ئەو ڕاپەڕینە دەرەنجامی هۆکاری نەتەوەیی و ئاینی بوو. کوردان بە شێوەیەکی گشتی لە ڕووی نەتەوایەتیەوە کەوتبوونە بەر پەلامار. بڵاوبوونەوەی بنەماکانی بیری نەتەوایەتی لە نێو کوردان و دەرکەوتنی نەوەیەکی نوێی نەتەوەیی خوێنگەرم وای لێکردن
کە بەو پەڕی هەستیاری و مەترسیەوە بڕواننە ئەو هەوڵانەی کە ئەدرێن بۆ ئەوەی ناچار بن دەست لە نەتەوایەتی خۆیان هەڵگرن. لە بەرەم هۆیە ئەوانە بەرەنگاری چالاکیەکانی سەرکوتکردنی نەتەوایەتی کورد بوونەوە و سەبارەت بە قەدەغەکردنی زمانی کوردی تووڕە و بێزار بوون. ئەوانە دژی تورکاندن وەستانەوە، چونکە بەو پێیە ئەبوایە کوردان خۆ بە تورک بگۆڕن، دەست بەرداری کوردبوونی خۆیان بن و هەڵگری ناسنامەیەکی دیبن. بێهودەیی هەوڵێکی بەو چەشنە لەو قۆناغە هەژانەی نەتەوایەتیدا زۆر ئاشکرایە و پێویست بە درێژدا دڕی ناکە. وێڕای ئەوەی سیاسەتی ڕۆژاواگەرایی و سیکولاریزم حکوومەتی تورک لای ڕووناکبیرانی کورد بەربەرەکانی نەئەکرا، بەڵام بێگومان بەلای بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردەوە بێزرا و نابەجێ بوو. بە تایبەت سەرخێڵەکان و ڕۆحانیەکانی کورد بە توندی دژی ئەو سیاسەتانە وەستانەوە کە دژی باوەڕی چەسپا و ماف و جیاوگە بۆ ماوەی یەکانیان بەڕێوە چوو. بەلای ڕۆحانیەکانی کوردەوە هەڵوەشاندنەوەی خەلافەت و ڕەتکردنەوەی کارپێکردنی یاساکانی شەریعەت لەلایەن دەسەڵاتدارانی تورکیای نوێوە پچڕاندنی ئەو هاوبەستەجێ مێژووی و قوڵەی برایەتی ئیسلامی ئەگەیان کە پێشتر لە نێوان ئەوان و تورکاندا هەبوو. ئەوان هەستیان بەوە کرد چی دیکە هیچ شتێکی هاوبەش بەو تورکانەوە نایان بەستێتەوە کە دژایەتی ئاین و نەریتی باویان داهێناوە و بەو کارانەیان خۆیان لە باقی دیکەی باوەڕداران دابڕیوە. ئەوەی بۆ ئەوان ئاڵۆز و تەموو مژاوی بوو ئەو گۆڕانکاریانە و حکوومەتە نائاینیە ڕەتکەرەوەکەی تورک بوو کە لێرە بەدواوە پێیانەڵێت ئیدی ئەبێ بەرەو ئەوە بڕۆن کە ببنە تورک نەک کورد. ئەوەش وەک ئەوە وایە پێیان بڵێیت دەست لە نەتەوایەتی و بیر و باوەڕەکەیان هەڵگرن و خۆ هەڵواسن بە تاقمێکی دینسز و ستەمکاردا ئەو سەپاندنەی ئەوان ئامادە نەبوون ملکەچی بن. بەمەش سۆزێکی ئیسلامی بەهێز بووە پایەیەکی گرنگی نەتەوایەتی کوردی. وێڕای ئەوەی زۆرینەی نەتەوەخوازەکان بایەخێکی ئەو تۆیان بە ئاین نەئەدا، بەڵام گومانێکی کەم هەیە لەوەی ئەوانە هانی پێناسە ئاینەکەی کوردیاندا و قۆستیانەوە، ئەوەی بەڵێنی یەکێتی هاوڵاتیانی کوردی لە قەیرانە نیشتیمانیە مەزنەکاندادا. هەر بۆیە ئەوانە هیچ کاتێکیان بەفیڕۆ نەدا لە کۆکردنەوە و گرتنەخۆی ئەو هاوپەیمانە بەهێزە لە پێناو ڕاژەکردنی کێشەکەیاندا کە بە تەواوی مایەی تێگەیشتنە. ئەوەش یەکەمین جار نییە ئاین بقۆزرێتەوە و بەکار بهێنرێ. تورکان خۆیان زۆر جار ئاینیان وە کامرازێک لە هەردوو بواری دابەشکردن و یەکگرتندا بەکارهێناوە بە چەشنێک کە خزمەتی ئامانج و مەبەستەکانیانی پێ بکە. تۆمەتی هاندانی بریتانیەکان. مەسەلەیەکی دیکە کە جێگای مشتومڕە بریتیە لە تۆمەتبارکردنی ڕاپەڕینە کوردیەکە بەوەی دەستی بریتانیەکانی لە پشتە. ئەو تۆمەتەی کە زۆر جار دووبارە کراوەتەوە و لە زۆربەی کاتیشدا جێگای باوەڕ بووە. سەرەتا تورکان ئەو دەنگۆیەیان بڵاو کردەوە، پاشتر سەرچاوەکانی دیکە قۆستیانەوە و برەویان پێدا. بە جۆرەی گوتەی ئارمسترۆنگ مستەفا کەمال لە حاڵەتێکی تووڕەبوونیدا بریتانیەکانی بەوە تۆمەتبار کردووە کە لە پشت ڕاپەڕینەکەوە بوون و چەک و پێویستیەکانیان ئەدەنە ڕاپەڕیوەکان. ئەو بە بەردەوامی لە ئەنجومەنی نیشتیمانی مەزندا هەمان ئەو تۆمەتانەی چەند بارە کردەوە. ئەوەی مەسەلەکەی فرەننا لەبار کردووە ئینگلتەرا کە لە پشت تەواوی ڕاپەڕینەکەون. ئینگلیزەکان هەمیشە کوردیان بەکارهێناوە تا زیان بە تورکیا بگەێنن. لە جەنگی جیهانیدا پیاوەکانی خۆیان نارد وەک لۆرانس و نۆیل بۆ ئەوەی کوردەکان هان بدەن لە پشتەوە گورز لە تورکیا بوەشێنن. لە پەیمانی سیڤەریشدا
بەڵێنی ئەوەیان پێدان کە دەوڵەتێکی سربەخۆیان بۆ دامەزرێنن. ئەم جارەش دووبارە پیاوەکانی بریتانیا کەوتونەتەوە کار بۆ چەکدارکردن و وروژاندنی خێڵەکان. ئینگلتەرا مووسڵ و نەوتەکەی گەڕەکە، کوردەکانیش کلیلی مووسڵ و نەوتی عێراقن. هەر بۆیە ئەو مشتە لە پشتەوە ئەقۆزرێتەوە تا تورکیان ناچار بکەن دەست لە مووسڵ بەربدات. سەرچاوە فەرمیەکانی شوورەوی بۆ جارێک ئاماژەیان بەم تێزە داوە. چەند نووسەرێکی جۆرا و جۆریش کاتێک لەمەڕ تورکیای هاوچەرخ نووسیویانە لە کارەکانیاندا ئاماژەیان بۆ ئەم بۆ چوونە داوە. کوردە نەتەوەییەکان و شارەزایانی بریتانی وەک باوە ئەم جۆرە دەنگۆیانەیان ڕەت کردوتەوە. پێویستە ئاماژە بۆەوە بکرێ کە تورکان نەیانتوانی هیچ بەڵگەیەکی باوەڕ پێکراو بۆ سەلماندنی قسەڵۆکەکانیان پێشکەش بکەن. ڕاستی بابەتەکە هەر شتێ بێ گومانی لەوەدانیە کە بریتانیەکان سوودیان لەو ڕووداوە نەخوازراوە وەرگرت کە لە کوردستانی تورکیا هاتە پێش. بێگومان شۆڕشەکەی شێخ سەعید و سەرکوتکردنەکەی کاریگەری خۆی هەبوو تا کێشەی مووسڵ بە قازانجی بریتانیا بڕیاری لێ بدرێت. کۆمەڵە کوردیەکە خۆی بوون. سەرکوتکردنی شۆڕشە کوردیەکەی 1925 کۆتایی بە نەهامەتی کوردەکان و هەروەها دڵەڕاوچەی تورکەکان نەهێنا. دوورخستنەوەی کورد لە ناوچەکانی خۆیان هاوکات بوو لەگەڵ چەندین هەنگاوی سەرکوتکارانە و وروژێنەردا. لە کاتێکدا پێکدادان لە ناوچە دوورە دەستەکانی هەرێمەکانی ڕۆژهەڵات بە بەردەوامی لێرە و لەوێ ڕوویانەدا. قەبارە و چەند بارەبوونەوەی ئەم پێکدادانانە بە تەواوی ئەوەیان دەرەخست کە کوردان خۆیان بۆ قۆناغێکی دیکەی بەهێزبوونەوە و ڕووبەڕووبوونەوە ئامادەکەن. لە بەهاری ساڵی 1927دا کۆنگرەیەکی کوردی نەتەوەیی لە یەکێک لە چیاکانی کوردستان پێکات. کۆنگرە لەلایەن کوردە نەتەوەییەکانی سووریاوە کرایەوە بە ئامادەیی چەندین نوێنەرانی خێڵ و ڕێکخراوە مەدەنیەکان. هەروەها نوێنەرانی ئەو چەکدارە ڕاپەڕیوانەش ئامادەبوون کە پەنایان بۆ چیا سەختە دوورە دەستەکانی کوردستان بردبوو. نوێنەران لەسەر چەندین بڕیار و ئامانجی گشتگیر ڕێککەوتن. ئەوان بڕیاریاندا تەواوی ڕێکخراوە نەتەوەییەکان هەڵبوەشێننەوە و تێکڕایان لە ڕێکخراوێکدا بە ناوی خۆی بوون یەک بگرن کە لە تێکۆشاندا بەردەوام بێ تا دوا سەربازی تورک خاچی کوردستان جێهێڵن. یەک سەرکردایەتی پێک بهێنن، پەناگە و شوێنی گونجاو بۆ شارنەوەی ئازوخە و تەقەمەنی دابین بکەن. کۆتایی بە ناکۆچیەکانی نێوان کورد و ئەرمەن بهێنرێ. ناوچەی کورداوای چیای ئاگریداخیش وەک پایتەختی کاتی کوردستان ڕابگەیەنرێ. هەروەها بڕیاری ئەوە درا هەوڵی تێگەیشتن لەگەڵ حکوومەتی ئێران و نەتەوەی فارسی برا بدرێت و جەخت لە بەستنی پەیوەندی دۆستانە لەگەڵ دەوڵەتانی ماندێتی لە عێراق و سووریا بکرێت. لە ئۆکتۆبەری 1927دا لە کۆبوونەوەیەکدا کە لە بەیروتی لوبنان ئەنجامدرا دامەزراندنی خۆی بوون بە فەرمی ڕاگەیەندرا. میر جەلادەت بەدرخان بە سەرۆکی یەکەمی ڕێکخراوەکە هەڵبژێردرا. بە جۆرەی کۆنگرە کوردیە نەتەوەییەکە ڕێکخراوە نوێیەکە شوێنی تەواوی ئەو ڕێکخراوە کوردیە نەتەوەییانەی پێشووی گرتەوە کە ئارەزوومەندانە خۆیان هەڵوەشاندۆتەوە و یەکیان گرتووە تا ئەو ڕێکخراوە نوێیە کە خۆی بوونە پێک بهێنن. شۆڕشی ئاکریداغ ئاکامێکی ڕاستە و خۆی چالاکیەکانی خۆی بوون بوو. شۆڕشی ئاگریداغ ساڵی 1930 خۆی بوون ئیحسان نووری بەگی کە دواتر بە ئیحسان نووری پاشا ناسرا و سەرچڵێکی پێشووی سوپای تورک و
سەرکردەی لەشکرێکی ڕاپەڕیوەکان بوو لە شۆڕشەکەی 1925دا بە سەرکردەی گشتی هێزە کوردیەکان لە ئاگریداغ دەستنیشان کرد. هەروەها کارگێڕی مەدەنیشی بە ئیبراهیم پاشا حسکی تیلۆ سپارد. لە 1928دا دەوڵەتۆکەیەکی کوردی لە ئاگریداغ دامەزرێنرا. سوپایەکی چکۆلە کە لە چەند هەزار جەنگاوەرێکی کوردی باش ڕاهێنرا و پەرداخت کۆکرایەوە. جێگەی شیاو بۆ کۆکردنەوەی پێویستیەکان و ئازوخە ئامادەکرا. ئاڵای کورد هەڵکرا. ئەوەش بە ئاشکرا ناوکی ئەو دەوڵەتە کوردیە بوو کە کار بۆ دامەزراندنیە کرا. دەسەڵاتی تورکی نەیەتوانی لەو زیاتر بێبایەخانە بڕوانێتە بەرەو پێشەوە چوونی ئەو ڕووداوە شومانە. هەر بۆیە بە ناچاری و بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بڕیاریدا هەڵوێستێکی ڕازی کارانە پیشان بدات و پەنا بۆ گێڕانەوەی گفتوگۆ و دانوستان بەرێ تا لەوەی پەنا بۆ بەکارهێنانی هێز بەرێ. هەوڵەکانی تورک بۆ ڕازیکردن. پرۆسەی دوورخستنەوە وەستێنرا. هەروەها یاسایەکی نوێ بڵاوکرایەوە کە بەپێی ئەو یاسایە هەموو ئەو کوردانەی لە ماوەی 3 مانگدا لە بەرواری دەرچوونی بڕیارەکەەوە بە فەرمی ملکەچی خۆیان پیشان بدەن ئەبەخشرێن. بە هەمان شێوە هەموو ئەوانەی دوور خراونەتەوە ڕێگایان پێدرێ بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. هەروەها هەموو ئەو کوردە نەتەوە خوازانەی لە زیندانەکانی تورکدان ئازادەکرێن. دەسەڵاتدارانی تورک هەوڵی زۆریاندا تاهانی کورد بدەن لە چوارچێوەی ئەو بڕیارانەدا سەر بۆ دەوڵەت دانەوێنن. مۆڵەت بەوالی بایەزی درا کە دەرگای دانوستاند بەڕووی شۆڕژگەڕەکانی ئاگریداغدا بکاتەوە. هەروەها کارمەندانی دیکەی تورک هاندران تا بە مەبەستی چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکان پەیوەندی بە سەرکردە کوردەکانەوە بکەن. هەرچەندە تێکڕای ئەو هەوڵانە بێهودە بوون. کوردە نەتەوەییەکان تورکەکانیان بەنیاز خراپی تۆمەتبارە کرد. جەختیان لەوە ئەکردەوە کە حکوومەتی تورکی هیچ مەبەستێکی نییە کە نەرمی لە هەمبەر خواست و ئامانجەکانی کوردە نەتەوە خوازەکان بنوێنێت و تەنیا مەبەستێتی کات بەدەست بێنێت و بەگرتنەبەری چەندین ڕێگای فێڵ و هەڵخەڵەتاندن وایان لێ بکە شەکەکانیان دابنێن. پاشەوەی حکوومەتی تورک لە بەدەستهێنانی ئاکامێکی ئەو تۆشکستی خوارد بڕیاریدا ڕاستەوخۆ لەگەڵ ئیحسان نووری پاشادا بکەوێتە گفتوگۆ. لە سۆنگەی ئەمەوە سەرکردایەتی کورد ئاگادارکرایەوە کە شاندێکی فەرمی لە شەیخلی کۆپرۆ کە پۆستێکی سنووریە و 3 مایل لە بایەزیدەوە دوورە چاوەڕێی ئیحسان نووریەکە. ئیحسان نووری بانگهێشتەکەی پەسەند کرد و بە هاوڵی 6 جەنگاوەری چیایی بۆ دیدەنی تورکەکان سەردانی شێخلی کۆپرۆی کرد. لە چاو پێکەوتنەکەدا کە ئاگوترێت لە دەوروبەری ناوەڕاستی سێپتەمبەری 1928دا ئەنجام دراوە، تورکان ئەوەیان پێشکەش کرد کە لێخۆشبوونێکی گشتی دەرەکەن، ئیحسان نووری و شوێنکەوتەکانی بگرێتەوە. هەروەها ژمارەیەک سوود و بەرژەوەندی تایبەت و شەخسی گەر ئیحسان نووری و شوێنکەوتەکانی چەکەکانیان دانێن و سەنگەرە سەختەکانیان لە چیا جێبهێڵن، نووسەرانی کورد باس لەوەکەن گوایە ئیحسان نووری ئەو داوایانەی ڕەت کردوتەوە، چونکە شاندە تورکەکە بە تەواوی خواستن نەتەوەییەکانی کوردیان پشتگوێ خستە بوو. سەرکوتکردنی ڕاپەڕینەکە. دوای بێهیوابوون بە گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ کوردە چەکدارە تەیارەکانی ئاگریداغدا، ئەوانەی هەڕەشەیەکی مەزن و پەرەگرتوویان پێکەهێنا، تورکان بڕیاریاندا پەنا بۆ چەک بەرنەوە. لە مایۆی 1930دا دوو لەشکری سوپای تورک، لەشکری 4ەم و 6ەم بە سەرکردایەتی ساڵح پاشا لە ناوچەکانی دەوروبەری ئاگریداغ گرد بوونەوە.
پەلاماری تورک لە 11 ژوونی 1930دا و بە مەبەستی تێکشکاندنی ئەو هێزە کوردیانەی لە ئاگریداغدا کۆببوونەوە دەستی پێکرد. لە 15 ژووندا هێزەکانی کوردە نەتەوەییەکان دژەهێرشیان لە ناوچەکانی تێندارەک، ئیگدیر، ئێرجدیش، سیپانداغ، کاکگیسمات، شاتاک، وان و بەدلیس دەست پێکرد. تورکان کە خۆیان لە هەلومەرجێکی نالەباردا لە هێندێک شوێندا بەرامبەر پەلاماری کوردەکان بینیەوە، ناچار بوون کە دەست لە پەلامارەکەیان بۆ سەر ئاگریداغ هەڵگرن. تاکو ناوەڕاستی ژوئێن پێکدادانی توند لە چەند شوێنی جیاوازدا بەردەوام بوو. کوردەکان باسییان لەوە کرد گوایە گورزی قورسیان لە هێزەکانی تورک وەشاندووە. وێڕای ئەو دەنگۆیانە کوردان وردە وردە ململانێکەیان دۆڕاند. لە ئووت و سێپتەمبەری 1930دا کوردەکان بە مەبەستی سەر لێ شێواندن چەند پەلامارێکی سەختیان دژی هێزەکانی تورک لە چەندین قۆڵی ناوچەی سەرەکی شەڕگەکەدا هەر لە سەرەوە هەتا خوارەوە ئەنجامدا. راپۆرتەکان باس لە هەڵگیرساندنی ئاگری ڕاپەڕینیان لە ناوچەکانی جۆڵەمێرگ، سرت، ماردین، سیڤریک، ئورفا کرد. یەک لە یەکاڵاکەرەوەترین ئەو پەلامارانە ئەو وروژمە بەهێزە بوو کە لەلایەن هێزێکی کوردی بەرچاوەوە لە 2 سێپتەمبەری 1930 ئەنجامدرا. دەرکەوت ئەم پەلامارە دوا هەوڵی گشتی بێ لەلایەن بەرەی کوردە ڕاپەڕیوەکانەوە. تین و تاوی ڕاپەڕینەکە تا ئاهات بەرەو کزیە چوو. قورسایی و باڵا دەستیشی لە ڕووی ژمارە و دابینکردنی پێویستیەکانیەوە لاواز بوو. بە دەرکەوتنی ئاسۆی زاڵبوونی تورکان هێزەکانیان هیچ سستیەکیان لە پێشڕەوی نەنوەند. لە هەموو ناوچەکانی هەرێمەکانی ڕۆژهەڵات گامارۆی کوردە ڕاپەڕیوەکانیاندا و تێکیان شکاندن. ئەوانەی لە مردن ڕزگاریان بوو ناچار بوون هەڵبێن و بڵاوی لێ بکەن. ئیحسان نووریش پەنای بۆ ئێران برد. هاوکات لەگەڵ سەرکوتکردنی ڕاپەڕینەکە هەڵمەتێکی تەمێکارانەی بەرفراوان لەلایەن تورکانەوە دەستی پێکرد کە وەکە گوترێ دوورخستنەوە، دەست بەسەرکردن و زیندانی کردنی بە کۆمەڵ، هەروەها تیرەبارانکردنی دەست بەجێی گرتبووەوە. گوندە کوردیەکانی ناوچەکە بۆمباران کران و سووتێنران و سەرجەم خەڵکەکە زیانی مەزنیان بەرکەوت. خۆی بوون و لقەکانی لەوەدا فرە چالاک بوون کە کێشەی کوردانی تورکیا بخەنە بەردەم ڕایگشتی جیهان. بۆ ئەو مەبەستەش نوێنەریان ناردە ژنێف تا کۆمەڵی گەلان لە هەواڵی نەهامەتی و بارودۆخی براکانیان لە کوردستان ئاگادار بکەنەوە. ئینتەرناسیۆناڵستی دووەم ISO کە ئەو کاتە لە زیۆریخی سویسرا کۆبوونەوەکانی خۆی ئەنجامەدا بڕیارێکی دەرکرد تێیدا ناڕەزایی دژی سەرکوتکردنی کوردانی تورکیا و پێشێلکردنی پەیمان نامەی لۆزان دەربڕی بوو. ئەمەی خوارەوە وەرجێردراوی دەقی بڕیارەکەیە. دەستەی کارگێڕی ISO سەرنجی جیهان ڕاکێشێ بۆ ئەو کۆمەڵکوژیەی کە بەهۆیەوە حکوومەتی تورکی ئەیەوێ نەک بەتەنیا خەباتی کورد لە پێناو ئازادی خۆیدا تێک بشکێنێ، بەڵکو ئەو خەڵکە ئاشتی خواز و بێدیفاعی کوردیش لە ناوبەرێ کە لە کارە چەکداریەکاندا بەشداریان نەکردووە. هەروەها خوازیارن لەو ڕێگایەوە هەمان چارەنووسی ئەرمەنەکان بەسەرگەلی کووردا بێنن بێ ئەوەی ڕای گشتی وڵاتانی سەرمایەداری ناڕەزایەتی دژی ئەم دڕندایەتیە خوێناویە پیشان بدەن. بە هەمان شێوە دەستەی کارگێڕی سەرنج ڕاکێشێ بۆ ئەو هەڕەشە مەترسیدارەی لەسەراشتی هەیە لە ئاکامی بەزاندنی ناوچەکانی دەوڵەتی ئێرانەوە لەلایەن سوپای تورکیاوە. ئەمەش بێتواناییەکی ئاشکرای ڕێکخراوی نێودەوڵەتی لە جیهانەگەیەنێ کە چۆن هێزە سەربازیەکانە توانن بڕژێنە خاکی وڵاتێکی دراوسەی لاوازەوە بێ ئەوەی ڕێکخراوێکی مرۆڤ دۆست بتوانێ بە هەرکی پێویستی پارێزگاری خۆی هەڵبسێ. لە سەرنج ڕاکێشان بۆ ئەو مەترسیانەی کە ئەو گونجێل لە ئاکامی ئەو ڕووداوانە لە کوردستان بێتەکایەوە، دەستەی کارگێڕی داوا لە ڕایگشتی جیهانەکە لەو کاتەدا ئەو تند و تیژیە شەرمەزارەکەن کە لەلایەن ئۆلیگارکی تورکەوە ئەنجامەدرێ لە هەمان کاتیشدا دژی ئەو نەهاتنە دەنگ و خۆکەڕکردنەی حکوومەتە سەرمایەدارەکان بوەستنەوە لە هەمبەر ئەو تاوانە خوێناویانەی کە قوربانیەکەی گەلی کووردە.
بڕیارەکە ئاماژەی بە بڕگەکانی 37، 38، 39 و 40 پەیماننامەی لۆزان کرد کە بەپێی ئەو بڕگانە تورکیا بڕیاری داوە کەمایەتیەکان بپارێزێ. سەرهەڵدانی ناکۆچیەکانی تورکی ئێرانی لە سەروبەندی شۆڕشەکەی ئاگریداکدا. شۆڕشی ئاگریداک چەند ناکۆچیەکی قوڵی لە نێوان تورکیا و ئێراندا لێکەوتەوە، هەریەک لە هەوڵی تۆماتبارکردنی ئەوی دیکە و ڕەتکردنەوەی ئەو تۆمەتانەدا بوون کە ئاراستەی یەکتریانە کرد. تورکان ئێرانیان بەوە تۆمەتبارە کرد کە چالاکانە پشتگیری ڕاپەڕیوەکانەکات و ڕێگایان پێدا خاچی ئێران وەک بنکەیەک بۆ هێرشکردنە سەر تورکیا بەکاربێنن. ئێرانیەکانیش ئەو تۆمەتەیان ڕەتەکردەوە و تورکەکانیان لەلایەن خۆیانەوە بەوە تۆمەتبارە کرد کە سنوورەکانی خاچی ئێرانیان بەزاندووە. لە خۆناغێکدا هەلومەرجەکە ئەوەندە مەترسیدار بوو زۆری نەمابوو ببێتە ململانەیەکی چەکداری، بەڵام خواستی عەقڵ باڵی بەسەر کێشەکەدا کێشا. گرفتەکە لەو ڕاستیەوە سەرچاوەیە گرت ئەو بەشەی چیای ئاگریداخ کە بارەگای سەرەکی شۆڕشگەڕەکانی لێبوو لە بنەڕەتدا ئەکەوتە سنووری ئێرانەوە. هەر بۆیە زۆر ئاسان بوو شۆڕشگەڕەکان بخزێنە ناو چیا سەختەن نەپارێزراوەکانی سنووری ئێرانەوە و وەک پێچێ ئازوخە و تەقەمەنی و پێویستیەکانیان لەوێوە چنگ بخەن و سەر لە نوێ خۆیان ڕێک بخەنەوە. گرفتەکە بەسات و سەودا و گۆڕینەوەی چەند ناوچەیەکی سنووری وەک ئاگریداخ و قوتور چارەسەر کرا. باسیش لەوە کرێکە یەکێتی شوورەوی هەوڵی خۆی وەک ناو بژیوانێک پێشکەش کردووە. بێگومان ئەوەش لە خواستی هێنانەدی چەسپاندنی ئاشتی و ئارامی لەو ناوچانەی نزیک سنوورەکانی باشوورین هەڵەقڵا. شوورەوی بەدڵە ڕاوکەیەکی قوڵەوە ئەیڕوانیە ئەگەری هەڵایسانی جەنگ و ململانەی نێوان دوو دەوڵەتی هاوسێی باشووری خۆی لە ناوچەیەکدا کە درێژە بووەوە بۆ هەرێمەکانی قەفقاسی شوورەوی. شایانی باسە رووسیا لە پێشکەشکردنی ئەم هەوڵەیدا گەڕایەوە بۆ شێوازە کۆنەکە، ئەوەی زیاتر لە ماوەی 70 ساڵ لە 1843 تا 1940 بریتانیەکان و رووسیای سزاری وێڕای تێکڕای لەمپەر و گرفتەکان وەک هێزێکی ناوبژیوان لە پێناو یەکاڵاکردنەوەی کێشەی ئاڵۆزی سنووری نێوان تورکیا و ئێراندا گرتبوویانە بەر. بریتانیای مەزن چیدی لەم پێناوەدا لەگەڵ رووسیا هەماهەنگی نەکرد، نەکتەنیا لەبەرەوەی پەیوەندیەکانی بریتانیا رووسیا گۆڕابوو، بەڵکو لەبەرەوەش تورکیا کە یەکێک بوو لەلایەنی ناکۆکیەکە. بەگشتی و ڕاشکاوانە ڕۆڵی بریتانیای وەک ناو بژیوانێک ڕەتەکردەوە، ناکۆکیەک کە لە بنەڕەتدا لە ئاکامی پەرەسەندنی شۆڕشەکەی ئاگریداغدا تەقیەوە. تێدا تورکان جارێکی دیکە بریتانیەکانیان تاوانبار کرد کە هاندەری هەڵگیرساندنی ئەو ڕاپەڕینە کوردیە نوێیەن. شوێنی کورد لە تورکیا پاش شۆڕشەکە. لەوانەیە دژترین ئاکامی شۆڕشەکەی ئاگریداغ ئەوەندەی پەیوەندی بە کوردەکانی تورکیاوەیە بریتی بێ لە دەرکردنی یاسایەکی سەرکوتکارانە لەلایەن حکوومەتی تورکیەوە کە هەرێمەکانی ڕۆژهەڵات و دانیشتوانە کوردەکەی لە سایەی هەلومەرجێکی لاوازی و چاودێریەکی توندا بهێڵێتەوە. لە 5 مایۆی ساڵی 1935دا یاسایەک بڵاو کرایەوە کە تورکیای کرد بە پشتێنە و هەرێمەوە کە سییانیان لە کوردستاندا بوو، یەک لەو ناوچانەی کە بە تەواوی چۆڵ کرا و بە هۆکاری تەندروستی، مادی، کەلتورایی، ڕامیاری و استراتیژی، هەروەها لە پێناو بەرژەوەندی ئاسایشی گشتی وەک هەرێمێکی قەدەغەکرا و ڕاگەیەندرا، هەروەها خێڵەکانیش وەک کایەیەکی نایاسایی ڕاگەیەندران، تەنانەت ئەوانەشی کە بوونیان پشتی بە بڕیارێک یاخود ڕێپێدراوێکی یاسایی ئەبەست و تا ئەو کاتە خاوەنی تێکڕای مافەکانیان بوون، هەموویان هەڵوەشێندرانەوە.
دەسەڵاتی سەرخێڵەکان و شێخە ئاینیەکان هەردووکیان لەگەڵ تەواوی ئەو دەستگا و ئۆرگانانەی پەیوەندیان پێیانەوە هەیە هەڵوەشێنران بێ ئەوەی هیچ داب و نووسراوێک بخوا کە بوونیانی لەسەر بنیاد نرابوو. تەواوی مڵک و دارایی ئەو دەستگایانە گەڕێنرایەوە بۆ حکوومەت و بڕیاری دابەشکردنی نوێی مڵکەکان و قەواڵەکانیان لەلایەن حکوومەتەوە دەرەچوو. هەروەها بە پێیەم یاسایە هەرچی سەرخێڵ شێخ و پیا و ماقوڵانی دانیشتووی هەرێمەکانی ڕۆژهەڵات هەیە ئەبوو بۆ چەند هەرێمێکی تایبەت و دیاری کرا و دوور بخرێنەوە. هەموو ئەوانەی زمانی دایکیان تورکی نەبوو تووشی ڕێگری و لەمپەری گەورە ئەبوونەوە. ئەمەش وێڕای ئەوەی ئاکامی پێشتری هەل و مەرجە ئاڵۆزەکەی شۆڕشەکەی 1930 بوو زۆری نەبرد دانایی ئەم کار و هەنگاوانە بەرەو ئەوە ڕۆیشت کە لە تاقیکردنەوەیەکی سەخت و توندا جێبەجێ بکرێ. ڕاپەڕینی دەرسیم لە ساڵی 1930دا. لە یەنایەری 1930دا ڕاپەڕینێکی بەرچاو لە چیاکانی دەرسیم قەوما. دانیشتوانی ئەم ناوچە سەخت و دابڕاوە کە بە شێوازی زازایی ئەدوێن و بەتوندی پەیڕەوی لە مەزەبی شیعەکەن پێشتر لە هیچ ڕاپەڕینێکی کوردیدا بەشدار نەبوون. ئەوان وەک شیعەیەک بایەخێکیان بە هەڵوەشاندنەوەی خەلافەت نەئەدا و سۆزیشیان بۆ ئەو دەنگۆیانە نەئەجوڵا کە شێخە کوردەکان بڵاویانە کردەوە. تێکەڵ کێشکردنی یاسا تورکیە نائاینیەکان بەدەسەڵاتی کارگێڕی و سەربازی هەموو ئەو بربەستە زمانی هەرێمی و جوگرافیاییانە تێکڕا ڕێگر بوون لە بەردەم بڵاوبوونەوەی نەتەوایەتی کوردی لە نێو کوردەکانی دەرسیمدا. هۆکارەکانی ڕاپەڕینەکە لە یەنایەری 1930دا حکوومەتی تورکی بڵاوی کردەوە کە یاسایەک ئامادەکە بۆ سەپاندنی تواندنەوەی ڕەگەزەکان. ئەمەش کوردەکانی دەرسیمی تووڕەکرد و داوایان کرد کۆبوونەوەیەکی گشتی بە مەبەستی گفتوگۆکردن سەبارەت بەو یاسایە ساز بدەن. لە دواییدا بڕیاریاندا نێردراوێک بە نامەیەکەوە بنێرنە لای فەرمانداری سەربازی تورک کە تێیدا دژایەتی خۆیان سەبارەت بەو یاسایە ڕابگەیەنن. بە پێی سەرچاوە کوردیەکان فەرماندارە تورکەکە ئەو نێردراوانەی دەست بەسەر کرد کە نامەکەیان بۆ بردبوو پاش چەند ڕۆژێکیش هەموویانی لە ئێلازیۆ تیرەباران کرد. دۆڵی ئەوەشدا کوردەکان پەلاماری کاروانێکی ئۆتۆمبیلی پۆلیسیاندا و ژمارەیەک پۆلیسیان فڕاند. ئەو کارەی کە بە سەرەتای ڕاپەڕینەکەی دەرسی مەزانرێ. ئەم ڕاپەڕینە کە لەلایەن ڕێبەرێکی ئاینی 82 ساڵە کە سەید ڕەزای دەرسیمە سەرکردایەتی کرا. ماوەی 2 ساڵی خایاند و زیانێکی مەزنی گەیاند بە حکوومەت و ڕاپەڕیوەکانیش. ئەلفینستۆن سەبارەت بە هۆکارەکانی ڕاپەڕینەکە ئەڵێ وەک پێچوو کە سیاسەتی حکوومەتی تورکی بە پلەی یەکەم دژایەتی ڕێبەرایەتی کوردی فیۆداڵی پاتریارکی بکە. لە پلەی دووەمیشدا بووە هۆی ناڕەزایەتی ڕێبەرە ئاینیەکان. لە کۆتاییشدا بەگەلی کوردخۆی کە لە ترسی ئەگەری لە دەستدانی ناسنامەی ڕەگەزی جیاوازیان وروژان. بە بۆچوونی ئەو وێڕای ئەوەی ئەم هۆیە وا دەرەکەوێ کە دیارترین و ئاشکراترینیانە، بەڵام جێڕانەوەی هۆکارەکانی ڕاپەڕینەکە تەنیا بۆ ئەو هۆیانە هەڵەیە، چونکە لە پشتی ئەو جۆرە ڕاپەڕینانەوە گیانی نەتەوایەتی خۆی حەشارداوە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 31ەم. سەرکوتکردنی ڕاپەڕینەکە و قۆناغی پاشتر. زۆر کەم سەبارەت بە بەڕێوەبردننی لەشکرکێشی سەربازی دژی کوردەکانی دێرسیم زانراوە. سانسۆری سەربازی لە قۆناغی ڕاپەڕینەکە و سەرکوتکردنیدا فرەتوند بوو. هەروەها بۆ چەند ساڵ پاشتریش
تەواوی دێرسیم تۆنجەلی ناوچەیەکی گەمارۆدراو بوو. گوزەرکردن و مانەوە تێیدا قەدەغە بوو. دزەکردنی هەواڵی ئەو ناوچەیە بۆ دەرەوە دەستی بەسەردا گیرا بوو. بەپێی ئەو زانیاریانەی لەبەردەستدان پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە هێزێکی تورکی مەزن لە مانگی مایۆدا لە نزیک دێرسیم مۆڵی خواردووە. خاڵە استراتیژیەکان دەستیان بەسەردا گیراوە. هەروەها چەکی نوێ وەکو فڕۆکەی جەنگی هێنرا تا لە لێدانی حەشارگە سەختەکانی کووردا بەشدار بێ. بەرهەڵسکارەکان بێهیوا شەڕیان کرد، بەڵام ناچار کران پاش وێرانکردنی گوندەکانیان خۆیان و خێزان و مێگەلەکانیان ڕووە و بەرزاییە سەختەکان پاشەکشە بکەن. وێڕای ئەوەی حکوومەت وای بڵاو کردەوە گوایە سوپا هەلومەرجەکەی کۆنتڕۆڵ کردووە، بەپێی ئەلفینستۆن کوردان بە شێوەی پارتیزانی ئەجەنگان و بۆ ماوەی چەند مانگێک ململانەی سوپای تورکیایان کرد. هەر بۆیە هەڵمەتە سەربازیەکان تا ساڵی 1938 بەباشی بەردەوام بوو. دوایەوەی ڕاپەڕیوەکان تا توانیان خۆڕاگریان کرد و بۆ ماوەی 2 ساڵ لە جەنگ و تێکۆشانی بەردەوامدا بوون، بڕیاریاندا چەکەکانیان دانێن. سەید ڕەزا بە هاوڵی چەند سەرکردەیەکی دیکە و خێزانەکانیان خۆیاندا بەدەست سوپای تورکەوە. سەرکردەکان دادگایی کران و لە سێدارە دران. کۆچاندن خرایە قاڵبێکی بەرفراوانەوە. کوردان تورکیان بەوە تاوانبارە کرد کە لە کاتی ڕاپەڕینەکە و دواتریش پەنای بردوتەوە بۆ جێبەجێکردنی دڕندانەترین و نامرۆڤانەترین شێوازی تەمێکردنی ڕاپەڕیوەکان. ئامارێکی فەرمی سەبارەت بە ژمارەی کوژراوەکانی ڕاپەڕینەکە و خەڵکە دوورخراوەکانی پاش سەرکوت لە بەردەستدا نییە. یەک لە سەرچاوەکان ژمارەی کوژراوەکانی بە 40,000 داناوە. سەرچاوەیەکی دیکەش ژمارەی دوورخراوەکانی بە 30,000 خێزان داناوە. تورکان پێیان لەسەر ئەوەدا گردگوایە ڕەگەزە پاشکەوتو ئاینیەکان لە نێو کوردانی دێرسیمدا لە ڕاپەڕینەکە بەرپرسن. بە پێی گوتارێک کە لە تامپس پاش ماوەیەکی کەم لە هەڵگیرساندنی ڕاپەڕینەکەدا دەرکەوت کە بۆ چوونی فەرمی تورکان دەرەخا، ڕاپەڕیوەکان پێشەوەی پەنابەرنەبەر چەکەڵگرتن بە چەند شێوازێک حکوومەتیان ئاگادار کردوتەوە. لەو ئاگادارکردنەوەیەدا ڕاشکاوانە داوایان لە حکوومەت کردووە تەواوی هێزە سەربازیەکان لە هەرێمەکە بکشێنێتەوە. گشت هەواڵەکانی بنیادنانی ڕێگەی هاتوچۆ وەک شەقام پردوو ڕێگەی ئاسن لە ناوچەکەدا بوەستێنن، باج کەم بکرێتەوە، ڕێگەشیان پێ بدرێ چەکەکانیان لا بمێنێتەوە. پاش سەرکوتی ڕاپەڕینەکەی دێرسیم جەلال بایار کە لەو دەمەدا وەزیری نێوخۆی تورکیا بوو، لە نێو ئەنجومەنی نیشتیمانی مەزندا ڕایگەیان کە چی دیکە شتێک نییە بە ناوی کێشەی کورد و جەردەکان ئاکرێنە مرۆڤی شارستانی. بەپێی ئەلفینستۆن ئەو بەیاننامەیە وەک هەڵوێستێکی فەرمی تورک بوو لە هامبەرگەلی کورد. ئەوانەی تاکو ئێستاش لە تورکیا بە شێوەیەکی فەرمی بە تورکانی چیایی ئاماژەیان بۆ کرێ. ویلایەتی دێرسیم کە بە فەرمی بە تۆنجەلی ناوە برێ وەک ناوچەیەکی داخرا و ڕاگەیەندرا و خرایە ژێر کۆنتڕۆڵێکی توندی سەربازی. لە زستانی ساڵی 1945دا ئەنجومەنی نیشتیمانی تورکی گفتوگۆی لەسەر ئەو سیستەمە کارگێڕیە کرد کە لە تونجەلی تا ئەو دەمە بەڕێوە براو دواتریش خستیە دەنگدانەوە. ئاکامی دەنگدانەکە بە شێوەیەک بوو کە ماوەی کارکردن بەو سیستەمە کارگێڕیە بۆ ماوەیەکی درێژتر نوێ بکرێتەوە. ڕوخساری سیاسەتی نوێی تورکیا لە هەمبەر کورد. ساڵێک دواتر لە 1946دا کاتێک هەمان بابەت سەر لە نوێ هێنرایەوە بەردەم ئەنجومەنی نیشتیمانی تورکی، ئەنجامەکەی لەوەی پێشوو جیاواز بوو. ئەم جارەیان ئەنجومەن دەنگی بۆ یاسایەکدا کە سیستەمە کارگێڕیە تایبەتەکەی ڕژێمی ڕەت کردەوە. ئەو سیستەمەی کە لە سەردەمی ڕاپەڕینەکەی دێرسیمەوە لە ساڵی 1937ەوە لە ویلایەتی تۆنجەلی بەڕێوەبرا.
ئەم پەرەسەندنە مژدەی دەرکەوتنی سەرنجێکی نوێیەدا. لە 28 مارتی 1947دا سەرۆکوەزیرانی تورکی لە میانەی گوتارێکیدا لە بەردەم خوێندکارانی زانکۆ ستایشی کوردانی کرد وەک هاوڵاتێکی باش و بەتایبەت جەختی خستە سەر ئەو خزمەتانەی کوردان لە سوپادا بە دڵسۆزیەوە ئیکەن. وێڕای ئەو ڕاستیەی بەشێکی زۆری کۆت و ڕێگریەکانی پێشوو وەک خۆی مابوونەوە، بەڵام بۆ یەکەمین جار لە ماوەی چەندین ساڵدا دەنگی تورکی بۆ داواکردنی دادپەروەری بۆ دانیشتوانی ڕۆژهەڵات بەرز بووەوە. لە ساڵی 1948-1949دا تاوانی کارە ناڕەواکانی کارمەندانی حکوومەت لە هەرێمەکانی ڕۆژهەڵات چ لە ئەنجومەنی نیشتیمانی و چ لە نێو ڕۆژنامەکاندا ڕاشکاوانە قسە و باسی لێوەکرا. سروشتی هێندێک لەو قسە و باسانە گشتی بوون ئاماژەیان بە کێشەکانی وەک بەدکارگێڕی، کەمتەرخەمی و پشتگوێ خستنی حکوومەت و بێلیاقەتی کارمەندەکانیانە کرد. لە کاتێکدا هێندێکی دیکەیان پەیوەست بوون بە مەسەلە ورد و تایبەتەکان. لە ساڵی 1948دا کێشەی ئەو 33 کەسەی کە لە ساڵی 1943دا بێدادگایی کردن و بە فەرمانی جێگری والی بایەزید تیرەباران کرابوون لەلایەن خێزانەکانیانەوە خرایە بەردەم ئەنجومەنی مەزنی نیشتیمانی. پاشەوەی کێشەکە لە ئەنجومەنی نیشتیمانی خرایە بەرباز وەک بابەتێک دەنگی دایەوە. حەسەن سەکای سەرۆکوەزیران ڕەخلەی لە کەم و کورتیەکانی بەڕێوەبەرایەتی حکوومەت لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتدا گرت و ئاماژەی بەوەدا کە دانیشتوانی ئەو ناوچانە لە سایەی چەندین شێوازی چەوسانەوەدا ئەناڵێنن و ژیانی ئابووری و کەلتوری و ئاستی خۆشگوزەرانیان بە خراپی پشتگوێ خراوە. ئەحمەد ئەمین یەلمان ڕۆژنامەنووسی ناوداری تورک ئەو دەرفەتەی قۆستەوە و گوتارێکی بەپێزی سەبارەت بە پێویستیەکانی جێبەجێکردنی چاکسازی بنەڕەتی لە ناوچەکەدا نووسی. هێندێک لەو خاڵانەی لە گوتارەکەدا و ڕوژاندبوونی پەیوەندی بە بەرژەوەندی تایبەتەوە هەبوو. ئەو گوتبووی کە هیچێک لەو هەرێمانە بە کۆڵۆنی و زەویەکی داگیرکرا و لە قەڵەم نەدراون. تێکڕایەن بەشێکن لە تورکیا و هەمان مافی هاوتای هەرێمەکانی دیکەیان هەیە. دەستور لە هیچ ڕوویەکەوە جیاوازی لە نێوان هاوڵاتیاندا دانەناوە، نەجیاوازی ئاینی و نەڕەگەزی و نە هیچ شتێکی دیکە. ئەم پێشینە مێژوویە دەریەخە کە جیاوازکاری لەسەر بنەمای زەمینەی ڕەگەزی کارێکی نەشیا و پەسەند نەکراوە. لەو دیدەشەوە کە هەڵقوڵاوی بەرژەوەندیە گشتیەکانی وڵاتە، هەڵپەکردن لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لە هەر شوێنێک بێ ڕاژە بە بەرژەوەندیە تایبەتەکان و خواست و ئارەزووی چەند کەسێکەکە. ئەوەش هیچ بەشداریەکی لە پاراستن و پارێزگاریکردنی ئارامی گشتی یان لە بەدیهێنانی خۆشگوزەرانی کۆمەڵدان نابێ. اینجا ڕایگەیان لە کامی ئەو کردەوە ستەمکارانەیەی بە ناوی ئاسایشی نیشتیمانیەوە ئەنجامەدرێ، شێوازی کارگەڕی تایبەتی کە تا ئێستا لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتدا بەردەوامە بۆ تەمایەی نەهامەتی بۆ ئەو بەشە مەزنەی وڵات. دەیان ساڵە هەرێمەکانی ڕۆژهەڵات ئارامی و هێمنیان بەخۆوە نەبینیوە. گرفت و ئاژاوە و شۆڕش باڵی بەسەر ئەو ناوچەیەدا کێشاوە. ئەو ڕاستیەی وای لە حکوومەت کردووە قوربانی بدات و پەنابەرێتە بەرکاری تند و تیژی. بەڵام گەر هەلو مەرجەکەی هەرێمەکانی ڕۆژهەڵات لە سایەی تێڕوانینێکی دادپەروەرانەوە بکۆڕێتەوە، دەرەکەوێ کە هۆکارە بنەڕەتیەکانی تێگڕای ئەو گرفت و ئاڵۆزیە بەردەوامە پەیوەندی بە وروژاندن و هاندانی هێزە بیانیەکانەوە نییە. هەروەها ئۆباڵیش ناکەوێتە ئەستۆی سۆز و خواستی کاردانەوەی خەڵکە کۆنە پارێزەکان، بەڵکو ئاکامێکی ڕاستەوخۆی کارگێڕیەکی خراپ و گەندەڵە. بەگشتی دانیشتوانی هەرێمەکانی ڕۆژهەڵات لە خەڵکێکی چەوساوە و زەحمەت کێش پێکگەن، خەڵکانێکی بە نەزم و ڕێزی یاسایان لایە. ئەمێستا ئێزگەی ڕادیۆی شوورەوی لە بەرنامەکانیدا شوێنێکی بەرچاوی بۆ پرۆپاگەندەی کوردان تەرخان کردووە. پێویستە ئەو کارگێڕیە پشتگوێن نەخێن کە ئەو کێشەیە لە عێراق و ئێران بە دوای خۆیدا ئاهێنێ. وەگاشکرایە کێشەی کورد لە تورکیا بەو واتایەی وشەکە هەڵی ئەگرێت نییە. یەلمان درێژەیە داتێ و ئەڵێ کە بەدکارگێڕی و بێدادی بوو نەتەمایی دەرکەوتنی بیری جیاخوازی. ئەو جەختی لەسەر ئەو ڕاستیە کردەوە کە تورکان پێویستە وریابن و دوژمن بۆ وڵاتەکەیان پەیدا نەکەن.
دوژمنانێک کە خوازیاری کاولکردنی وڵاتن و دەرفەتی ئەوەشیان بکرێتە بەردەم. ئەو گەیشتە ئەم دەرەنجامە. لە تورکیادا گیان و ویستێکی دادپەروەرانە و کارگێڕیەکی لێهاتوو و شیاو هەبێ هیچ گرفتێک بێچارەسەر نامێنێتەوە. گومانی تێدانیە ئەو بیر و باوەڕ و هەروەها ئەو پەرەسەندن و ڕابوونەی پاشجەنگی دووەمی جیهانی دەرکەوت بە شێوەیەکی بەرفراوان بەرپرسە لەو گیانە بردبار و چاوپۆشیە. وێڕای ئەو دیدە سربەست و ئازادگەراییەی لای ژمارەیەک لە بەرپرسانی تورک دەرکەوتن. سیستەمی دووپارتی کە لە پاشجەنگ لە تورکیا سەری هەڵدا بۆ خۆی گیان و کاریگەریەکی نوێی کارکردنی لەگەڵ خۆی هێنا. ئەوەش بە شێوەیەکی بەرچاو هاوکاری هێورکردنەوە و نەرمکردنی هەڵوێستی فەرمی لە هەمبەر کورداندا کرد. لە سایەی سیستەمی دووپارتیدا بە پێچەوانەی ئەو ڕۆژانەی تیایدا تورکیا لەلایەن دەستەیەکەوە فەرمان ڕەوایەتی یەکرا و پشتگیری جەماوەری بایەخێکی ئەوتۆی نەبوو، پاڵێوراوانی دووپارتە ڕکابەرەکە بۆ لە خۆنزیکردنەوە و ڕاکێشانی جەماوەری دەنگدەران تێکۆشان. پارتی دیموکرات ئەو پارتە نوێیەی پەرۆشی بەدەستەوە گرتنی دەسەڵات بوو، بە تایبەتی لە بواری وەدەستهێنانی دەنگی کورداندا تێکۆشا. لۆرد کێنڕۆس بێلفۆر سەبارەت بە گفتوگۆیەکی لەگەڵ ئەندامێکی پێشووی پەرلەماندا کە ئێستا نوێنەرایەتی پارتی گەلەکاڵێ، هەروەها ئەو ڕەخنەی لە هەڵوێستی دیموکراتەکان لە هەمبەر کورد گرت. لە ڕابردوودا سیاسەتی تورک ئەوە بووە کە بەهێز شۆڕژگێڕە چیاییەکان بڕانێت. ئەمڕۆ سیاسەتەکە وایە کە پەروەردەیان کات و باریان بهێنێ، بە تایبەت فێری زمانی تورکیان بکە. بەوەش هێدی لە نێو کۆمەڵگای تورکیدا ئەتوێنرێنەوە. وێڕای ئەوەش دەستی پۆڵاین تاکو ئێستا پێویستە. شێخە ئاژاوە گێڕەکانی کورد ناو بەناو لەلایەن پارتی گەلەوە بە بەشەکانی دیکەی تورکیا دوور خراونەتەوە. بەڵام دیموکراتەکان لەبەر هۆکاری هەڵبژاردن ئەمێستا ڕێگەیان داون بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئەوان هەروەها هانیمانەوەی پاشکەوتویی ئاین و پۆشاک و بەرگی کوردانەدەن. ئەوەی ئەو بەکارێکی قێزەونی ئەزانی. پەچە سەر لە نوێ گەڕاوەتەوە. کوردان لە گوندەکاندا ڕێگەیان پێدرێت کڵاوە تایبەتەکەی خۆیان لە جیاتی شەبقە گشتیەکە لەسەر بکەن. لاوانی دیاربەکر لە شارەکەدا ئارەزووەکەن بگەڕێنەوە بۆ لە پێکردنی شەڕواڵە فش و دەرلنگپانەکانیان کە لە سایەی ڕژێمی پێشوودا تا ئەو کاتە لە پێیانە کرد کە ژاندارمەکانی ئەتاتورک بە زۆر و بە مەقەستێکی گەورە نافەکەکانیانە بڕین. تێکڕای ئەوانە میوانی بەڕێزم مەترسیدارترین مەسەلەن. مامەڵەیەکی دادپەروەرانە و دروستتر لەگەڵ کورداندا ڕاستەوخۆ لەو ساڵانەی پاش جەنگ وای دەرەخست کە بەڵێنی دەواازەیەکە ڕووناکتری بەڕووی کێشەی کووردا لە تورکیا کرد بێتەوە. هاوکات لەگەڵ دەرکەوتنی ئەو ڕەوتە نوێیەی پاش جەنگ هەواڵی ئەوە هەبوو کە حکوومەتی تورکی چەند هەنگاوێکی بە ئامانجی چاککردنی بارودۆخی مادی و خۆشگوزەرانی کوردان گرتووەتە بەر. لە ساڵی 1946دا نووسەرێکی بریتانی بە شێوەیەکی ئەرێیی و پیاهەڵدانەوە باسی لە گەشە سندنی ناوچە کوردیەکانی تورکیا کردووە. بەوەی بەرنامەیەک بۆ ریفۆرمی زەویە کشتوکاڵیەکان و چاکردنی ئاستی گوزەرانی گوندنشینان بەسەرکەوتویی دەستی پێکردووە. ئەفسەرە سیاسیە لاوەکان کە لە نێو سوپادا کێشرابوونەوە بەباشی لە نێو کورداندا ئەرکی خۆیان ڕاپەڕان. بە جۆرەی ئەم سەرچاوەیە ئاستی باری تەندروستی لە ناوچە کوردیەکانی تورکیا بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێدا بەرزترە. ئەم گەشە سەندن و پەرەسەندنە لە ئایندەدا چاوەڕێی چاکتری لێکرێ، هەرچەندە ئەو کێشەیەی کە هەمیشە نەهامەتی و بێزاری سەرەکی کورد لە تورکیا پێکەهێنێ بێچارە سەر ماوەتەوە. سەبارەت بە حکوومەتی تورکیا تا ئێستا ئەوە ڕەت دەکاتەوە کوردان وەک نەتەوەیەکی سربەخۆ و جیاواز بناسێ، یاخود ئەو ئازادیەیان پێ ببەخشێ کە چالاکیە کولتوریەکانی خۆیان هەڵسوڕێنن. بەشی 13
ڕاپەڕینی بارزانی لە 1930-1932 ڕاپەڕینی بارزانی لە 1930-1932 لە هێندێک حاڵەتدا وەک دیاردەیەکی تەموو مژاوی ئەمێنێتەوە. زنجیرە ڕووداوەکانی ناوچەی بارزان لە عێراق کە ئاکامەکەی پاشتر لە کۆتایی هاوینی 1930دا وەکە ڕاپەڕینێکی ئاشکرا دەرکەوت بەڕوونی دیار نییە و بابەتێکە جێگای مشت و مڕ و لێکدانەوەی جیاوازە. حکوومەتی عێراق کە بێگومان زیاترین زانیاری گرنگی لەبەردەستا بوو خۆی لە لێدوان و گفتوگۆی ئاشکرا سەبارەت بەو ڕاپەڕینە ئەبوارد. لە ڕاستیدا هۆکارگەلێکی فرە هەبوون ئەو بڕوایە بچەسپێنێ کە دەسەڵاتدارانی بەغدا تەنیا خۆیان لە گفتوگۆ و باسکردنی هۆ و سروشتی ڕاپەڕینەکە نەدزیوەتەوە، بەڵکو لە هەوڵی شاردنەوە و دیزە بە دەرخۆنەکردنی هەر ڕاستی و سەرەداوێکەوە بوون کە بە ڕاپەڕینەکەوە پەیوەست بێ. بەیاننامە فەرمیەکان لە کاتێکدا بە ڕاشکاوی ئەوەیان ڕائەگەیان کە شێخ ئەحمەد یاخیە و تێکدەری ئارامیە کەچی تەنیا ئاماژەیەکی کورت و ناڕوونی سەبارەت بە سروشتی ئەو تاوانانە تێدا بوو کە ئەبوایە شێخ ئەحمەد کردبێتی وەک تاوانبار بناسرێ. بێگومان سروشتی فرەناسک و هەستیاری کێشەکە هاندەری ئەم خۆپارێزیە فەرمیە بوو. ئەو بڕوا و کارە نائاساییانەی درابوونە پاڵ بەرزانیەکان تەنیا داهێنانێکی نوێ نەبوو، بەڵکو لە چاوی هەموو موسڵمانێکی تەواودا وەرگەڕانێکی ئاشکرا بوو لە تاکپەرستیەوە بەرەو فرەپەرستی، تاوانێک کە هەتا بڵێ لە کۆمەڵگەی ئیسلامیدا ئاستەمە. لە دژی ئەم تاوانە ئەرکی موسڵمانە شەڕێکی ئاینی دژی ئەم وەرگەڕاوانە بەرپا بکەن و هانیان بدەن بگەڕێنەوە سەر ڕێگای ڕاستی ئاینەکە یاخود بەتەواوی لە ناویان بەرن. باسکردن و لێدوان لەو تۆمەتانەی درابوونە پاڵ بارزانیەکان بە شێوەیەکی ئاشکرا تەنیا موسڵمانان و ڕایگشتی دژی بارزانیەکان نەوروژان، بەڵکو بارزانیەکانی ئەخستە دەرەوەی چوارچێوەی ئیسلام و حکوومەت ناچارە کرد تا لە ناوبردنیان شەڕی لەگەڵ بکردنایە. خۆتێوەگلان و بەردەوامبوون لە گرتنەبەری سیاسەتێکی تند و ڕق، حکوومەتی ئەخستە هەلومەرجێکی فرە ئاڵۆز و نالەبارەوە بە چەشنێک ئارامکردنەوەی بارودۆخەکە بە تەواوی ئەستەم و مەحاڵ بوو. سەرباری ئەوەش هاوبەستەجی ئاینی لە ئیسلامدا ئەوەندە بەهێزە کە هیچ دەستەیەکی موسڵمانی بەرپرس یان حکوومەت ئەو هەنگاوە پەڕگر و توندە نانێ تا پێویستیەکی زۆر ناچاری نەکا. خواستی پاراستنی یەکێتی کۆمەڵگەی ئیسلامی هەمیشە ئەوەندە بەهێزە بە چەشنێکی سونەتی وای کردووە ئیسلام بە بەراورد لەگەڵ ئاینەکانی دیکەدا سەبارەت بە ئەندامە لادەرەکانی زیاتر لێبوردەتر بێ. بابەتێکی گرنگی دیکە هەیە ئەگونجێ حکوومەت لە بەرچاوی گرتبێ بۆ پەنابردنە بەر سیاسەتی شاردنەوەی ڕاستیەکان کە سروشتەکەی تەواو جیاوازە. ئەویش تێوەگلانی ئاسووریەکانە لە ڕاپەڕینەکەدا. ئەوانە بەپێی هەواڵەکانی ململانێکە سەرەتا وەک مێمەڵێکی بارزانیەکان و دواتریش وەک هاوپەیمان و پشتگیری کاریان ڕۆڵیان بینی. مەسەلەیەکی وا کە لەلایەن حکوومەتەوە قوربانیەکی تایبەتی پێویست بوو، ڕۆڵی ئاسووریەکان لە ڕاپەڕینی بەرزانیەکاندا هەرچیەک بێ واش دەرەکەوێ کە ئەو ڕۆڵە پشتگوێ خرابێ. دژایەتی ڕایگشتی بۆ ئەم کەمینە ئاینیە لە عێراقدا هەمیشە بەردەوام بوو. هەر بۆیە گونجێ حکوومەت دوای بۆ چووبێ کە دانایی نییە تەواوی ئەو بابەت و کێشانەی پەیوەندیان بە ڕاپەڕینەکەوە هەیە بخرێنە بەرباز، لە ترسی ئەوەی نەوەکە سەر و ماڵی ئاسووریەکان لە تەواوی وڵاتدا بکەوێتە بەرپەلامار و مەترسیەوە. هۆکارەکانی ڕاپەڕینەکە تێکڕای ئەوانەی مامەڵەیان لەگەڵ ڕاپەڕینەکەی بارزانی ساڵی 1930-1932 کردووە بەسەر دوو دەستە یا قوتابخانە دابەش بوون. دەستەیەکیان کە بە شێوەیەکی سەرەکی لە کارمەندەکانی پێشووی بریتانیا لە عێراق پێک دێن پێل لەسەرەوە داگرن کە هۆکاری ڕاستەقینەی ڕاپەڕینەکە پێویستە لە کەسایەتی نامۆ و ناوازە و ئاڵۆزی شێخ ئەحمەدی بارزان و
ئاکار و بۆ چوونە ئاینیەکانیدا ببینرێ. ئەوانە بایەخێکی بنەڕەتی بۆ هۆکاری ئاینی دائەنێن و والێکە دەنەوە کە ئۆباڵی گەورە ئەکەوێتە ئەستۆی شێخ ئەحمەد. ئەوانە هەوڵێکیان نەداوە بێزاری و کینەی خۆیان سەبارەت بە شێخ ئەحمەد بشارنەوە. ئەو شێخەی دوو ڕۆڵی ئەبینی، وەک ڕاپەڕیبێک و وەک ئاینیەکی پەڕگریش. ببووە مەترسیەک بۆیان هەوڵ و ماندووبوونی چەند ساڵەی بەفیڕۆدان. بەو پێیەش شێخ لە نێو لاپەڕە نووسراوەکانی ئەوانەدا وەک کەسایەتیەکی نەفام و سەرڕۆ بێناکراوە، کەسایەتیەک کە ئەگونجێت شایەنی بەزەیی بێ نەک سۆز و لایەنگری. دەستەی دووەم لە نووسەرەکان زۆربەیان لەو کوردانە پێکدێن کە ئارەزوویەکی بەهێزی نەتەوەییان هەیە، وێڕای ژمارەیەکی کەم لە عەرەب ئەوانەی لە سۆنگەی پەیوەستبوونیان بەو ئارەزووە گشتیە موسڵمانانەیەی کە چاو لە کەسی لادەری ئاینەکەی ئەپۆشێ کە گەڕابێتەوە سەر ڕێگای ڕاست و نێو کۆمەڵی باوەڕداران. ئەو نووسەرانە بەساکاری بەلای کارتێکردنی ئاین لەسەر ڕاپەڕینەکە تێپەڕیون. هەروەها وەکە بینین بەشێکی مەزنی بەرپرسیارەتی یەخاتە ئەستۆی ئاسووریەکان. پێویستە ئەوەشمان لەبیر بێ کە شێخانی بارزان ڕێبەرانی تەریقەتی نەقشبەندی بوون. ئێدمۆنس ئاماژەی بەم تەریقەتە کردووە وەڵێ ئەم تەریقەتەش وەک بەشێکی ڕاست لە ئاین وەرگیرا، بەڵام بەهۆی نەبوونی کەسێکی وەک نەقیبی بەغدا لەو دۆروبەرە یا بەهۆی شتێک کە پەیوەندی بە بواری فێرکردنەوەی هەیە، چەند موریدێکی بارنەهێنراوی ئەم تەریقەتە لە کوردستان ئارەزوویەکی تایبەتیان بۆ کاری سەیر و سەمەرە هەبوو. دەملوجی ئەوەی ئاینزا سۆفیگەریەکانی لە کوردستاندا بە هێندێک درێژی باس کردووە، ئاماژەی بەوە داوە کە گەندەڵی و شێواوی تێکەڵ بە ئاکاری هێندێکیان بووە. جێگەی سەرنجە کە ئەو نووسەرە بە مەبەستی سەلماندنی بۆچوونەکەی ئاماژەی بە شێخەکانی بارزان داوە. لە سەردەمی شێخ عەبدوسەلامی یەکەمەوە با پیری عەبدوسەلامی دووەم تەریقەتەکە شێوێنرا، بنەما سەرەکیەکانی گۆڕدران و دەستکاری کران. موریدان بە چەشنێکی ئەوتۆ تەماشای شێخەکەیانە کرد کە ئیسلام ڕێگەی پێنادا. هەروەها هۆکاری بنەڕەتی ئەو بڕوا شێواویەش لەوانەیە بۆ نەفامی ڕیشەیی بارزانیەکان و هەروەها ژیانیان لە ناوچەیەکی چیایی سەخت و دوورە دەستدا بگەڕێتەوە. ژیانی گۆشەگیریان کە لە جیهانی دەرەوەیدا بڕیبوون هاوکات لەگەڵ شەیدایی و دڵسۆزی زۆریان بۆ شێخەکانیان وای لێکردبوون کە وەک خوداوەندێک تەماشای ئەو پیاوانە بکەن و بیان پەرستن. ڕووداوەکانی چەند ساڵێک پێش ڕاپەڕینەکە سەرچاوە بریتانیەکان ڕاشکاوانەتر و بە درێژیەکی زیێدەتر بە بەراورد لەگەڵ زۆربەی نووسەرەکانی دیکەدا قسەیان لەسەر ئەو ڕووداوە سەیر و نامۆیە کردووە کە زەمینەیان بۆ ڕاپەڕینەکەی بارزان خۆش کردووە. بە جۆرەی WCF ویلسن کە کارمەندێکی باڵای کارگێڕی بریتانی و خاوەنی چەندین ساڵ ڕاژەیە لە عێراقدا، شێخ ئەحمەد بە هاوکاری براکەی و باندێکی چەکداری چەند سەد کەسی لە موریدەکانی دەستی بەسەر ناوچەی بارزاندا گرتبوو. ئەو بە چەشنێک شکۆی لێنرا کە وەک خواوەندێک خۆی لە قەڵەمەدا. یەکێک لە موریدە پەڕگرەکانی کە بە مەلاجووک ئەناسرا باسی لێکرێ کە بە تەواوی ناوچەی بارزاندا گەڕاوە و ڕایگەیاندووە کە شێخ ئەحمەد بۆتە خودا و ئەویش پەیامبەرەکەیەتی. وا پێچێ مەلاجووک کەسێکی زمان پاراوی زۆرزان بوو بێت و قسەکانی وای لە خەڵکانێکی زۆر کردبێ شوێنی کەون. ناوبانگی مەلاجووک وەک ئاگادار کراینەوە ئەوەندە بڵاو بوو کە ناوبانگی پیرەکەی تێپەڕاند بوو. ئەم ڕاستیەش بە پێی قسەی ویلسن هانی یەکێک لە براکانی شێخی داوە. مەلاجووک لەسەر ڕێگای خۆیان لابەرن. ئەم زنجیرە ڕووداوە لەوە ئەچێ ڕووداوی دیکەی پەرەسەندووتری بەدوادا هاتبێ. بە پێی گوتەی ویلسن تا ئەو دەمە قورئان ڕێز و پیرۆزی خۆی هەبوو. ئەمێستا شێخ فەرمانێکی دەرکردووە بۆ لە ناوبردنی هەر کۆپیەکی قورئان بەردەستکەوێ. ئەو هەروەها قەدەغەکردنی خواردنی گۆشتی بەرازی هەڵگرت، چونکە بەرازی کێوی لە بارزان زۆر بوون. شێخ نوێنەری ئاینی و چەکداری خۆی ناردە دەرەوەی سنووری بارزان.
ئەو گوندانەی ئامادە نەبوون مل بۆ شێخ کەچکەن سووتێنران و ژمارەیەکیش پیاوی دانیشتووی ناوچەکە کوژران. نەئەتوانرا چاو لەم جۆرە بارودۆخە بپۆشرێ. هەروەها حکوومەتی عێراق ناچار بوو بە هەماهەنگی هێزی ئاسمانی پاشایەتی هاپ بکەوێتە کار. ئەمە گێڕانەوەیەکە لەو ڕووداوە نامۆیانەی کە پێش هەڵگیرساندنی ڕاپەڕینەکە لە ساڵی 1930 لە بارزان ڕوویانداوە. ویلسن کە گوتارەکەی لە ئەپریلی 1930دا دەرکەوتووە چ مێژوویەکی دانەناوە، بەڵام لە شوێنێکدا ئاماژەی بەوە داوە کە ئەو ڕووداوەی باسی لێوە کردووە 5 ساڵ پێشتر ڕوویداوە. ستیڤن ئەچ لۆنگریک کارمەندێکی پێشووی بریتانی دیکەیە کە خاوەن ڕاژەیەکی زۆرە لە عێراقدا و زانیاریەکی فرەی سەبارەت بە وڵاتە هەیە. ئەویش ڕووداوەکان بە هەمان شێوە گەڕێتەوە. بە جۆرەی قسەی ئەو هەر لە سەرەتای ساڵی 1927ەوە گرفت و هەرا لە ناوچەی بارزان دەستی پێکرد. شوێنەکەی شێخ مەحموود وەک ڕابەرێکی کورد کە ئارامی و ئاشتی شێواندبوو لە هەمان ساڵدا ساڵی 1927 لەلایەن شێخ ئەحمەدی بارزانەوە گیرایەوە کە سوپای عێراق لە ناوچەکەیدا بەو دواییە خەریکی مانۆڕی سەربازی بوو. ئەم کابرا کاڵفامە دەرەبەگە کە خواستێکی شێتانەی مەزنگەرایی هانی داوە، ئەمێستا خۆی وەک خوداوەندێک ڕاگەیاندووە. هێندێک موریدی لە ڕێگەی گوتارەکانی مەلایەکی خوێنگەرمەوە بۆ پەیدا بووە، بەڵام کاردانەوەی ترسناکی گوێگران بووە هۆی شەڕێکی تند و قوربانی لێکەوتەوە کە یەکێکیان براکەی خۆی بوو. پاشەوەش پۆلیس تێکەڵ بە مەسەلەکە بوو. هێزەکانی سوپاش لە سەربازخانەکەی بلە لە نزیک بارزان خرانە ئامادەباشیەوە. ئاینە نوێیەکە کۆتایی هات، بەڵام شێخ و لێدوان و نووسینەکانی کە هانی جەنگ و یاخی بوون و ئاژاوەیەدا بۆ تێکدانی ئەوانەی گوێیانە گرت و دەنگۆی پێشێلکردنەکانی ئاسووریەکانیان بڵاوە کردەوە وەک کەسێکی مەترسیدار مابووەوە. پێویستە تێبینی ئەوە بکرێت کە ئەم دوو گێڕانەوەیە لە دوو خاڵی لاوەکیدا جیاوازیان هەیە. لە کاتێکدا لۆنگریک جەخت لەوە ئەکاتەوە کە لە سەروبەندی شەڕەکاندا یەکێک لە براکانی شێخ ئەحمەد لەگەڵ مەلاجووکدا کوژراوە. ویلسن پێ لەسەرەوە داگرێ کە مەلاجووک خۆی بەدەستی یەکێک لە براکانی شێخ کوژراوە. حەڵالکردنی گۆشتی بەراز لەلایەن شێخەوە کە ویلسن ئاماژەی پێداوە لەو بەشەی نووسینەکەی لۆنگریکدا دەرنەکەوتووە، چونکە ئەو ڕووداوە پاش 4 ساڵ لە ڕووداوەکانی ساڵی 1927 کە دوا ساڵی کوشتنی مەلاجووک بووە ڕوویداوە. لۆنگریک لە نێو ئەو ڕووداوانەدا باسی لێوە کردووە کە ساڵی 1930 قەوماون. ڕاگواستنی نووسینەکەی لۆنگریک دوو خاڵی سەرنج ڕاکێشی تێدایە کە ئەگونجێ شوێنی لەسەر نەهامەتی و بێزاریەکانی شێخ ئەحمەد دانابێ کە پاشتر ڕایگەیاندن. خاڵی یەکەم ئەکەوێتە سەرەتایی وەرگیراوەکەوە و پەیوەندی بە مانۆڕی سەربازی سوپای عێراقەوە لە ناوچەی بارزان هەیە. خاڵی دووەمیش لە دوادێڕی نووسینەکەیدایە کە ئاماژە بە دەنگۆی پێشێلکاری ئاسووریەکانەکە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 32هەم. هاتنی یەکەکانی سوپا و نیشتەجێکردنی ئاسووریەکان. بێگومان شێخ هاتنی سوپای عێراقی بۆ ناوچەی بارزان پێناخۆش بوو. وا پێچێ ئەو مەسەلەکەی بە هەڕەشەیەک لەسەر دەسەڵاتی بێچەند و چوونی خۆی کە تا ئەو کاتە لە ناوچەکەدا هەیبوو لە قەڵەمەدا و پێخۆش نەبوو دەسەڵاتی میری لەو ناوچانەدا بچەسپێ. کاردانەوەی ئەو دژ بە دەستێوەردانی دەسەڵاتێکی دەرەکی وەک میری لە ناوچەکەدا ئەگونجێ هاوشێوەی ئەو دەرەبەگە نیمچە سەر بەخۆیە جۆرا و جۆرانەی ئیمپراتۆری عوسمانی بێ کە لە نیوەی یەکەمی سەدەی 19دا تووشی هەمان ترس بوونەوە. گومانی تێدانیە لۆنگریک کە باسی لە چوونی سوپای عێراق بۆ ناوچەی بارزان کردووە بەو شێوە لە ناکاو ناشایستەیە لەوانەی ئەم بۆچوونەی لە بیری خۆیدا لێکدا بێتەوە، هەر بۆیە لە باسکردنی شێخدا بە دەرەبەگ ناوی بردووە. شێخ وەکە بینین
ناڕەزایەتی و بێزاری خۆی لە مەڕهاتنی سوپای عێراق بۆ وڵاتی بارزان دەربڕی. ئەو ناڕەزایەتیەی شوێنی لەسەر ژمارەیەک نووسەرداناوە کە لەگەڵ سەرکردەی بارزاندا هاوسۆز بن. لە ڕاستیدا وا دەرەکەوێ ئەو مەسەلەیە یەکێک بێت لە پەژارە بنەڕەتیەکانی شێخ وەختایەکی ئاڵای ڕاپەڕینی بەرزکردەوە. ترس و دڵڕاوچێ شێخ لە شوێنی خۆیدا بوو، چەند لایەنێکی باڵای سەربەدەسەڵاتیش جەختیان لەسەر کردووە. لە ساڵی 1931دا سێر ڕۆبەرت برۆک پۆفام کە وەک سەرکردەی هاپ لە عێراقدا ڕاژەی کردووە ئەڵێ لە ساڵی 1928دا وەختایەکی چوومە عێراق ناوچەی بارزانیان لەسەر نەخشە پیشاندام کە ئەو کاتە پۆلیس پێی تێن نەنابوو. درک بەوە کرا کە زوو یا درەنگ ئەم ناوچەیە دەستی بەسەردا بگیرێ. مەبەستمان بوو لە کاتی پێویستدا بە شێوەیەکی ئاشتیانە خۆمان لەو ناوچەیە بخزێنین. ئەمێستا دێینە سەر خاڵەکەی دیکەی لە نووسینەکەی پێشووی لۆنگریکدا، ئەوەی ناوی لێناوە گازەندە و ناڕەزایەتی شێخ ئەحمەد لە پێشێلکاری ئاسووریەکان. بەدەر لە ڕەوایەتی ئەو هۆکارانەی هاندەری شێخ بوون، ئەو هێندێک بنەمای هەبوون هەڵوێستی دژە ئاسووری خۆی لەسەر بنیاد بنێ. ڕێبەری بارزانی ئاگاداری ئەوە بوو کە پلان بۆ نیشتەجێکردنی ئاسووریەکان لە کەناری زێدی ئەودا لە گۆڕێدایە. وا دەرەکەوێ شێخ بەڕاستی سەبارەت بە نیشتەجێکردنی خەڵکانێکی سەر بە گۆبەندی وەک ئاسووریەکان و هاوسێیەتیان سڵەمی بێتەوە. تەنیا چەند ساڵێک لەوە و پێش لە سەردەمی ئەو جوڵانەوە شومەی کە بۆ جێڕانەوەی ئاسووریەکان بۆ زێدی خۆیان بەڕێبەری ئاغا پەترۆس ئەنجامدرا، شێخ ئەحمەد بەدەست ئاسووریەکان زیانێکی زۆری پێکەوت و وەختایەکی ویستی لەگەڵ زێباریەکانی هاوپەیمانیدا ڕێگەن نەدەن بە ئاسووریەکان بەناوچەی زێبار بارزاندا بەرەو بەرزاییەکانی هەکاری تێپەڕن. هەروەها شێخ لە مەبەستی حکوومەتداگەدار بوو کە ئەیویست دەسەڵاتی خۆی بەرەو ناوچەی بارزان فراوان بکە. هێرشەکانی لیڤی ئاسووری و سوپای عێراق بەو دواییە لە دەوروبەری ناوچەی ئەودا دەسوڕان و لە هێندێک شوێنیشدا بنکەی جێگیر و هەمیشەییان دامەزراندبوو کە پەلاماری لە ناکاویان کارێکی ئاسان و چاوەڕوان کراو بوو. لەم هەلومەرجەدا کارێکی گونجاو نییە شێخ ئەحمەد مەسەلەی نیشتەجێبوونی ئاسووریەکانی بەو چالاکی و جم و جۆڵە سەربازیانەوە گرێدابێ کە لە دەوری ئەو شوێنی خۆیانەگەر. گەروابێ ئەوە شێخ ئەو مانۆڕەی بەو دواییەی سوپای وەک نیشانەیەکی شوم و هەواڵی خواستێکی شەڕەنگێزی بۆ خۆی و گەلەکەی لە قەڵەمەدا. سەرباری ئەوەش گەر بڕوا بە هێندێک هەواڵی تایبەت بکەین، ترس و دڵڕاوچەی شێخ تا هات زێدەترە بوو لە ئەنجامی کاری ئەو ئاژاوە گێڕیانەی کە لە دڵڕاوچەی ئەودا هەبوون کورد و ئاسووریەکان لە گەروی یەکتردا ببینن. هەر هۆکارێک لەوانە ئەمان گەیەنێتە ئەو بڕوایەی کە شێخ ئەحمەد کەمتر ئارەزووی ئەوەی هەبوو چاو لە هەر یەک لە بەرنامەی نیشتەجێبوونی ئاسووریەکان یاخود لە خزاندنی میری و هێزەکانی بۆ بارزان بپۆشێ. بەڵام فرەئاشکرانیە کام لەم دوانە زیاتر بە سەرچاوەی هەڕەشەیەکی تند لەسەر دەسەڵاتی بێچەند و چوونی تا ئەو کاتەی خۆی زانیوە. جیاوک کە یەکێکە لەوانەی بە توندی بەرگری لە شێخەکە کلیلی ئەو نهێنیەی خستۆتە بەردەستمان. بە جۆرەی جیاوک شێخ ئەحمەد سکاڵا نامەیەکی ئاراستەی مەلیک فەیسەڵی یەکەم کردبوو. تێیدا داخ و بێزاری خۆی سەبارەت بە بنیادنان و دامەزراندنی بنکە و بارەگای سەربازی لە ناوچەی بارزان دەربڕی بوو. هەروەها هەوڵیدا بوو هۆکارەکانی ئەو کارە بزانێ. گەر بۆ پاراستنی بارزانیەکانە وەک جەختی لێکرێ، ئەوە لە ڕابردوودا ئەوان سەلماندوویانە کە خۆیان بە شێوەیەکی شایستە و تەواو توانای ئەو کارەیان هەیە. خۆ ئەگەر سوپاش بۆ ئەو مەبەستە هاتۆتە بارزان کە ئاسووریەکان لەوێ نیشتەجێ بکە، ئەوە بڕیارێکی نادروست و ستەمکارانە ئەنجامەدا. بڕیارێک بە شێوەیەک زۆردارانەیە کە بە بڕوای ئەو نەمەلیک و نەوەزیرەکانیش پشتگیری لێ ناکەن. وێڕای ئەو خۆدزینەوەیەی شێخ و هەوڵی شارەزایانەی بۆ دوورکەوتنەوە لەو دوو خاڵەی کێشەکە گومانی تێدا نەهێشت کە ئەو بە هیچ جۆرێک خوازیاری بوونی سوپای عێراق لە بارزان نییە، هەرچەندە ئەو دانایانە خۆی بە دوورگرت لەوەی بوونی سوپای عێراق لە ناوچەکەدا بکاتە کێشەیەک و
لە جیاتی ئەوە بایەخی بە ئاسووریەکاندا. ناڕەزایەتی شێخ لە حاست بەرنامەی نیشتەجێکردنی ئاسووریەکان زەنگی ڕەوایی بێزاری پێبەخشی و بەرەو ئەوە ئەچوو لە چەندین لاوە پشتگیری و سۆزی بەرچاو بەدەست بێنێ. دیدی نووسەرە کوردەکان. ماوەیەکی زۆر پاشەوەی شێخ خۆشی وازی هێنابوو لەوەی مەسەلەی نیشتەجێبوونی ئاسووریەکان بکاتە کێشەیەک، ژمارەیەک لە نووسەرانی کورد مەسەلەکەیان زیندوو کردەوە و ڕایان گەیاند گوایە ئەو بابەتە یەکێکە لە پرسە سەرەکیەکان ئەگەر کێشەی سەرەکی ڕاپەڕینەکەی بارزانی 1930-1932 نەبێ. ئاردەڵان یەکەمینی ئەو کەسانە بوو ئەم بابەتەیان وروژاند. جەختی لەسەر ئەوە کردووە کە تەواوی مەسەلەکە لەو بیر و باوەڕەوە سەرچاوە ئەگرێ کە حکوومەتی بریتانی بۆ نیشتەجێکردنی ئاسووریەکان لە ناوچەی بارزاندا دای. ئەو ڕاستیەی کە بارزانیەکانی بە تەواوی بێزار کرد و بەتوندی دژی وەستان. بە پێی بۆچوونی ئەو وەختایەکی شەڕ لە نێوان ئاسووری و بارزانیەکاندا هەڵگیرسا، بریتانیەکان داوایان لە حکوومەتی عێراق کرد خۆی لەو مەسەلەیەوە بگلێنێ. ئەوەش زەمینەی ڕاپەڕینەکەی خۆشتر و قەومانی خێراتر کرد. ئەلبریفکانی جەختی لەوە کردوتەوە کە نیشتەجێکردنی ئاسووریەکان لە وڵاتی بارزان هاوکات بووە لەگەڵ خواستی بریتانیەکان بۆ فراوانکردن و سەپاندنی دەسەڵاتی خۆیان بەسەر ئەو ناوچە سنووریە استراتیژی و گرنگەدا. ئەوەش دوو هۆکاری ڕاستەقینەی ڕاپەڕینەکە بوون. بە جۆرەی ئەو پلانی نیشتەجێبوونەکە بریتی بوو لە نیشتەجێکردنی ئاسووریەکان لە ناوچەکانی بیرازگەرد، شیروان، برادۆست و مێرگەسوور. گرنگترین هۆکاری ڕاپەڕینەکە بوون. بارزانیەکان وەکەوەڵێ بڕیاریاندا دژی ئەم سیاسەتە بوەستنەوە و بەرهەڵستی بکەن. هەروەها لە ئاکامدا حکوومەتی عێراق دەستی کرد بە ئەنجامدانی هێرشکاری سەربازی دژی بارزانیەکان. جیاوگیش هەمان بۆچوونی دووبارە کردوتەوە، گوایە سەراپای کێشەی بارزان لەو هەوڵانەی بریتانیەکانەوە سەرچاوە ئەگرێ بۆ ناچارکردنی بارزانیەکان تا دەست لە مڵک و ماڵی خۆیان هەڵگرن و بیدەنە ئاسووریە جێگیرکراوەکان. هەرچەندە ئەو بۆچوونەی پێی وایە گوایە ڕاپەڕینی بارزانی ساڵی 1930-1932 تەنیا بەهۆی خواستی نیشتەجێکردنی ئاسووریەکانەوە ڕوویداوە جێگەی باوەڕ نییە. لەگەڵەوەی تەواو دروستە کە هەر یەک لە حکوومەتی عێراق و حکوومەتی بریتانیا وەک هێزێکی ماندێتی لە هەوڵی ئەوەدا بوون نیشتیمانێک بۆ ئاسووریەکان لە باکووری عێراق پەیدا بکەن. گەڕانێک بە دوای هەرێمێکی گونجاوی ئەوەندە فراوان کە لە توانایدا ببێتە نیشتیمانی هەموو لە مەرگ ڕزگار بووەکانی ئەو گەلە تێکشکا و بێهودە بوو. وەک لۆنگری گەڵێ ئەو گەلە لە مەرگ ڕزگار بووی کە نزیکەی 20,000 کەسێکە بوون نە ئەتوانرا لە هەرێمێکی چەپەکی بە دوژمن دەورە دراودا چڕ بکرێتەوە. لە کاتێکدا عێراق هیچ ناوچەیەکی فراوانی چۆڵی پێشکەش نەکرد کە زەویەکەی بۆ چاندن بشێ. ئاکامی چارە نووساز بریتی بوو لە پەرتەوازەکردنی کۆمەڵگای ئاسووری لە چەند بەشێکی جیاوازی کوردستانی باکووری عێراق لە پاشەوەی نیشتەجێکردن لە ناوچەکانی دهۆک، ئامێدی، بەرواری باڵا، بەرواری ژێری، ئاکرێ، زاخۆ و شێخان دەستی پێکرد. هەروەها لە ناوچەکانی هەریر و دیانای سەربەڕەواندوس. هەوڵەکان بۆ نیشتەجێکردنی ئاسووریەکان لە ناوچەی برادۆست لە ئەنجامی چەند هۆکاری جیاواز شکستی خوارد. یەک لەوانە هەڵگیرساندنی شەڕ و ناکۆکی بوو لە نێوان شێخ ئەحمەدی بارزان و شێخ ڕەشیدی برادۆست. پێویستە تێبینی ئەوە بکرێ کە نووسەرە کوردەکان تێزەکەی خۆیان سەبارەت بە بەرپرسیارەتی ئاسووریەکان لە ڕاپەڕینی 1930دا وەختایەک پێشکەش کرد کە دەمی دووەمین ڕاپەڕینی بارزانی ساڵی 1943-1945 بوو. لە کاتێکدا بارزانیەکان بەزی و پەرتەوازە لە پەژارە و نەهامەتیەکی مەزندا بوون. ئامانجی ئاشکرای ئەو نووسەرانە بەرگریکردن لە کێشەی بارزانیەکان بوو بۆ ئەوەی نەهامەتیەکانیان پیشان بدەن، جەخت لەو مامەڵە ستەمکارانەیە بکەن کە دەرهەخیان کراوە.
لە تۆمەتی یاخیبوون و خراپەکاری لە ئەستۆیان داماڵن. هەروەها سۆز و لایەنگری خەڵک و کارگەڕە فەرمیەکانیان بۆ ڕاکێشن. بێگومان مەبەستی ئەو نووسەرانە شایەنی پێزانینە سەبارەت بە بارزانیەکان بە تەواوی لە سۆنگەی هەڵەی خۆیانەوە نەبوو. بۆ ماوەی چەندین ساڵ لە پەژارە و نەهامەتیدا ژیان. هەر لە دەورانی عوسمانیەوە نەهامەتی و پەژارەی بارزانیەکان پشتگوێ خراوە. داواکاریەکانیان بۆ چاکسازی و دادپەروەری ئاوڕێ لێ نەدراوەتەوە. گرفت و کێشە و بارگرانیەکانیان بەگشتی سەرنجامی کەم و کوڕی و لاوازی تێگەیشتن و نەبوونی هاوسۆزی میریە. هەڵگیرساندنی ڕاپەڕینەکە. ئەو ئاشتی و هێمنیە ناجێگیرەی کە لە پاش هەراکەی ساڵی 1920ەوە لە بارزان هەبوو، لە هاوینی ساڵی 1930دا کۆتایی هات. لە هەمان کاتدا پشکنەری بەڕێوەبەرایەتی بریتانی وەک پێویستیەک سەردانی شێخ ئەحمەدی کرد و لەمەڕ هەڵوێستی دەسەڵاتدارانی بەغدا هۆشیاری پێدا. دۆنگری بەم چەشنەی خوارەوە باز لە سەرەتای تەقینەوەی ڕاپەڕینەکەی بارزانەکە. لە ژوئێنی 2 ساڵدا 1930 ئەو شێخ ئەحمەد سەر لە نوێ عەقڵی خۆی لەدەستدا. بوو بە کریستیانی و بەسەر خەڵکیشدا سەپاندی. هەروەها فەرمانی بە موریدە تۆقیوەکانیدا هەمان بیر و باوەڕی ئەو هەڵگرن بەوەی گۆشتی بەراز ببرژێنن و بیخۆن. هێندێک لە موریدە ترساوەکانی ملکەچیان پیشاندا. شێخ ڕەشیدی برادۆستی هاوسێی ناڕەزایەتی و بێزاری پیشاندا و پەلاماریدا. بەوەش جەنگێکی خێڵەکی هەڵگرسا. براکەی شێخ ئەحمەد مەلا مستەفا لەگەڵ چەند خێرخوایەکی دیکە بێهودە بە شێوەیەکی دیپلۆماسی لە هەوڵی کوژاندنەوەی شەڕەکەدا بوون. بەڵام ئەو خۆی شێخ ئەحمەد گەڕایەوە سەر ئاینی ئیسلام و چەند پەلامارێکی دڕندانەی کەم وێنەی ئاراستەی وڵاتی برادۆست کرد. لێیەوە زنجیری ڕووداوەکان بۆ یاخیبوونێکی پێگەیشت و پەرەیگرت. بەوەی هەرێک لە سوپای عێراق و هێزی ئاسمانی پاشایەتی هاپ دەستیان لە مەسەلەکە وەردا. هەرچیەک سەبارەت بە ئاکاری نائاسایی شێخ بگوترێ ناتوانرێ بەوە تاوانبار بکرێ کە تونند و تیژیەکی هان نەدراوی دژی هاوسێکەی ئەنجام داوە. بۆ ڕێبەری تەریقەتێکی سۆفیگەرایی وەک شێخ ئەو کارە نامۆ و نائاساییانە ئەگونجێ کارێک بێ وەک تاقیکردنەوەی توانا و دەرخستنی دەسەڵاتی جەماوەرکێشی شێخ کە جگە لە موریدەکانی نەبێ ئەویش تا ڕادەیەک کەسی دیکە بڕوای بەوە نەبوو کە خاوەنی بێ. ئەو ڕاستیەی کە موریدەکانی ناچار بوو بن کاتێک فەرمانیان پێدرابێ گۆشتی قەدەغە کراوی بەراز بخۆن زیاتر لە دان پێدانانیانەوە بووە بۆ ئەو توانا و دەسەڵاتە تایبەتی شێخ وەک لەوەی لە ترسی سزادانیانەوە بوو بێ. سەرچاوەیەکی دیکە تیشکێکی گرنگی خستۆتە سەر نەک تەنیا شێخ ئەحمەد باڵکو شێخ ڕەشیدی پەلاماردەریش کە ئەویش شێخێکی نەخشبەندی بوو. هەمڵتن لە ساڵی 1937دا نووسیوێتی کە ئیسماعیل بەجی کوڕەزای عەبدوڵڵا پاشای ڕەواندز و لە هەمان کاتیشدا فەرمانداری شارەکە لە درێژەی ئەم گفتوگۆیەی لای خوارەوە پێیگوتووە شێخ ئەحمەد پیاوێکی گەنجە و خاوەن بۆ چوونێکی نامۆیە لە هەمبەر ئاینی محەممەدی پەیامبەرمان. ماوەیەک ببووە نیوە کریستیانیەک و بانگەشەی بۆ دۆستایەتی لەگەڵ ئاسووریەکانە کرد. دەست بەجێ دەنگۆ لە کوردستاندا کەوت گوایە شێخ ئەحمەد لەگەڵ ئاسووریەکاندا کەوتونەتە پیلان جەڕان بۆ سەرکوتکردنی هەموو موسڵمانەکان. ئەوە بێگومان درۆیە. بەڵام هاوسێ دەمارگیرەکەی شێخ ڕەشید لەلایەن بەکرێ گیراوێکی نهێنی ڕامیاریەوە کە ئاماژەم بۆ کرد هاندراوە کە پەلاماری کافران یان بێباوەڕان بدا. ئەو گوتی کە گولەکانیان ئەبێت بە ئەو بەڕاستی کابرایەکی جێل بوو کە بڕوای بەوە کرد و پەلاماری شێخ ئەحمەدیدا. ئەو لە تەواوی شەڕەکاندا خراپ شکا. بەدوای ئەوەش سوپای عێراقیێنرا وەک گوترا بۆ ئەوەی ئاشتی لە کوردستان بەرقەرار بکە. هەر لەو کاتەی سوپا هاتە ناوچەکە تووشی گرفت و بارگرانی هات. تەنیا کاتێک لە تێکشکاندن ڕزگاری بوو کە هێزی پاشایەتی ئێوە بۆمبارانی خۆی کرد.
ئەم زانیاریە بەرپەرزدانەوەیەکی ئاشکرای ئەو بۆچوونەیە کە پێی وایە شێخ ئەحمەد بەهۆی بڵاوبوونی پلانی نیشتەجێکردنی ئاسووریەکانەوە ناچار کراوە ڕاپەڕێ. بە پێچەوانەوە وا دەرەکەوێ کە بە تەواوی لەگەڵ ئاسووریەکاندا پێکاتبێتەوە و وازیشی لەو تۆمەتبارکردنە هێناوە کە لە ساڵی 1927دا دژی ئاسووریەکان کاری بۆ کرد. وەک بەشێک لە ڕاستی ئەتوانرێت ئەنجامگیری بکرێ کە بەهۆی بیر و باوەڕ و ئاکاری ناتەبای شێخ ئەحمەد لەگەڵ ڕەوتی باوی ئاینی هاوکات هەڵوێستی دۆستانەی لە هەمبەر ئاسووریەکان وای کرد بەنیوە کریستیانیەک بدرێتە قەڵەم و پەلامار بدرێ وەک کافرێک بە نەفرەت بکرێ. ئەو زانیاریەی ئەڵێ بە کرێگیراوی نهێنی شێخ ڕەشیدی هانداوە بۆ هێرشکردنە سەر شێخ ئەحمەد فرە گرنگ و سەرنج ڕاکێشە. وەک ئیسماعیل بەگ کراوەتە بەڵگە لە نووسینەکەیدا لە درێژەی گفتوگۆکەی لەگەڵ هامڵتوندا ئاماژەی بەو بە کرێگیراوە داوە، خۆشباوەڕی شێخ ڕەشید لەوەدا دەڕەکەوێ کە ساکارانە باوەڕی بەو دڵنیاکردنەوە و قسەیە کردووە کە ئەگەر پەلاماری کافران بدا گولەکانیان ئەبێتە ئاو و ئەویش وەک بەرزەشی بانان بۆی دەرەچێ بێ ئەوەی ڕووبەڕووی سزایەک بێتەوە. بڕیاری میری بۆ دەستێوەردان. لە نۆڤەمبەری 1930دا شێخ ئەحمەد گورزێکی هێن توندی لە شێخ ڕەشیددا کە حکوومەتی عێراق بڕیاریدا دەست وەرداتە کێشەکەوە و فەرمان بە سوپا بدا بکەوێتە کار بێ ئەوەی گرفتەکانی هەڵمەتی زستان لەبەرچاو بگرێ. بڕیاری حکوومەتی عێراق بۆ سزادانی شێخ ئەحمەد شەپۆلێکی ناڕزایی بەرچاوی وروژان. ئیسماعیل بەگ لێ درێژەی وتوبێژەکەیدا لەگەڵ هامڵتن بێزاری خۆی لەو ڕاستیە دەربڕیوە کە پێشەوەی سوپا پەلاماری شێخ ئەحمەد بدا میری هیچ هەوڵێکی نەداوە لە هۆکارەکانی کێشەکە بکۆڵێتەوە یاخود بە شێوەیەکی ئاشتی خوازانە کار بۆ هێوەرکردنەوە و چارەسەرکردنی بکە. هەروەها کاپتن فیلیپ میمفۆر کە بۆ ماوەی 7 ساڵ ئەفسەرێکی هەواڵگری بریتانی لە عێراق بوو لۆمەی حکوومەتی عێراقی کردووە کە ڕێگەی سزادانی دژی شێخ گرتووەتە بەر. بە پێی قسەی ئەو سەرۆکێکی دیکەی کورد هەبوو کە ئەوەندە بەهێز بوو ئەیتوانی حکوومەتی عێراق زیاتر بشڵەژێنێ، ئەویش شێخ ئەحمەدی بارزان بوو. ئەم پیاوە لە تێگڕای سەرۆکە چیاییەکانی ئەو ناوچە دواکەوتوانە خراپتر نەبوو. هەروەها بریتانیەکان کە بۆ ماوەی ئەو 15 ساڵەی دوایی لێی بەرپرسیار بوون هیچ بیانوویەکان بەدەستەوە نەبوو تا پەلاماری بدەن. وێڕایەوەش ئەو لە سەرەتای زستانی ڕابردووەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە پەلامار دراوە. هاوکات لەگەڵ ئەوەی مێمفۆرد لۆمەی حکوومەتی عێراقی کردووە کە دژی شێخ ئەحمەد دەستی بە لەشکرکێشی کردووە، ڕەخنەشی لە حکوومەتەکەی خۆی گرتووە بەوەی پەسەندی کردووە هێزی ئاسمانی پاشایەتی دژی بارزانیەکان و ڕاپەڕیوانی کورد بەکاربهێنێ. بە جۆرەی جیاوک بڕیاری حکوومەتی عێراق بۆ ئەنجامدانی کاری سزادەرانە دژی بارزانیەکان لەسەر ئەم بنەمایانەی خوارەوە بنیادنراوە کە هیچ یەک لەوانەی ئەو جەختی کردوونەتە سەر بنەمایەکی ڕاست و دروستیان نییە. 1. بارزانیەکان سەرژمێری ساڵانەی مەڕەکانیان ڕەت کردوتەوە. جیاوک ئاماژەی بەوە داوە لە کاتێکدا لە سەردەمی عوسمانیدا بارزانیەکان بەخشرابوون لەوەی باجی مەڕانە بە شێوەیەکی ساڵانە پێشکەش بکەن. شێخ ئەحمەد بەوە ڕازی بوو باج بەو چەشنە بدا کە حکوومەتی عێراق داوایەکە. ئەو سیستەمەی کە داوای سەرژمێری ساڵانەی مێگەلەکانەکات و لە هەر سەرێک بڕێک پارەسێنێ، جیاوک جەخت لەوە ئەکاتەوە کە مەسەلەی سەرژمێری مەڕەکان تەنیا بیانوو یەک بوو بە مەبەستی سزادان و هێرشکردنە سەر بارزانیەکان وروژێنراوە. 2. ناڕەزایەتی بارزانیەکان لە حاست دامەزراندنی بنکەی پۆلیس لە ناوچەی بارزاندا. ئەم ئیدعایەش هەروەها بە پێڕای نووسەر بەڵگەیەک نییە بیسەلمێنێ. هەروەک پێشتر ئاماژەمان پێدا شێخ ئەحمەد سەبارەت بەم پرسە نامەیەکی بۆ مەلیک فەیساڵ نووسیوە. جیاوک ئەم بەشەی خوارەوەی لە نامەکە وەرگرتووە تا پشتگیری بۆ چوونەکەی خۆی بکە. ئەگەر مەسەلەکە بنیاتنانی ئەو بنکانەی پۆلیس بریتیە لە پاراستنمان دژی پەلامارێکی دەرەکی،
ئێمە بەڵێن بە حکوومەت دەدەین کە بەرگری لە خاکەکەمان بکەین هەروەک لە ڕابردوودا بەرگریمان لێ کردووە لەو کاتەدا کە ڕووسە سزاریەکان خوازیار بوون مووسڵداگیر بکەن. خۆ ئەگەر مەبەست لە بنیادنانی ئەو بنکانەش بێزارکردنمانە ئەوەیە کە ئێمە بە ئاژاوەیە بینین و ئێمە خۆمان بە وەفادارتر بۆ دەرباریش کۆمەند لە غێری خۆمان نەزانین. ئێمە چەند دەستێکی نادیار لە پشتی پەردەکەوە ئەبینین کە لە هەوڵی ئەوەدان ئێمە لە خاک و ئاوی خۆمان دەرکەن و نەستوریەکان واتە ئاسووریەکان لە شوێنەکەمان نیشتە جێ بکەن، ئەوەی کە پاشای خاوەنشکۆمان و حکوومەتە سەنگینەکەشی پێی ڕازی نابێ. جیاوکەڵێ وێڕای ئەم نامە دڵنیا کاراوەیە حکوومەت شێخ ئەحمەدی وەک یاخیەک ڕاگەیاند. ئەو ئاماژەی بەوەداوە کە بەرچاوترین بەڵگە بۆ وەفاداری شێخ ئەحمەد لەو وەڵامەیدا دەرەکەوێ کە لە ساڵی 1930دا بۆ شێخ مەحموودی سلەیمانی نووسیوە کاتێک ئەوەی دواییان داوای یارمەتی دژی حکوومەت لێکردبوو. شانازیە بۆ من کە ببمە خزمەتکاری مەیتەرەکەت، بەڵام لە هەمان کاتدا ڕێگە بە خۆم نادەم دژی عەرەبە موسڵمانەکان بجەنگم. بەڵام میری وەک جیاوکەڵێ بیستنی داوا و هاوارەکانی شێخی ڕەت کردەوە و پێی لەسەر ملکەشکردنی داگر ئەوەی شێخ ئامادەن نەبوو بیکا. 3. جەردەیی و ئاژاوە نانەوەی بارزانیەکان جیاوەگ ئەو تۆمەتەشی بەرپەرش داوەتەوە جەخ دەکاتەوە لەوەی کە بێداگری بریتانی لەسەر نیشتە جێکردنی ئاسووریەکان لە دەوروبەری ناوچەی بارزاندا بەرپرسی یەکەمی بێزاری بارزانیەکانە. ئۆباڵی پەلاماری بارزانیەکان بۆ ئەو ئاسووریانەی بە شێوەیەکی ناڕەوە هاتبوونە ناوچەی بارزان لە ئەستۆی بریتانیەکانە. ئەوەڵێ چونکە تێکڕای ئەوانە ئاکامی ڕاستە و خۆی چالاکی بریتانی بوون. 4. شکایەتی شێخ ڕەشید دژی بارزانیەکان. شکایەتی شێخ ڕەشیدی برادۆست ڕێبەری تەریقەتی نەقشبەندی دژی بارزانیەکان وەک بیانوویەک بۆ سزادانی شێخ ئەحمەد بەکارهێنرا. بەپێی بۆچوونی جیاوک شێخ ڕەشید یەک لە دژوارترین دوژمنەکانی شێخی بارزان بوو. لە ئەنجامی ئەو پێکدادانە چەند بارەوە بوانەی کە لە نێوان هەردوولادا بەهۆی مەسەلەکانی شێخایەتی و موریدگیری و ئەو بابەتانەی پەیوەندیان بە تەریقەتەکەوە هەیە ڕوویانەدا. 5. بیر و بڕوا و ئاکاری لادەرانی بارزانیەکان جیاوگەڵێ میری بارزانیەکانی بەلادان لە ئاین تۆمەتبار کرد. بە بۆچوونی جیاوک ژمارەیەک لە شێخە ئاژاوە جێڕەکان میریان هاندا ئەوانەی کە چاویان بەرایی نەئەهات ئەو هەموو موریدە ببینن کە بە شێخی بارزانەوە پەیوەست بوون. ئۆپراسیۆنی سەربازی دژی بارزانیەکان. ڕاگەیاندنی فەرمی حکوومەتی عێراق کە لە نۆڤەمبەری 1931دا بڵاو کرایەوە دەستپێکردنی هەڵمەتی سزادان و تەمێکارانەی دژی شێخ ئەحمەدی بارزان ڕاگەیاند. تێیدا هاتبوو کە شێخ لە پەلامارێکی کاولکارانەدا کوشت و بڕیگەیان دۆتە ژمارەیە گوندی ئاشتی خواز و بێدیفاع. هەروەها ئاماژەی بەو پێکدادانەدا بوو کە لە 9 نۆڤەمبەردا لە نێوان میری و هێزی ڕاپەڕیوەکاندا ڕوویدا بوو. قوربانیەکانی هەردوو لای تۆمار کردبوو. ڕاگەیاندنەکە بە چێشنێکی متمانە ئامێز کۆتایی هاتبوو. گوتبووی کە حکوومەت هەنگاوی کاریگەری ناوە تا سزای پێویست و شایستە بسرەوێنێتە تێکدەرانی هێمنی و ئارامی گشتی. هێزێکی سوپای عێراق کە لە خزینە نێوقوڵایی ناوچەی ڕاپەڕیوەکانەوە سەرکەوتوو بوو لە نزیک گوندەکانی بارزانەوە بەتوندی تێکشکا و تەنیا کاتێک لە ناوچوون ڕزگاری بوو کە هێزی ئاسمانی پاشایەتی بریتانی فریایان کەوت. ئاکامی ئەو بۆمبارانە بە ئاشکرا شێخی ترسان کە تا ئەو کاتەش وەفاداری خۆی پیشاندا. ئەو دیلانەی گرتبوونی بەریدان لە ناوچەی برادۆستیش کشایەوە. ئەو ناوچەیی شانۆی سەرکەوتنی بەو دوایەی بارزانیەکان بوو دژی شێخ ڕەشید. بەو چەشنە قۆناغی یەکەمی هەڵمەتەکە کۆتایی هات. زیانێکی بەرچاو هاوکات لەگەڵ بارودۆخی زستانێکی سەخت هەردوو لای ناچار کرد چالاکێ سەربازیەکانیان بوەستێنن. لە سەرەتای ساڵی 1932دا کاتێک یەکەکانی سوپای عێراق سەر لە نوێ بەرەو ناوچەی برادۆست جوڵان
کۆمیسیاری باڵای بریتانی هۆشیاری دایە شێخ ئەحمەد کە بەرهەڵستی نەکات. هۆشاریەکە بە هەندوەر نەگیرا. ستونێکی سوپا پەلاماردرا و زیانی قورسی بەرکەوت کە بووە هۆی شکستی دووەم. جارێکی دی داوا لە هێزەکانی ئاسمانی پاشایەتی کرایەوە کە دەست وەرداتە مەسەلەکەوە. ڕاپەڕیوەکان بە توندی کەوت نەبەر بۆمبارانێکی تند و بەزوویی پەرتەوازە بوون. ستونێکی عێراقی لە ژێر چەتری هێزە هەواییەکاندا بەرەو وڵاتی بارزان پێشڕەویان کرد و گوندەکانی بارزان و دەوروبەریان گرت. ئەو پەرەسەندنە ئاگربەستی بە دواداهات کە تێیدا شێخ ئەحمەد فڕۆکەوانێکی دیلی ئازاد کرد. بەڵام هەوڵەکان بۆ گەیشتنە چارەسەرێکی ئاشتی خوازانە بێبەر بوو. ئۆپراسیۆنەکان دەستیان پێکردەوە. بارزانیەکان لە ئاسمانەوە کەوت نەبەر پەلامارێکی دڕندانە. ژمارەیەکی زۆری موریدەکانی شێخ کوژران و زۆربەی جێگەکانی داگیر کران. ئەو بۆمبە هێشویانەی کە فڕۆکە بریتانیەکان بەریانەدانەوە و دواتر لە کاتی جیاجیادا ئەتەقینەوە حاڵ و باڵی بارزانیەکانی گران کردبوو. گەر مەحاڵ نەبێ ئەوانە نەیانەتوانی پشتگیری لە گوندە چۆڵکراوەکان بەدەست بێنن. ژمارەی هێزەکانی کەمبوونەوە توانایان سنووردار کرا. پێویستی و ئازوو خەش لە دەست چوو. بەوەش شێخ بە ئاشکرا کەوتە قۆناغی دوا هەناسە. لە هاوینی ساڵی 1932دا لە ناکاو وازی لە شەڕی نابەرابەر هێنا و پەنای بۆ تورکیا برد. خۆیدا بەدەست پاسەوانی سنووری تورکەوە و دەست بەجێ لەگەڵ براکەی و خێزانەکانیان گواسترانەوە بۆ ئەدرنە ئادرنیانۆپۆڵ لە تورکیای ئەوروپی. لەوێ هێڵڕایەوە تا ئامادەکاری کرا بۆ ئەوەی بۆ عێراقیان بگێڕنەوە. وەک ئەلبریفکانی ئەڵێ تورکان پێ بەپێی مۆرکردنی ڕێکەوتنێکی نێوان هەردوو وڵات بارزانیان ڕادەستی دەسەڵاتدارانی عێراق کردەوە. هەرچەندە چاکترە ئاماژەی بۆ بکرێ تورکان ئەو کارەیان کرد پاشەوەی ئەوەیان زامن کرد کە شێخ و براکەی و مریدەکانی پەرتەوازە بکرێن. ڕاستەوخۆ پاشەوەی گەیشتنەوە عێراق شێخ ئەحمەد و مەلا مستەفای برای یەکەم جار بۆ ناسریە لە فوراتی خوارەوە دوور خرانەوە و پاشتر بۆ سلەیمانی لە باشووری کوردستانی عێراق گواسترانەوە. لەو دەمەدا کە ڕاپەڕینی بارزانی ساڵی 1931-1932 کۆتایی هات خوێنێکی زۆر ڕژاو پارەیەکی زۆریش بەفی ڕۆچوو. ناوچەی بارزان کە شانۆی پەلامار و لەشکر کێشیە سەربازیەکان بوو وێران کرا و دانیشتوانەکەشی نابود بوون. بە زێدەکردنی نەهامەتی و چارە ڕەشی نوێ بۆ ئەو بارەنا هەموارەی پێشتر هەبوو ڕاپەڕینەکە ئاڵۆزیەکی توندی لە پەیوەندیەکانی کورد و عەرەبدا هێنایەکایەوە. لەوانەیە زیان بەخشترین ئاکام کە شوێنێکی بەدی بێ ئەژماری لەسەر شان و شکۆی میری دانابێ. ئەو ڕاستیەیە کە چەند سەد کەسێکی چەکدار بە چەکی ساکار ئەتوانن زیاتر لە جارێک سوپای نیزامی ببەزێنن. ئەوەی میری ناچار کرد داوای هاوکاری لە هێزی ماندات بکە. ئەو پەرەسەندنەی کە زۆر مانا و هێمای جیاوازی لەخۆوە گرت. ئیدی گومانێک سەبارەت بە توانای حکوومەت نەمابوو کە لەو کاتەدا خاوەنی نەبوو. لاوازی تەواو ڕادەی پشتبەستنی بە هاوکاری بێگانە بۆ هەمووان ئاشکرا بوو. ئەوانەی لە بیری گۆڵمەزنانەوە بوون لە ئایندەدا ئەگونجێت ئەو پرسیارەیان لا دروست بوو بێ. هەڵگیرساندنی هەر ڕاپەڕینێک لە ئایندەدا دژی حکوومەتی عێراق پاشەوەی هێزی ماندێتی لە وڵات پاشەکشەکە پێویستی بە هیچ ترس و دوودڵیەک نییە. ئاڵۆزی زیاتر لە ناوچەی بارزان 1934-1935 لە ساڵی 1934 و 1935دا هێزێکی گەورەی بارزانیەکان بە سەرکردایەتی خەلیل خۆشەوی لەو نائارامیە بەرپرسیار بوون کە لە کوردستانی عێراقدا تەنی بووەوە. دانانی ئەم نائارامیە وەک دواتروسکەی ڕاپەڕینەکەی بارزانی تەواو ئاشکرا نییە. لۆنگریک وەک پەرەسەندنێکی جیا مامەڵەی لەگەڵدا کردووە کە هیچ پەیوەندیەکی بەڕاپەڕینەکەی بەو دوایەی شێخ ئەحمەدەوە نەبێ. ئەم تاقمە لۆنگریک سەبارەت بە خۆشەویەڵێ
بۆ ماوەیەکی زۆر بەرسنگی ئۆپراسیۆنی هەڵبەشی عێراق و تورکەکانیان گرتبوو. ئەم بەر و ئەو سەری سنوورەکانیانە کرد لەم دۆڵ بۆ ئەو دۆڵ، ئەو گوندانەیان وێرانە کرد کە هەواڵیان لێدان. دواتر لە ساڵی 1935دا زۆربەی شوێنکەوتەکانی دەست بەسەر کران. دەستەیەکیان لێ هەڵواسین، خۆشیان کوشت. کاتێک لە ناوەڕاستی زستاندا گرتیان و لە مارتی 1936دا تیرەبارانیان کرد. ئەلبریفکانی جەخت لەوە ئەکاتەوە کە ئەم ڕاپەڕینەی دوایی درێژە پێدەری ڕاپەڕینەکەی شێخ ئەحمەد بووە لە ژێر سەرکردایەتیەکی نوێدا. ئەو جەخت لەوە ئەکاتەوە کە هێزەکانی ڕاپەڕیوان کە لەلایەن مامی دایکی شێخ ئەحمەد ئاڵۆبەگ و هەروەها خۆشەویەوە بە هاوبەشی سەرکردایەتی ئەکران لە جەنگاوەرە دێوانەکان موریدە پەڕگرەکانی شێخ پێکاتبوون. ئەلبریفکانی ئاماژەی بەوەداوە کە ئامانجی ڕاپەڕینەکە تەواو ئاشکرا بووە، ئەوەی وا دەرەکەوێ پاش ساڵێک شەڕکردن هاتبێتە دی. وەک ئەوەڵێ کاتێک میری داوای لە ئاڵۆبەگ کرد پەلامارەکانی بوەستێنێ، ئەو بە دوو مەرج ئامادەیی خۆی پیشاندا. یەک، خۆی و هاوڵەکانی ڕێگەیان پێ بدرێ بگەڕێنەوە بارزان و نیشتە جێبن. دوو، حکوومەت شێخ ئەحمەد و هاوڵەکانی کە لە ناسریە دوورخراونەتەوە بەربدا. میری مەرجی یەکەمی پەسەند کرد و بڕیاریدا مەرجی دووەمیش جێبەجێ بکە. ئاڵۆبەگ و هاوڵانی ڕێگەیان پێدرا لە بارزان بژین. شێخ ئەحمەد و مەلا مستەفاش گوێزرانەوە بۆ سلەیمانی. ئەم پێکاتنە وەک ئەلبریفکانیەڵێ کۆتایی بە ڕاپەڕینی بارزانی ساڵی 1931-32 هێنا. سەبارەت بە چارەنووسی خەلیل خۆشەوی، ئەلبریفکانی هیچی نەگوتووە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 33 هەم. بەشی 14 ڕاپەڕینی بارزان بەڕێبەری مەلا مستەفا 1943 تا 1945 و پەرەسەندنی ڕێکخراوە سیاسیە کوردیەکان. هەڵاتنی مەلا مستەفا. لە هاوینی ساڵی 1943دا مەلا مستەفا برای شێخ ئەحمەد لە سلەیمانی هەڵات و توانی سەرکەوتوانە ئەو ڕێگە سەختانە تێپەڕێنێ کە لە نێو دەوڵەتی ئێراندا بوون و خۆی بگەیەنێتە ناوچەی بارزان. وا دەرەکەوێ هەڵاتنەکەی مەلا بە باشی پلانی بۆ داڕێژرابێ. بەبێ سەرچاوەیەک ئەو لە هەڵاتنەکەیدا لەلایەن شێخ لەتیفی بەرزنجی کوڕی شێخ مەحموودەوە هاوکاری کراوە. ئەگوترێت مەلا مستەفا هاوکاری لە ژمارەیەک لەو شوێن کەوتوانەی خۆی وەرگرتووە کە لە نێو خێڵەکانی مەنگوڕ و مامشدا لە ناوچە سنووریەکانی عێراق ئێران نیشتەجێ بوون. گەیشتنەوەی ئەو بۆ نێو خێڵەکەی لە بارزان سەرەتای دەستپێکردنی چەندین ڕووداوی بەرچاوە کە زۆری نەخەیان بە ئاراستەی پێکدادانی چەکداری لەگەڵ هێزەکانی میریدا پەرەیسەند. سەبارەت بە هەڵاتنی مەلا مستەفا لە سلەیمانی کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لەوێ لە سایەی نیشتەجێکردنی بە زۆر داژیا، چەندین هۆکار ئەخرێنە بەرچاو. ژمارەیەک نووسەر جەختیان لەسەر گرفت و ناهەمواری گوزەران و باری دارایی کردوتەوە. وا دەرەکەوێ ئەو بڕە خۆراکەکەمەی لەلایەن میریەوە ئایاندرایە لانی کەمی بژێوی سەرانی بارزانی و خێزانە دوورخراوەکانیان و شوێن کەوتەکانیانی دابی نەکرد. وا دەرەکەوێ دەسەڵاتدارانی ناوچەیی کە سەرۆکەکەی متەسەڕفی کورد شێخ مستەفای قەرەداخی بوو سیاسەتی هەراسانکردنی لە حاست سەرانی بارزانی گرت بێتەوەر. نووسەری کورد معروف جیاوک جەخت لەوە ئەکاتەوە کە ڕێگەل لە خەڵکی هاوسۆزی سلەیمانی گیراوە هاوکاری داراییان بەسەرانی بارزانی بگەێنن. ئەو باس لەوە کات لە میانەی دیدەنیەکدا لەگەڵ شێخ ئەحمەد ئەو ڕێبەرە بارزانیە بەتوندی و بێزاری لەو بارە ناهەموار و ناهەمەتیە دووە کە بەدەستیەوە ئەناڵێنن. بەهۆی بڕی کەمی هاوکاری و هەڵوێستی نالەباری میری، شێخ ئەحمەد ئاشکرای کرد و گوتی ئەوە ڕاستە کە کاپتن لاین
سەرۆکی پشکنەرە کارگەڕیەکان لە باکوور بێتە کنم و سەردانم بکات و پارە بخاتە ژێر بەڕەکەم. لە کاتێکدا شێخ مستەفای خەرەداخی ڕێگە بە خەڵکی نەدات یارمەتیمان بدەن و بەبێ هۆ بەو چەشنە تونند و تیژیە مامەڵەمان لە تەکدا بکە. بە پێی جیاوک شێخ ئەحمەد تاکو هەڵاتنی مەلا مستەفا هیچ زانیاریەکی سەبارەت بە مەبەستی هەڵاتنی ناوبراو نەبووە. هەرچەندە شێخ ئەحمەد لەو بڕوایەدا بووە دووشت هاندەری مەلا مستەفا بوون لە سلێمانی هەڵات بێ. یەکەمیان هەرچیەکی هەبوو خوراب و پارەیەکی بەدەستەوە نەمابوو، هەروەها ئەو سوکایەتیەی بە کەسایەتی کرابوو. ڕاستی ئەم بۆچوونانە هەرچیەک بن ئەوە گرنگە کە ئەو نووسەرە بەرچاوەی کورد برەوی پێداوە. باز لەوە ئەکرێ کە مەلا مستەفا پێش هەڵاتنەکەی پەیوەندی بە ڕێکخراوە نەتەوەییە کوردیەکانەوە هەبوو بێ. گەر ڕاست بێ لەوانەیە ئەمە لە گرنگترین هۆیەکانی هەڵاتنی بێ. کێشمە کێشمی مەلا مستەفا لەگەڵ حکوومەتی عێراق. هەرەوەندە مەلا مستەفا گەیشتەوە وڵاتی بارزان ئەگوترێت کە داوای لە حکوومەتی عێراق کردووە بڕیاری لێبوردن بۆ بارزانیە دوورخراوەکان دەربکات و هاوکاری ئابووریش بگەیەنێتە خەڵکی بارزان. گومانی تێدانیە کە هەلومەرجی ئابووری ئەو ناوچەیە تا ڕادەی نائومێدی ناهەموار بوو. لەو کاتەدا دەنگۆیەک هەبوو پاشتر ڕاست دەرچوو کە پەتای برسێتی لە وڵاتی بارزاندا بڵاو بۆتەوە تاو ئاستەی خەڵک لەبەر بێدانەوێڵەیی پەنا بۆ خواردنی بەڕووە بن. وەڵامی میری ئەوە بوو داوای کرد مەلا مستەفا خۆی بەدەستەوە بدات و هەروەها فەرمانی بەهێزەکانی پۆلیسدا بە دوایدا بگەڕێن و بیگرن. ئەو وەفاداری بۆ میری ڕاگەیان، بەڵام هەر لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانی خۆی سوور بوو. کاتێک وەڵامێکی ئەو تۆی لە میریەوە چنگ نەکەوت خواستەکانی بهێنەتە دی تووڕە بوو بڕیاری ڕاپەڕینی چەکداریدا. پەلاماری مەلا مستەفا بۆ سەر بنکەکانی پۆلیس. هێرشەکانی ئەو سەرکردە کووردە بە پەلامارەکانی بۆ سەر بنکەکانی پۆلیس دەستی پێکرد و سەرکەوتوانە دەستی بەسەر بنکەکانی پۆلیس لە شاندە و خیزۆکدا گرت. ئەم سەرکەوتنانە وێڕای ئەوەی پلە و پایەی ئەوی بەهێزتر کرد، بووە هۆی ئەوەی بڕێکی زۆر چەک و تەقەمەنی پێویستیشی دەستکەوێت و ژمارەی چەکدارەکانیشی بەخێرایی زێدەتر بن. پەلێک لە پۆلیسی بزۆز نێردرایە گیانی، بەڵام شکستیان خوارد و بەزین. مەلا لە پەلاماردانی بنکەکانی پۆلیس بەردەوام بوو تا ژمارەیەکی زۆری لێگرتن. ئەو هیچ بایەخێکی بەو نامانە نەدا کە لەلایەن نووری سەعیدی سەرۆکوەزیرانەوە ئاراستەی کرابوو تیایدا داوای لێکردبوو خۆی بەدەستەوە بدا. نامەکە بەهۆی شێخ ئەحمەدەوە نێردرابوو کە تا ئەو کاتە لە سلەیمانی دەست بەسەر بوو. ستونێکی سوپای عێراق دژی هێزە ڕاپەڕیوەکان نێردرا بێ ئەوەی بتوانێت ئامانجەکەی بپێچێ. میری هەوڵیدا گفتوگۆ لەگەڵ مەلا مستەفادا بکات و ئەوەی خستە بەردەم کە مەلا یا بەرەو ئێران بڕوە یاخود بڕواتە ناوچەی پشدەری سەر بە لیوای سلێمانی و لەوێ بژی. بەڵام ئەو پێشنیازەکەی میری ڕەت کردەوە و سەر لە نوێ داوای مافەکانی کوردی کرد. اینجا مەلا مستەفا ئاگاداریەکی توندی لەلایەن باڵوێزخانەی بریتانیاوە پێگەیشت، فەرمانیان پێدا بوو هێرش و چالاکیەکانی خۆی ڕاگرێت و دەست بەجێ لەگەڵ حکوومەتی عێراقدا پێک بێن. مەلا کە تا ئەو کاتە توند بوو لەمەڕ هەوڵەکانی بەو دواییەی میری بۆ هێورکردنەوەی هێمنانەی کێشەکە ناڕازی بوو، ئەمێستا نیشانەکانی نەرمی تێدا دەرکەوتن. لە 25 دێسەمبەری 1943دا نووری سەعید گۆڕانکاری لە کابینە وەزاریەکەی خۆیدا کرد. گرنگترین گۆڕانکاریش بریتی بوو لە دانانی ماجید مستەفا کە کوردێکی ناسراو بوو وەک وەزیرێکی بێوەزارەت لێپرسراوی کاروبارەکانی کورد.
ئەم هەنگاوە کە هێمایەک بوو بۆ ئاشتەوایی هاوکات لەگەڵ فشاری بەردەوامی بریتانیەکان دوجار سەرۆکی ڕاپەڕیوەکانی هاندا هێرش و پەلامارەکانی ڕاوەستێنێ. مەلا مستەفا نەمامەڵەکردنی هەروە ئاسان بوو نە بە تەواوی شایەنی لۆمەکردن بوو. ئەو ڕۆڵە نوێ و لەوانەیە چاوەڕوان نەکراوە هێز و توانایەکی زێدەتری پێ ببەخشێ وەک لەو هێزەی کە سەرەتا جوڵانەوەکەی پێدەست پێکرد بوو. ئەم پیاوە کە پێش چەند مانگێکی کەم تەنیا وەک سوالکەرێکی بەشمەینەت بوو، ئەمێستا لە پێشەنگی جوڵانەوەیەکدایە و وەک پاڵەوانێکی گەلەکەی و بەرجەستەکار کێشەکەیان ڕاوەستاوە. خواستەکانی مەلا مستەفا. مەلا مستەفا ئەمێستا وەک کەسێکی بەرزە دەماغ ئەگوترێت کە چەند خواستێکی خستۆتە بەردەم میری. 1. دامەزراندنی هەرێمێک لە تەواوی ناوچە کوردیەکان کە لە لیواکانی کەرکووک، هەولێر و سلەیمانی بگرێتە خۆ، وێڕای قەزا کوردیەکانی لیوای مووسڵ وەک دوهۆک، ئامێدی، ئاکرێ، زاخۆ، شەنگار و شێخان، هەروەها قەزا مەزنە کوردیەکەی خانەقین لە لیوای دیالە. 2. دامەزراندنی کارمەندێکی کورد بە پلەی وەزیر لە کابینەدا بۆ ئەوەی ئەو هەرێمە کوردیە تازە دامەزراوە بەڕێوەبەرێ. 3. بریکارێکی کورد بۆ هەریەک لە وەزارەتەکان دابمەزرێ. 4. دابینکردنی ئۆتۆنۆمی کوردستان لە بوارەکانی کەلتوری، ئابووری، کشت و کاڵی بە فراوانترین شێوەکەی، جگەل لەو کاروبارانەی پەیوەندیان بە سوپا و پۆلیسەوە هەیە. 5. لابردن یاخود گواستنەوەی ئەو کارمەندانەی لە ناوچە کوردیەکاندا بە بەرتیلخۆری یان بە بەدبەکارهێنانی دەسەڵات ناسراون. 6. زمانی کوردی بکرێتە زمانێکی فەرمی. وێڕای سروشتی زێدەڕۆیی ئەم خواستانە میری ویستێکی ڕاستگۆیانەی پیشاندا تا لەگەڵ ئەو سەرکردە بارزانیەدا پێک بێت و هۆیەکانی بێزاری لە کوردستان لابەرێ. ماجد مستەفا پاش ماوەیەکی کەم لە دامەزراندنی بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ مەلا مستەفادا بەغدای بەجێهێشت و لە مێرگە سوور دیدەنی کرد. هەردوو لا لەسەرم خاڵانەی خوارەوە گەیشتنە ڕێکەوتنێک. 1. شێخ ئەحمەد و تێکڕای ئەو پیا و ژن و مناڵە بارزانیانەی لەگەڵی دەست بەسەرن و لە شاری حلەن پاشەوەی لە سولەیمانی دوور خرابوونەوە بۆ ئەوێ گواسترابوونەوە ئازاد بکرێن و ڕێگەیان بدرێت بۆ بارزان بگەڕێنەوە. 2. مەلا مستەفا بچێتە بەغدا و ژۆڕایەڵی خۆی پیشانی میری بدا. 3. کارگێڕی ناوچەی بارزان بدرێتە ئەو کارمەندانەی بە ڕازگۆیی، دەستپاکی و دادپەروەری ناسراون. 4. کردنەوەی خوێندنگا و تەخەتکردنی ڕێگاوبان و بنیاتنانی بنکەکانی پۆلیس و تێکڕای ئەو هۆیانەی بۆ چەسپاندنی هێمنی و ئاسایش و گەشە سەندن پێویستن. وەزیرە کوردەکە پاشەوەی لەگەڵ مەلا مستەفادا ڕێکەوت بە مەبەستی بینینەوەی ڕاستیەکان گەشتێکی بە ناوچە کوردیەکاندا کرد. ئەو لە نەهامەتی لابردنی کارمەندە بەدناوەکان، هەروەها ناردنی بە پەلەی خۆراک بۆ ئەو بارزانێ خێڵەکێ ماندوو بێنەوایانەی ئەمێستا لەسەر لێواری برسێتی و قات و قڕی ڕاوەستا بوون کۆڵیەوە. پاش گەڕانەوەی بۆ بەغدا راپۆرتێکی گشتی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرد. یەکێک لەو شتانەی ماجید مستەفا پێشنیاری کردبوو بریتی بوو لە دانانی ئەفسەری پەیوەندی لە نێوان میری و خێڵە کوردیەکاندا. چەندین ئەفسەری کورد لە سوپای عێراقدا دەستنیشان کران تا ئەو ڕۆڵە بجێڕن. هەڵوێستی ئەنجومەنی وەزیران لە حاز جوڵانەوەی بارزانی یەکگرتوو نەبوو. ئەگوترێت نوری سەعیدی سەرۆک وەزیران لایەنگری سیاسەتێکی نەرمڕە و ئاشتی خوازانە بووە، بەڵام ژمارەیەک لە هاوڵانی کە لە سەرکەوتنەکانی مەلا مستەفا و پێداگیری لەسەر خواستەکانی ئەسڵەمینەوە لایەنگری سیاسەتی یەکلاییکردنەوەی ئاشکرا بوون. ئەم جیاوازی و دووبەرەیە هێشتا چارەسەر نەکراو بوو کاتێک سەرۆک وەزیران لە 9 یەنایەری 1944دا عێراقی بەرەو فەلەستین بەجێهێشت.
بڕیاری ئەنجومەنی وەزیران. پاشەوەی کەمتر لە 2 هەفتە بەسەر سەردانەکەی سەرۆک وەزیراندا تێپەڕی، ئەنجومەن هەوڵێکی دیاریدا تا کێشەی بارزانی و تێکڕای ئەو گرفتانەی لەو کێشەیەوە سەرچاوەیان گرتبوو یەکلایی بکاتەوە. لە 25 یەنایەری 1944دا ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەیەکدا کە تۆفیق سوێدی جێگری سەرۆک وەزیران سەرۆکایەتی کرد گەیشتنە بڕیارێک. ئەم بڕیارە کە کاردانەوەی دید و بۆچوونی زاڵی ئەندامانی ئەنجومەن بوو لەم خاڵانەی خوارەوە پێکەهات. 1. سەر لە نوێ دامەزراندنەوەی یەکە کارگێڕیەکان لە قەزاکانی زێبار، ڕەواندز و ئامێدی، هەروەها لە ناحیەکانی مێرگەسوور، شێروان، مەزن و بارزان، دامەزراندنی کارمەندانی دەستپاک و لێهاتوو، هەروەها گەر پێویستی کرد سوود وەرگرتن لە ڕاژەی ئەفسەرانی کورد لە سوپادا وەک نوێنەرانی حکوومەت و ئەفسەرانی پەیوەندی. 2. نیاتنانی بنکەی پۆلیس لە ناوچە سنووریەکانی عێراق و گەیاندنی ڕێگە بۆ ئەو ناوچانە، هەروەها فراوانکردنی ئەو بنکانەی پۆلیس کە لە دەوروبەری ناوەندی ناحیەکانن. 3. بنیادنانی ڕێگەوبان و دامەزراندنی بنکەکانی پۆلیس لە خەلیفان، ڕایزان، ئامێدی، بلا، ئاکرێ، بارزان، مێرگەسوور، شیروان، مەزن، دیانە و کانی ڕەش. 4. دوورخستنەوەی دەست بەجێی مەلا مستەفا لە ناوچەی بارزان و ناچارکردنی بۆ نیشتەجێبوون لە ناوچەی پیران. 5. گەڕانەوەی شێخە دوورخراوەکانی بارزانی بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان و پەسەندکردنی چوونی مەلا مستەفا بۆ بەغدا تا جۆڕایەڵی خۆی ڕاگەیەنێ. لەو کاتە و بەو چەشنەی لەلایەن وەزیری ناوخۆ و وەزیرە کوردە بێوەزارەتەکەوە دیاری ئەکرێ. 6. گێڕانەوەی ئەو چەک و کەلوپە لە سەربازیانەی میری کە لەلایەن مەلا مستەفا و شوێن کەوتەکانیانەوە دەستیان بەسەردا گیراوە و کارکردنی دەست بەجێ بۆ جێبەجێکردنی ئەمەرکە. 7. ڕەزامەندی میری لەسەر بنەمای ڕاگەیاندنی لێبوردنێکی گشتی بۆ چەکدارە یاخیبووەکانی بارزانی جگە لەو ئەفسەرە سەربازی و کارمەندانەی میری کە بە یاخیبوونەکەوە پەیوەست بوون. مێژووی ڕاگەیاندنی ئەو لێبوردنەش دواتر لەلایەن میریەوە دیاری بکرێ. بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران سەرکەوتنی دەستەی دژ بە کوردی لە کابینەکەدا بەرجەستە کرد. گرنگیەکەشی لەوەدا بوو کە کاتێک پەسەندکرا نووری سەعید لەوێ نەبوو. ئەوەی وەک پێشتر ئاماژەمان پێدا پێکاتنی بۆ چارەسەری تێگڕای کێشەکە لا پەسەند بوو. جیاوک ڕەغنەی لەو بڕیارە گرتووە و بەوەی بڕیارێکی ژیرانە نییە و بەپەلە دراوە. هەروەها ژمارەیەک حاڵی هەڵێنجاوە کە بە بۆچوونی ئەو هەڵەی مەزنی ئەو بڕیارەی حکوومەت پێک دێنن. 1. بڕیاری دانانی ئەفسەرانی کوردی سوپای عێراق کە وەک ئەفسەری پەیوەندی لە ناوچە خێڵەکیە کوردیەکاندا بن هەڵەیەکی گەورە بوو کە ئاکامی نەخوازراوی لێکەوتەوە. ئەو پیاوانە بێ هیچ هەڵەیە کە لە خۆیان ڕوویدا بێ تێکەڵ بە جوڵانەوەی بارزان کران و پاشتریش لەسەر بەشداریان لە ڕاپەڕینەکەی بارزاندا لە سێدارە دران. 2. لە کاتێکدا هەوڵەکان بۆ پێکاتنەوە لەگەڵ ڕاپەڕیوەکاندا خرابوونەگەڕ بڕیاری دوورخستنەوەی دەست بەجێی مەلا مستەفا بڕیارێکی سەر ڕۆیانە و لە جێی خۆیدان نەبوو. ئەو بڕیارەی بێگومان ئەبێتە هۆی بێزاری و بەرهەڵستی خێڵەکان و بەتوندی بڕوایانی بەنیازپاکی میری لەقە کرد. 3. بڕیاری گەڕانەوەی تەواوی چەک و کەلوپەلەکانی میری کە ڕاپەڕیوەکان دەستیان بەسەردا گرتووە بەگشتی داوایەکی مەحاڵە. وێڕای ئەوەی ڕێبەرانی بارزانی تێکڕای ئەو چەکانەیان گێڕاوەتەوە کە لە هەلومەرجێکدا لەو کەسانەیان کۆ کردوتەوە کە سەر بۆ دەسەڵات دائەنەوێنن. زۆربەی ئەو چەک و کەلوپەلانەی دیکە کە کەوتونەتە دەست خەڵکی لە یاسا دەرچوو چەتە ناتوانرێت بگەڕێنرێتەوە. 4. دواکەوتنی بڕیاری بەخشینی بارزانیەکان ڕۆڵی هەبوو لە ئاڵۆزبوونی توندی پەیوەندیەکانی نێوان بارزانیەکان و حکوومەتی عێراق تا ئەو کاتەی یاسای پێویست لەو بارەیەوە لە ئەپریلی 1945دا دەرچوو. 5.
بڕیاری لێبوردنی ئەو کارمەندە کوردانەی میری و ئەو ئەفسەرانەی سوپای نەئەگرتەوە کە بەڕاپەڕینی بارزانەوە پەیوەست بوون هەڵەیەکی مەزن بوو. ئەو پیاوانە بێئومێد ڕێگەی شەڕی مان و نەمانیان هەڵبژارد وەگەوەی خۆ بەدەستەوە بدەن و هەڵبواسرێن. سەرباری ئەوەش شێخ ئەحمەد لە هەلومەرجێکی وادان نەبوو پشت لەو پیاوانە بکات و بیانداتەوە دەستمیری. هەوڵی چارەسەرکردنی کێشەی بارزانی. سەرۆک وەزیران پاشەوەی لە 7 فێبروەری 1944 گەیشتەوە بەغدا لە پێناو هێورکردنەوەی کێشەی بارزانیدا کەوتەوە هەوڵدان. ئەوەش ئەرکێکی ئاسان نەبوو. بێگومان ئەو چەندە لە خەمی هێورکردنەوەی ڕاپەڕیوە بارزانیەکان و کەمکردنەوەی ترس و دڵە ڕاوچێیاندا بوو هێندەش لە خەمی پتەوکردنی دەسەڵات و پلە و پایەی میریدا بوو. لە هەمان کاتدا وا پێچوو کە لەلایەن هەردوو لاوە بە ئاراستەی ڕێکەوتن لەسەر چەند خاڵێک چوونە پێش هەبێ. بڕێک لەو چەک و تەقەمەنیانە کە بارزانیەکان دەستیان بەسەرا گرتبوو بۆ حکوومەت گێڕدرایەوە. ڕێگەی شێخ ئەحمەد درا بگەڕێتەوە سەرماڵ و حاڵی خۆی لە بارزان. وێڕای ئەندامانی خێزانەکەی و خێزانی ئەو شوێن کەوتانەی کاتی دوورخراوەی هاوڵی بوون. سەردانی مەلا مستەفا بۆ بەغدا. لە 22 فێبروەری 1944دا زۆر بەسەر گەڕانەوەی شێخ ئەحمەددا بۆ بارزان تێنەپەڕی بوو کە مەلا مستەفا بە مەبەستی پیشاندانی گۆڕایەڵیکردنی میری سەردانی بەغدای کرد. وەسی پێشوازی لە مەلا مستەفا کرد کە ژمارەیەک لە سەرکردەی بارزانی و هەروەها فەتاح بەجی هەرچی سەرۆکی بەرچاوی عەشیرەتی مەزنی کۆچەری کوردی لەگەڵدا بوو. لە درێژەی چاوپێکەوتنەکەدا مەلا مستەفا داوای لێخۆشبوونی کرد و پێی بەخشرا و وا هاتە بەرچاو کە ئاشتی لەگەڵ میریدا بەرقەرار کردووە. سەردانەکەی مەلا مستەفا بۆ بەغدا نەیتوانی هیچ چاکبوونێکی بەردەوامی پەیوەندیەکانی نێوان میری و بارزانی بێنێتە دی. گەر لە ڕاستیدا ڕاژەیەکی فرەتری بە خراببوونی تێڕوانینی هەردوولا بۆ یەکتری نەکردبێ. هەستی چینە و ناحەزی هەردوولای بەرامبەر یەکتر قوڵ کردەوە لە جیاتی ئەوەی لای بەرێ. نەتەوە پەرستە عەرەبەکان بە تەواوی لە دووشت بێزار بوون کە بریتیە لە گەیشتنی سەرکردەی بارزانی بۆ بەغدا بە هاوڵی زۆرێک لە دەست و پەیوەندەکانی لەسەر خێڵەکان و شوێن کەوتەکانی. هەروەها لەو پێشوازیە گەرمەی لەلایەن کارمەندانی باڵای حکوومەتەوە لێیان کرا. لەوانەیە جێگەی سەرسامی نەبێ کە دەرکەوتنی ژمارەیەکی زۆری جەنگاوەری پڕچەکی کورد لەسەر شەقامەکانی بەغدا چاوەڕێ ڕووداوی شومی لێکرا. هێندێک ئەوەیان بە هەڕەشە و سوکایەتی بەدەسەڵاتی دەوڵەت لە قەڵامدا، هەروەها ئەوەهانی ڕۆژنامەکانیدا هێرشی تند بکەنە سەر بارزانیەکان. ئەوەش ڕای گشتی وروژاند و ڕۆیشتنی مەلا مستەفای لە بەغدا خێراتر کرد. بە پێی سەرچاوەیەک مەلا مستەفا ڕێگەی پێدرا بوو بۆ بارزان بگەڕێتەوە لە پێناو ئەو مەبەستە ڕاگەیەندراوەی بریتیە لە کۆکردنەوەی ئەو چەک و کەلوپەلانەی لەلایەن بارزانیەکانەوە دەستی بەسەرداگیرا بوو. لە جیاتیەوە باسی ئەوەی لێکرا کە گەشتێکی فراوانی لە ناوچە کوردیەکانی دەوروبەر بە مەبەستی پتەوکردنی شوێن پێی خۆی لە نێو پیا و ماقوڵان و سەرخێڵە کوردەکانە دەست پێکرد تا پشتگیریان بۆ کێشەکەی خۆی بەدەست بێنێ. پێشنیازەکەی سەرۆک وەزیران.
وێڕای ئەو ڕووداوە نەخوازراوانە نوری سەعید سەرۆک وەزیرانی عێراق لەسەر هەوڵەکانی خۆی بەردەوام بوو بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیە کە لە لای هەردوو لاوە جێگەی ڕەزامەندی بێ. ئەو لە مایۆی 1944دا سەردانێکی ناوچە کوردیەکانی کرد لە کاتێکدا نیشانە و کاری تند و ناهەمواری لە نێوان کورد و عەرەب بە تایبەتی لە نێو سوپادا لە پەرەسەندندا بوو. سەرۆک وەزیران لە هەوڵێکیدا بۆ جێبەجێکردنی هێندێک لە خواستەکانی کورد ڕەزامەندی خۆی بۆ پێکێنانی لیوای دهۆک پیشاندا. بەو پێیە لیوایەکی نوێ لە یەکە بەڕێوەبەرایەتیە کوردیەکانی لیوای مووسڵ کە بریتین لە قەزای دهۆک، زاخۆ، ئامێدی، ئاکرێ، شەنگار پێک بهێنرێ. ماجید مستەفای وەزیری کوردیش سەرپشک بێ لەوەی کارمەندی کورد لەو لیوان نوێیە کوردیەدا دابمەزرێنێ. نووری هەروەها لە چەند خاڵێکی دیکەدا نەرمی نواند، وەک دامەزراندنی جێگرێکی کورد بۆ بەڕێوەبەری گشتی وەزارەتی مەعاریف، چاکردنی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان لە ناوچە کوردیەکان، بەخشینی قەرزی کشتوکاڵی، سەر لە نوێ پشکنینێکی خاتردارانەی تووتنە هەڵگیراوەکان کە سەرچاوەیەکی هەمیشەیی ناکۆکی نێوان میری و تووتنەوانە کوردەکان بوو. هەرچەندە سەرۆک وەزیران لە بەدەستهێنانی پشتگیری هاوڵانی شکستی خوارد، هەروەها بێرۆکەی پێشنیازکراوی لیوای دهۆک لەلایەن وەسیەوە قبوڵ نەکرا، هەروەک چاوەڕوان نەکرا. پەرەسەندنی ئەم ڕووداوانە قەیرانیان خستە نێو کابینەی حکوومەتەوە. هەروەها نوری سەعید ناچار کرا کە لە 3 ژوونی 1944دا دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بکە. لە گوتەی چاودێرێکی بریتانیدا هاتووە گیانی دژ بە کورد سەر لە نوێ لە نێو زۆربەی ئەندامانی چینە سیاسیەکانی بەغدادا بڵاو بووەوە. ئەو گیانەی هەروە کاتەکانی دی لەسەر بەنەمای ترس لە جیاخوازی بنیاد نرابوو. لەو ڕاستیەوە کە هەر ئاسانکاریەک لە باکوور هەمان خواست یاخود گەورەتری شیعەکانی بەدوادادێ، هەروەها لەسەر خولیا و ئارەزووی کاڵ و کەرچی خۆپەرستانەی سەرکردەکانی کورد. سیاسەتی کابینەی نوێ لە حاست بەرزانیەکان. کابینەکەی حەمید پاچەچی کە پاشەوەکەی نوری سەعید هات، سیاسەتەکانی سەرۆکوەزیری دەست لە کارکێشاوەی سەبارەت بە کورد جێبەجێ نەکرد. دژایەتی کردنی ئەو سیاسەتانە بە شێوەیەکی سەرەکی لەلایەن مستەفا ئەلعومەری وەزیری ناوخۆ و هەروەها تەحسین عەلی وەزیری بەرگریەوە بوو. لە کاتێکدا پاچەچی سەرۆک وەزیران و ئەرشەد العومەری وەزیری دەرەوە سیاسەتەکانی نوری سەعیدیان پێباش بوو. لە ژوئێنی 1944دا ماوەیەکی کەم پاشەوەی کابینە نوێیەکە دەسەڵاتی گرتە دەست، تۆفیق وەهبی وەزیری ئابووری وەک نێردراوێکی نیازپاکی ڕەوانەی کوردستان کرا. ئەو ڕایگەیاند بوو کە لە نێو بارزانیەکاندا گیانێکی ناحەزی دژ بەمیری درک پێکردووە. ئەو بارزانیانەی کە بەو دوایە هێز و توانایان لە ڕێگەی ژن و ژنخوازیەوە لەگەڵ نەیارە سونەتیەکانیاندا کە ئاغاکانی زێبارە بە شێوەیەکی مەزن زێدە بووە. ئەو گیانە دژ بەمیریەی کە زوو لە ئاکارەکانی مەلا مستەفادا ئاشکرا بوو. ئەوەی لۆنگریک بە شێوەیەکی گونجاو بەڵام بوێرانە بەم شێوەیە سەرنجی خۆی دەربڕی بوو. دوای ڕۆشتنی وەزیر، مەلا مستەفا تینیدایە خۆی و بۆ دەست بە سەراگرتنی گەنجینەکانی دانەوێڵە بنکەکانی پۆلیسی تاڵان کرد. پەیوەندیەکی ناکامی لەگەڵ متەسەڕیفی مووسڵدا بەڕێوەبەر. داواشی لە بەغدا کرد کە بەڵێنەکانی نوری پاشا جێبەجێ بکەن. بەهۆی نەهامەتی باری ئابووری و نالەباری ژیانی بارزانیەکان، میری، دانەوێڵە و جلوبەرجی لە ناوچە نابوتەکاندا دابەش کرد. هەروەها هەوڵدەرا ئاشتیەکی لەق بە درێژایی زستانی 1944-1945 پایێدار بێ.
لە 10 ئەپریلی 1945دا پارلەمانی عێراق دەنگی بۆ بڕیارێکی لێبوردندا کە تێکڕای یاخیە کوردەکان تا بەرواری 22 فێبرەوەری 1944 ئەبەخشێ. جگەل لەو ئەفسەرانەی سوپا کە لە ڕاپەڕینەکەی بارزاندا بەشدار بوون. ئەم بڕیارە هێمایەک بوو کە جێگای پێشوازی و دڵنیابوونەوەی بارزانیەکان بوو تا ڕادەیەکی زۆر گومان و نیگەرانی ئەوانی لە حاست نیاز پاچی میری ڕەواندەوە. مەلا مستەفا و وەزیری ناوخۆ لە مووسڵ یەکتریان دیت باشکرا هەوڵیاندا چارەسەر بۆ تێکڕای ئەو کێشانەی هێشتا چارەسەر نەکرابوون بدۆزنەوە. گەیشتنە هیچ ڕێکەوتنێک یاخود نازانرێ، بەڵام دەرەکەوێ لەسەر خواستی بارزانی قەزای بارزان لە لیوای مووسڵ دابڕاو کرایە بەشێک لە لیوای هەولێر. لە هەمان کاتدا میری کە بە هێواشی بەڵام ڕاشکاوانەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو بەڵێنانەیەدا کە بە بارزانیەکانی درابوو خەریک بوو بە ئاراستەی فراوانکردنی بەرنامەی خزمەتگوزاری کۆمەڵایەتی دەست بەکار بێ. بەرنامەی خوێندنگا و خەستەخانە نوێیەکاندا ڕێژرا و لە ڕاستیدا کار لەسەر ژمارەیەک لەو پرۆژانە دەستی پێکرد. تێکچوونی پەیوەندیەکانی بارزانی و میری لە کاتێکدا ئەم پەرەسەندنە ئەرێ یانە وا پێچوو ببێتە زەمینە خۆشکەرێک بۆ چارەسەری ئاشتیانەی تێکڕای کێشەی بارزان، بەڵام ئەم چارەسەریە کاریگەریەکی قوڵی لە بواری کرداریەوە جێنەهێڵا. بێگومان گومانی هاوبەش بنەمایی بڕوا و متمانەی نێوان میری و مەلا مستەفای سنووردار کرد. ئەوەش لێک تێنەگەیشتنی بنەڕەتی و بەردەوامی نێوان هەردوولایی کردە کارێکی مەحاڵ. هەر هەوڵێکی میری هەرچەندە شەرعیش بێت بۆ گەڕانەوەی دەسەڵاتی خۆی یان جیاوگەکانی تەینا ڕاژەی باوروژاندنی گومانی سەرکردەی بارزانیەکان کرد. سروشتی ڕۆڵە نوێیەکەی سەرکردەی بارزانی وای لێکردبوو هەوڵی ئەوە بدا دەستکەوتەکانی خۆی پتەوتر و زیێدەتر بکە، چونکە سەرکەوتنی ڕاپەڕینەکەی گیانی ڕێبەری و بەرزە دەماخی و پاوانخوازیەکەی سەیری لا پێکهێنا بوو کە زۆر لەوە زیاتر بوو کە تەنیا خواستی ناوبانگ بێ. میری لە سەرسەختی و کە لە شەقی مەلا مستەفا سڵەمیەوە و لا کامەکانی ترسا بوو کە تا ئەها تونتر و بێبەرتر ئەهاتە بەرچاو. وا دەرەکەوت ئەو تاڵە دەزوەی کە میری و مەلا مستەفای پێکەوە گرێدا بوو لە سایەی کەڵەکەبوونی گرفتە چارەسەر نەکراوەکاندا گەیشت بێتە ڕادەی پچڕانی. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 34 هەم. بێزاری بارزانی لە داواکاریەکانی میری. ئەبێ ئەوە وەبیر بێنینەوە کە داواکاریە بەردەوامەکانی میری لە سەرکردەیی بارزانیان سەبارەت بە گێڕانەوەی ئەو چەک و کەل و پەلە سەربازیانەی دەستیان بەسەردا گیرا بوو نەگەیشتە ئاکامێکی خوازراو. میری سەر لە نوێ ئەو داوایەی کردەوە. سەرکردەی بارزانیان کە ماوەیەک پاش وەستانی شەڕ و پەلامارەکان بڕێک چەک و تەقەمەنی گەڕاندبووەوە جەختی لەوە کردەوە کە ناتوانێ باقی دیکەی چەک و تەقەمەنیەکان بگەڕێتەوە، چونکە کەوتونەتە دەستی ڕەگەزەی یاسا بەزێنەکان و ئەوانەش هەڵاتونەتە ناوچە دوورە دەست و سەختەکان. بە هەمان شێوە میری داوای خۆبەدەستەوەدانی ئەو کارمەندە بەڕێوەبەرایەتی و ئەفسەرانەی سوپایە کرد کە بەشداریان لە ڕاپەڕینەکەی بارزاندا کردبوو لە پاش وەستاندنی شەڕەکانیش هێشتا ژیانیان لە وڵاتی بارزانە گوزەران.
جیاکردنەوەی ئەمانە لە بڕیاری بەخشینەکەی ئەپریلی 1945 بەڵگەی ئەوە بوو کە میری لەمبارەیەوە تەمای هەبوو فشار بکە. سەرکردەی بارزانیان بە ئاشکرا بڕیاری دابوو ئەم خواستە پشتگوێ بخە. بێگومان هۆی باشیشی بەدەستەوە بوو تا ئەمە بکە. میری نەیتوانی بوو ئەوە بێنێتە پێشچاو کە دابی کۆنی خێڵەکی ئەوە ئەخوازێ هەرکەس داوای پەنا بکە پەنا بدرێ. سەرباری ئەوەش میری ئەو ڕاستیەی فرامۆش کردبوو کە سەرکردەی بارزانیان بە شێوەیەکی سروشتی حەز ناکات ئەو کەسایەتیانە ڕادەست بکاتەوە. ئەوانەی بێترسی لە گیانی خۆیان لە پرسی کوردەوە ئاڵا بوون. کارێکی غەدر و ناپاکی بەو شێوەیە کە نەک هەر شەرمەزاری هەتا هەتایی بۆ شێخانی بارزان ئەهێنایە ئارا، بەڵکو ئەو ڕۆڵە نوێیەشی کە هەنووکە وەک پاڵەوانێکی نەتەوەیی کوردی ئەیان بینی پوچەڵ و چروکە کردەوە. بەڕاستی جێگەی سەرسوڕمانە میری داوایەکی بەو چەشنە پێشکەش بکە، چونکە هەرگیز چاوەڕێن نەکرا پیاوانێکی بێئومێدی وەک ئەوانە چارەنووسی شومی خۆیان بزانن و ئامادە بن بێبەرگەری خۆیان بەدەستەوە بدەن. تەنانەت گەر شێخی بارزانیش خوازیار بێ داواکەی میری جێبەجێ بکە. لەم بارەشدا پێویستەکە بارزانیان ئەو لایەنگرانەی پێشویان بە زەبری چەک ملکەچ بکەن و ڕادەستی میریان بکەنەوە. هێندێک نووسەری کورد ئەم دوو داواکاریە میریان زیاتر وەک بیان و یەک لە قەڵەم داوە کە ئامانجی بێزارکردن و جاڕزکردنی بارزانی بووە بۆ ئەوەی سەر لە نوێ لە شەڕ و کێشمە کێشی چەکداریەوە تێوەیان بگەلینن. هەڵوێستی میری لە حاست مەلا مستەفا. میری بەنیگەرانیەوە ئەیڕوانیە هەڵوێستی مەلا مستەفا و پەرەگرتنی هێز و دەسەڵاتی ناوبراو کە کردبوویە کەسایەتیەکی دیار لە هەرێمەکەی خۆی و ناوچەکانی دەوروبەریدا. ئەو پێناسەیی کە دواتر بۆ چالاکیەکانی مەلا مستەفا ئەکرا، هەتا گەر زێدەڕوویەکیشی تێدا بێ، ئەوە پیشانەدا کە هێندێک بنەما بۆ ترس و دڵە ڕاوکەی میری هەبوون. بەپێی ڕۆژنامەی تایمزی لەندەنی مەلا مستەفا وەک فەرمانڕەوایەکی سربەخۆ هەڵەسوڕا. ئەو مافەی بەخۆیدا بوو دەست لە ناکۆچی نێوخۆی عەشیرەتەکان وەردات، دەستی لە کارگەڕی میری و دابەشکردنی کەلوپەلە پێویستەکان وەرەدا. ژمارەیەک چەکداری لەگەڵ خۆی خستە بوو، بەڵێن دەرە بنیاتنەرەکانی ئەتۆقاند و کاری دروستکردنی بنکەکانی پۆلیس، خوێندنگاکان و خەستەخانەکانی وەستان. لە ناوەڕاستی ساڵی 1945دا هیچ سنوورێک نەما سەرڕۆیەکانی ناوبراو ڕاگرێت و وڵاتی بارزان لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتدا بوو. هەروەها ئەو سەردانە بەردەوامانەی مەلا بەنێو عەشیرەتەکاندا ئەیکرد هۆکارێکی ڕاستەقینەی دڵە ڕاوچەی میری بوو. ئەو سەردانانە کە بە ئاشکرا و بە مەبەستی پتەوکردنی توانا و دەسەڵاتی خۆی ئەنجامیەدان، هەستی نەتەوایەتی کوردی ئەوروژاند و کاریگەریەکی مەترسیدار و مەزنی لەسەر کورد هەبوو. پێویستە ئاماژە بۆ ئەوە بکرێ لەو کاتەدا پەیوەندەکانی حکوومەت بە مەلا مستەفاوە بە چەشنی پەیوەندی دەوڵەتێک بە هاوڵاتیەکی خۆیەوە نەبوو. گومان لەو ڕاستیەدا نییە کە ئەو توانا و دەسەڵاتێکی زۆری بەهێزی چەک پەیدا کردبوو وەک سەرکردەی کورد لە قەڵەمەدرا کە دووەمین کەمینەی ڕەگەزی مەزنی وڵاتەکە بوون. ئەوەش ئەو هەستەی لا دروست کرد کە خۆی لە پلەیەکی نوێدا ببینێتەوە، هەرچەندە هیچ بنەمایەکی شەرعی یا دەستوری نەبوو کە لەلایەن میریەوە ئەو پلە و پایەیەی پێ ببەخشێ. وێڕای دڵە ڕاوچەی میری ئەوەندەش گرنگ نەبوو مەلا چەند بەهێز بوو. لە کۆتاییدا هەرها وڵاتێکی دەوڵەتی عێراق بوو، پێویست بوو زوویا درەنگ دەست بەرداری هەر دەستکەوتێکی کاتی بێ کە وەک سەرکردەیەکی یاخی چنگی خستە بوو. هۆیەکی گرنگی بایەخداری دیکەش هەیە کە بریتیە لەوەی شێخەکانی بارزان بە ئاشکرا باوەڕیان بەوە بوو ئەتوانن گرە و لەسەر پشتگیری بریتانیەکان بکەن. ئەو ڕاستیەی بێگومان هەڵوێستیانی لە حاست حکوومەتی عێراق تون کرد.
وێڕای ئەو ڕاستیەی کە بریتانیەکان و دەسەڵاتدارانی عێراق لەگەڵ مەلا مستەفا و نوێنەرەکانیدا لە پەیوەندی بەردەوامدا بوون. ناکۆچیەکان تونترە بوون و هەلومەرجەکەش بەردەوام ئاڵۆزترە بوو. بریتانیەکان بەردەوام بوون لە هاندانی ئەو سەرکردە بارزانیە تا سەر بۆ میری دانەوێنن، لە کاتێکدا ئەویش بە بەردەوامی پێی لەسەر جێبەجێکردنی خواستەکانیدا ئاگرت. دەستپێکردنەوەی هێرشەکان و بەزینی مەلا مستەفا. ستونێکی سوپای عێراق بەرەو ناوچە چیاییەکانی باکووری عێراق کەوتە جوڵە، جوڵەیەک کە مەلا مستەفا بە نیگەرانیەوە تێیەڕوانی. بریتانیەکان بە فەرمی ئەو سەرکردە کوردەیان ئاگادار کردەوە کە ترسێکی لەو جوڵەیەی سوپان نەبێت و ئەوە تەنیا بە مەبەستی ڕاهێنانی هێزەکانی عێراق لە مەیدانی جەنگی چیادا. لەو دەمەدا ڕووداوێکی نەخوازرا و قەوما کە بووە هۆکاری دەستپێکردنەوەی پێکدادانەکان. هەوڵێکی هێزەکانی پۆلیس لە مێرگە سوور بۆ چەککردنی ئالۆبەگ، خاڵی دایکی ڕێبەرانی بارزانی و یەک لە سەرخێڵەکانی عەشیرەتی شێروان بووە هۆی کوژرانی ئالۆبەگ و یەک لە پیاوەکانی لەگەڵ 4 پۆلیسدا. کاتێک شێخ ئەحمەدەم ڕووداوەی بیستە گوترێت بڕیاری ڕووبەڕووبوونەوەی چەکداریدا. نامەیەکی ئاراستەی مەلا مستەفای برای کرد کە لەو دەمەدا سەرقاڵی گەشتێکی بوو بەنێو خێڵەکانی بادیناندا. تێیدا بە درێژی هەواڵی ڕووداوەکەی مێرگە سووری پێڕاگەیان. مەلا مستەفا داوای لە ئینگلیزەکان کرد کە ڕۆڵێکی باش ببینن لە وەستاندنی ئەو شەڕ و پێکدادانەی کە لە زۆربەی ناوچەکاندا هەڵگیرسا بوو. 3 ستونی سوپا لە نزیک بارزان کۆکرانەوە، لە کاتێکدا ستونێکی پۆلیسیش لە ئامێدیەوە کشا. هەروەها تورکان بەپەلە سنوورەکانیان داخست. وێڕای ئاستەنگ هەر 3 ستونەکە لە هەڵمەتی سەربازی خۆیان دژی یاخی بووان بەردەوام بوون بە بەکارهێنانی جەنگاوەرە خێڵەکیەکان لەلایەن وەزیری ناوخۆوە سەلماندی کە سوودێکی تایبەتیان هەیە. ئەوە وای لە میری کرد هاوشێوەی ئەو جەنگاوەرە چیاییانە دژی مەلا مستەفا بەکار بهێنێ کە ئەو شەڕی میریان پێیەکا. سەرباریەوەش هاندانی کورد دژی کورد میری کارێکی کرد کە یەکخستنی زۆرینەی کوردەکان لەلایەن سەرکردەی ڕاپەڕیوەکانەوە بۆ ڕاژەی کێشەکەی مەحاڵ بێ. ئەوەش گورزێکی وای لێوەشان کە لە هەر شکستێکی سەربازی فرەتاڵتر بێ. بەشێکی زۆر لە جەنگاوەرە خێڵەکیەکان دژی مەلا مستەفا چوونە سەنگەرەوە. شایەنی باسە بە تایبەتی ئەو خێڵە هاوسێیانەی تا مەزرۆی ئەو دەرفەتە بوون تا تۆڵەی ڕابردوویان بسێنن و ئامادە بوون لە پێناو کارێکی وادا بەرتیلیش بدەن. لە ناوەڕاستی سێپتەمبەری 1945دا مەلا مستەفا گورزێکی کەمەرشکێنی بەرکەوت کاتێک مەحموود ئاغای زێباری بایدایەوە. مانگێک دواتر لە گشت لایەکەوە گەمارۆدرا. هەر بۆیە خۆی ئامادە کرد تا لەگەڵ ژمارەیەکی زۆر لە چەکدارەکانی لە خاڵی سنووری کێلەشینەوە بخزێنە نێو ئێرانەوە. ڕۆڵی حیزبی هیوا لە ڕاپەڕینەکەی مەلا مستەفادا. وا دەرەکەوێ حیزبی هیوا کە یەکەم جار ساڵی 1935 دامەزرێنرا سەر لە نوێ بوژا بێتەوە و تا پێش ڕاپەڕینەکەی 1945 مەلا مستەفا لە چالاکی و پشتگیری خۆی بەردەوام بوو بێ. باس لە وەشەکرێکە هیوا کۆبوونەوەی خۆی لە بارزان ئەنجامداوە و تێیدا ڕێبەرەکانی هەڵبژاردووە، ئەندامانی ناونووس کردووە، دەنگی بە پەیڕە و ئەساسنامەی خۆی داوە، ناوی هیواشی بە فەرمی ڕاگەیاندووە. بارزان بە شێوەیەکی کاتی ببێتە بنکەی سەرکردایەتی. لەم کۆبوونەوەیەدا 2 بڕیاری گرنگدرا. یەکەم ئەوە بوو حیزب ئۆتۆنۆمی بۆ کوردستان ڕابگەیەنێ. دووەمیش حیزب بەخۆبەستنەوە بە هیچ یەک لە هێزە بیانیەکان باری شانی خۆی گران نەکات. کۆمیتەی ئازادی دامەزرێنرا. هەروەها ئەم بەرنامەیەی خوارەوەی بۆ خۆی پەسەند کرد.
1. کار بۆ یەکخستنی خێڵەکان بکەن. لە قۆناغی یەکەمی ئەم ئەرکەدا هەوڵی یەکخستنی ئەو خێڵانە بدرێ کە لە بارزانەوە نزیکن. بەرنامەی یەکخستنی خێڵەکان بە گەرمی کاری بۆ بکرێ تا تێگڕای خێڵەکانی کورد ئەبنە 1. 2. بە ڕێگەی ڕامیاری کوردستان ڕزگار بکرێ. 3. لەگەڵ تێگڕای پارتە ئازادی خوازەکاندا پەیوەندی ببەسترێ. 4. پەیوەندی بە نوێنەرانی دیپلۆماسی حکوومەتەکانی دیکەوە بکرێ بە لەبەرچاوگرتنی پاراستنی هێنەری پشتگیریەکانیان. 5. لە ڕێگەی بڵاوکراوەکانەوە پرۆپاگەندەیەکی بەرفراوان دەست پێ بکرێ. 6. دژایەتی سیاسەتی کۆلۆنیالیستی لە عێراقدا بکرێ. 7. سوپایەکی کوردی دابمەزرێنرێ. ئامانجێکی گرنگی هیوا جەختکردنەوە بوو لەسەر پەیوەندی گرتن لەگەڵ پارتە کوردیەکانی دیکەدا، هەروەها لەگەڵ ڕێکخراوە سیاسی غەیرە کوردیەکاندا. هیوا دەستی کرد بە جێبەجێکردنی ئەم بەرنامەیە. لە چەند سەرچاوەیەکەوە ئەزانین کە ماجید مستەفا وەزیری بێوەزارەتی کورد لەگەڵ ئەندامەکانی هیوادا پەیوەندی هەبووە. هەروەها وا دەرەکەوێ کە پەیوەندیشی لەگەڵ مەلا مستەفادا هەبوو بێ. چالاکی بەرفراوانی ئەندامەکانی هیوا بە تەواوی ڕۆڵی هیوای لە ڕاپەڕینەکەی مەلا مستەفادا دەرخست. ئەگوترێ ئەفسەرەکانی سوپا کە ماجید مستەفا وەک ئەفسەری پەیوەندی لە نێوان میری و خێڵەکاندا دایمەزراندبوون، ئەندامانی هیوایان تەرخان کردبوو کە فەرمانەکانی حیزب جێبەجێ بکەن. هەریەک لەوانە وا دەرەکەوێ کە تۆمەتبار کرابوون بە پتەوکردنی گیانی نەتەوایەتی لەو ناوچانەی ئەوانەی لێدانرابوون و لەژێر دەسەڵاتیاندا بوو. ئەو کەسایەتیانە بە شێوەیەکی بەرفراوان بە نێو خێڵەکانی ئاکرێ، شێخان، بادینان، برادۆست، باڵک و ناوچەکانی دیکە وەک هەوڵێک بۆ یەکخستنی خێڵە کوردیەکان. بە پێی بەرنامەکەی هیوا وا پێچوو هێزێکی جەنگاوەری کاریگەری کورد ڕێک خرابێ. لە کاتێکدا لە هاوینی 1945دا سەر لە نوێ شەڕ هەڵگیرسایەوە. مەلا مستەفا توانی نزیکەی 5,000 جەنگاوەری خێڵەکی بخاتە مەیدانەوە. ئەمانە بە گشتی سەر بە کۆنفەدراسیۆنی خێڵەکانی بارزانیەکان بوون کە لە مزۆری ژێری، بێرۆژی، شێروانی، دۆڵەمەڕی و خێڵی برادۆستی پێگەهاتن. لەوە چوو پەیوەندی نزیک لەگەڵ ڕێکخراوە کوردیەکانی ئێراندا بەسترا بێ، هەروەها لەگەڵ خۆی بوون لە سووریا. بە هەمان شێوە هیوا لەگەڵ کوردە عێراقیە کۆمۆنیستەکاندا پەیوەندی هەبوو، لەلایەنگری و پشتگیریان بەهرەمەند بوو. هەروەها لەگەڵ چەندین نوێنەری بیانی لە بەغدا. ئەندامانی هیوا پەیوەندی بەردەوامیان بە باڵوێزخانەی بریتانی لە بەغدا و بە شێوەیەکی تایبەتیش لەگەڵ چەندین کەس لە ئەفسەرانی ڕامیاری بریتانی لە کوردستانی عێراق هەبوو. هەروەها زانرێ کە زیاتر لە جارێک پەیوەندیان بە نوێنەرانی دیپلۆماسی ئەمریکیەوە کردووە. لە 20 ئوتی 1945دا لە کاتی دووار ڕاپەڕینەکەی مەلا مستەفادا سەرکردە بارزانیەکانی هیوا نامەیەکی ئاراستەی نوێنەرانی بریتانیەکان، ئامریکاییەکان، شوورەوی، فەرەنسیەکان و هەروەها چینیەکان لە بەغدا، هەروەها بۆ حەمید پاچەچی سەرۆکوەزیرانی عێراق کرد. تێیدا شکایەتی سەبارەت بەو کار و هەنگاوە سەرکوتکارانە کرابوو کە حکوومەتی عێراق دژی کورد ئەنجامی داون، هەروەها ئاماژەشی بە پەیمانی ئاتلانتیک دابوو. حیزبی هیوا پاش بەزینی مەلا مستەفا و هەڵاتنی بۆ ئێران هەڵوەشایەوە. شکستی جوڵانەوەی بارزانی لە نێو کورداندا پەژارە و یەکتر تاوانبارکردنێکی قوڵی لێکەوتەوە. ماجید مستەفا وەزیرە کوردەکە کرایە نیشانەی پەلامارێکی تند بۆ ئەو ڕۆڵەی وەک نێوەندێک لە دانوستاندی نێوان ڕێبەرانی بارزانی و حکوومەتی عێراقدا بینی بێتی. فرە نیشانەی پرسیار خرایە سەر ڕازگۆیی و نیازپاکی و هاندەرەکانی لە ئەنجامدانی کارە ئاشتاواییەکەیدا. ئەو بەوە تاوانبارەکرا کە خیانەتی لە کێشەی کورد کردووە، بەوەی کاتی تەواوی بۆ میری دەستەبەر کردووە تا تواناکانی خۆی کۆ بکاتەوە و ئامادە باشیە سەربازیەکانی تەواو بکە.
ئەگوترا کە گوایە خۆنیشاندانی ماجید مستەفا وەک هاوسۆزێکی بارزانیەکان تەنیا کارێکی ڕیاکارانە بووە و ئامانجی ڕاستەقینەشی تەنیا بەهێزکردنی باڵادەستی بریتانیا و دەسەڵاتدارانی عێراق بووە. ماجید مستەفا نمونەیەک بوو زۆر بە وریایی زەمینەی کەسێکی ئاشتیکاری بۆ خۆی خۆش کرد بەوەی بەخۆ لە پێشی متمانەی خوێندکار و ڕۆشنبیرانی کوردی بەتایبەت ئەندامانی حیزبی هیوا بەدەستهێنا بوو. ئەگوترێ کە مەبەستی ماجید مستەفا لە خۆنزیکردنەوە لە هیواوە بوو کە گومانی وەفادار نەبوون بە کێشەی کورد لەسەر خۆی لابەرێ. هەروەها ئەبێت ئاماژە بەوە بکرێ کە چالاکیەکانی ماجید مستەفا دووبەرەکیەکی ئاشکرای لە حیزبدا پێکێنا لە نێوان ئەوانەی بڕوایان بە دڵسۆزی ئەو بۆ کورد هەبوو لەگەڵ ئەوانەی گومانیان لە ڕاستگۆیی ئەو هەبوو. بێگومان ئەرکەکەی ماجید مستەفا وەک ئاشتکەرەوەیەک گران و سەخت بوو. پێویستە ئاماژە بەوە بکرێ کە ئەو ڕەخنانەی لە ماجید مستەفا گیراون هیچ بەڵگەیەکی قانیعکەرانەی تێدا نییە ئەو تۆمەتانە بسەلمێنێ کە خراونەتە پاڵی. پارتی شۆڕش و ڕزگاری کورد پاش شکستی جوڵانەوەی بارزانی ڕێکخستنی حیزبی هیوا بە شێوەیەکی قەرەبوو نەکراوە زیانی پێکەوت. هەروەها زۆربەی ئەندامەکانی بێ پلانێکی دیاری کراو بەسەر دەستە و تاقمی بچووکدا دابەش بوون. هەرچەندە زۆری نەبرد ژمارەیەک لە ئەندامە چەپەکانی هیوا لەگەڵ هێندێک خەڵکانی دیکەی چەپدا پارتێکی کۆمۆنیستی کوردیان بە ناوی شۆڕش پێکێنا. لە سۆنگەی نەبوونی پارتێکی نەتەوەیی کاریگەری کوردیدا شۆڕش لەوەدا سەرکەوتوو بوو کە ببێتە سەنگەرێکی پتەوی نەتەوایەتی کورد. بەگشتی شۆڕش بەرپرسیار بوو لە دامەزراندنی حیزبی ڕزگاری کورد کە ڕێکخراوێکی مەزنتری نیشتیمانی یاخود بەرەیەکی چەپی جەماوەری بوو. جگەل لە شۆڕش هیچ یەک لەو دەستە و تاقمە جیاوازانەی کە پێکەوە شۆڕشیان دامەزراند ناسنامەی ڕامیاری خۆیان نەپاراستە بوو. شۆڕش هەر لە جەختکردنەوە لە پاراستنی ڕێکخستنی جیای نیاوخۆی خۆی بەردەوام بوو لە سەروبەندی دامەزراندنی حیزبی ڕزگاری کووردا. شۆڕش داوانامەیەکی سەرنج ڕاکێشی ئاراستەی گەلی کورد کردبوو تێیدا هانی دابوون لە دەوری ئەو حیزبە نوێیە کۆبنەوە و پشتگیری تەواوی خۆیانی پێشکەش بکەن. بەیاننامەی حیزبی ڕزگاری کورد. حیزبی ڕزگاری کورد بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە مەبەست و ئامانجەکانی خۆی تێدا ئاشکرا کرد. یەکەم، بەرزترین ئامانجمان یەکخستنەوە و ڕزگارکردنی کوردستانی گەورەیە. لەبەرەوەی حیزبەکەمان لە کوردستانی عێراقدایە خەبا دەکەین لە پێناو پاراستنی عێراق لە هاتنە ناوەوەی ئیمپریالیزم و حکوومەتە کۆنەپەرستەکان، ئەوانەی تا ئێستاش گەورەترین لەمپەر لە بەردەم دیاریکردنی چارەنووسی نەتەوەییمان پێکەهێنن. دووەم، خەبات لە پێناو بەدیهێنانی سربەخۆیی بەڕێوەبەرایەتی بۆ کوردستانی عێراق هەنگاوێکی گرنگە بەرەو بەدیهێنانی دیاریکردنی چارەنووسی کوردان. سێیەم، خەبات لە پێناو کۆتایی هێنان بە هەموو ئەو جۆرە ئازار و جیاوازیانەی کە کورد و کەمینەکانی دیکە بەدەستیەوە ئەناڵێن. چوارەم، خەبات لە پێناو بەستن و بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ تێکڕای پارتە کوردیەکان و ناوەندەکانی دەرەوەی عێراق بە مەبەستی یەکخستنی هەموو تواناکان لە پێناو بەدیهێنانی بەرزترین ئامانج، مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەیی و ڕزگاری سەرتاسەری. پێنجەم، خەبات لە پێناو چاکسازی سەرتاسەری تەواوی کێشە ڕامیاری، کۆمەڵایەتی، ئابووری و کەلتوریەکان لە ڕێگەی دەستەبەرکردنی مافە دیموکراتیەکان و بەرزکردنەوەی ئاستی کشتوکاڵی و پیشەسازی، بڵاوکردنەوەی فێرکردن، هەروەها بوژاندنەوەی مێژوو فەرهەنگی کورد. شەشەم،
بەکارهێنانی زمانی کوردی بە شێوەیەکی گشتی لە خوێندنگاکان و دەستگا حکومیەکان لە تێکڕای ناوچە کوردیەکاندا. حوتەم تێکۆشان لە پێناو ڕوونکردنەوەی کێشەی کورد بۆ گشتگەلان بەتایبەت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەشتەم تێکۆشان لە پێناو بەستنی پەیوەندی لەگەڵ پارتی و ڕێکخراوە دیموکرات خوازەکان و هاوکاریکردن لەگەڵیاندا. نۆیەم هەوڵدان لە پێناو بەستنی پەیوەندی لەگەڵ وڵاتە دیموکراتەکان بە ئامانجی دژایەتیکردنی ئیمپەریەلیزم و کۆنەپەرستی، هەروەها بەکرێ گیراوەکانیان ئەوانەی هەوڵی زیندووکردنەوەی پەیمان نامەی سەعدابا دەدەن، هەروەها بۆ لێدانی تەواوی بلۆکە ئیمپریەلیستی و کۆنەپەرستیەکان کە ڕێگرە لە بەردەم ئازادی بەگشتی و ئازادی کوردان بەتایبەتی. حیزبی ڕزگاری کورد بە شێوەیەکی خێرا پەرەیسەند و زۆری نەخایەند بووە هێزێکی ڕامیاری کە بایەخی خۆی هەبوو، بەتایبەت لە نێو ڕووناکبیران و لاوانی کورددا. هەرچەندە ئەم حیزبە بەرەییە نیشتیمانیە لە چەندین لاوە بەتوندی دژایەتی ئەکرا، ئەگوترێ کە بریتانیەکان و حکوومەتی عێراق بە دەرکەوتنی ئەم حیزبە دڵە ڕاوچەیەکی گەورەیان پێکەوت. وا دەرەکەبێ بریتانیەکان ئەوەندە بێزار بوو بن بە چەشنێک بیریان لەوە کردبێتەوە کە هانی ڕێبەرە ئاینی و شێخەکانی کورد بدەن کە فەتوایەک بدەن تێیدا پەیوەندی گرتن بەو حیزبە نوێیەوە قەدەغە بکەن. کۆمۆنیستە کوردەکان و حیزبی ڕزگاری کورد. بەشداری کۆمۆنیستە کوردەکان لە حیزبی ڕزگاری کورد و لایەنگری ئاشکرایان لە دیاریکردنی چارەنووسی نەتەوەیی کورد ڕەخنەیەکی توندی لەلایەن حیزبی شیوعی عێراقی لێکەوتەوە. خۆ هەڵواسینی کۆمۆنیستە کوردەکان بە حیزبی ڕزگاریەوە وەک کارێکی تێکدەرانەی زیان بەخش بۆ کێشەی جەماوەری عێراق کە کورد بەشێکە لەوان ڕاگەیەندرا. ئەم پەلامارە بووە هۆی شەڕەدەنووکێکی تند لە نێوان کۆمۆنیستە کوردەکان و ئەو کۆمۆنستانەی دیکەی لە بەغدا بوون. لە کۆتایی نیوەی دووەمی ساڵی 1946دا کۆمۆنیستە کوردەکان حیزبی ڕزگاری کوردیان جێهێشت، هەرچەندە لە هاوکاریکردنی تاقمی ڕزگاری بەردەوام بوون کە ئەمێستا ناوی خۆی بۆ پارتی دیموکراتی کورد یان پێدالکاف گۆڕی بوو، بەڵام هەر لەسەر کارکردن وەک بەرەیەکی نیشتیمانی بەردەوام بوون. هەرچۆنێک بێ کشانەوەی کۆمۆنیستە کوردەکان لە حیزبی ڕزگاری بەهۆی کاریگەری کۆمۆنیستەکانی بەغداوە دیار نییە. لاکوێر جەخت لەوە ئەکا کە کۆمۆنیستە کوردەکان لە ئاکامی فشاری تاقمە کۆمۆنیستەکانی بەغدا حیزبی ڕزگاری کوردیان بەجێ نەهێشتووە، بەڵکو زیاتر بۆ ئەوە بووە کە ئامرازێکی کاریگەر بن لە دوورەوە و تاقمە غەیرە کۆمۆنیستەکان ئاراستە بکەن، هەروەها بۆ ئەوەی لەبەر چاوی دەسەڵات ئەو تاقمە بەسەلامەتتر بهێنێتە پێش چاو. ئەو فێڵەی تا ڕادەیەک سەرکەوتوو بوو. ئەو ئاماژەی بەوەدا کە پێدالکاف لەو هەڵمەتەی کە لە ساڵی 1948 حکوومەتی عێراق دش بە کۆمۆنیستەکان ئەنجامیدا بەسەختی لێدرا. بەشی 15 کۆمارە کوردیەکەی مەهاباد. داگیرکردنی ئێران لەلایەن بریتانیا و شوورێویەوە لە سێپتەمبەری 1940دا بووە هۆی هەرەسهێنانی دەسەڵاتی ئێرانی لە تەواوی ناوچە خێڵەکیەکاندا. یەکێک لە بەرچاوترین ئاکامەکانی ئەو هەرەسهێنانە لە ناوچە کوردیەکاندا ئەوە بوو کە کوردان دەستیان گرت بەسەر بڕێکی زۆر لەو چەک و تەقەمەنیانەی هێزەکانی ئێران
کە لە بەرامبەر پێشڕەوی ڕووسەکاندا هەڵاتبوون و بەجێیان هێشت بوو. پێویست بە گوتن ناکە ئەم پەرەسەندنەی ڕووداوەکان هاوسەنگی هێزەکانی لە نێوان دەوڵەت و خێڵەکاندا بە تەواوی هەڵگێڕایەوە. ئەوەی دوایی ئەرکی دەوڵەتی لەسەر لە نوێ گێڕانەوەی دەسەڵاتی خۆی بۆ ئەو بەشەی دەسەڵات سەختتر کرد. ئەو ڕاستیەی کوردانی ئێران کە هەستیان بە ناڕەزایەتیەکی قوڵ دژی حکوومەتی شا کرد، لە ناکاو خۆیان پڕچەک و لە هەلومەرجێکی تەواو ئازاد و بێ بربەزدا دیتەوە. ئەوەش بارودۆخێکی ئاڵۆز و ئەگەری مەترسیداری بەدواوە بوو. سیاسەتی ڕەزاشا لە هەمبەر خێڵەکان. بۆ ئەوەی سروشت و سەرچاوەی نەهامەتی و بێزاریەکانی کورد دژی ئێران تێبگەین، لەوانەیە پێویست بەوە بکە ئاو ڕێک لە سیاسەتی ڕەزاشا لە هەمبەر خێڵەکان بدەینەوە. بەگشتی بۆ ماوەی 2 دەیە کوردان ناچار کران مل بۆ فەرمانڕەوایەتی تند و تیژی ڕەزاشا و هەڵسو کەوتی کارمەندە گەندەڵەکانی دانەوێنن بێ ئەوەی ئومێدێکیان بە چارەسەریەکی ئەو بارە ناهەموارەیان هەبێ کە لە سایەیدا ئەناڵێنن. هەوڵە سەرکەوتوەکانی ڕەزاشا دژی ژمارەیەک لە خێڵە یاخیەکان وەک هێمایەک ڕاژەی بە دەرخستنی باڵادەستی توانای ئەو لە ئێراندا کرد، چونکە ئەو بە ئەزمون ئەیزانی کە وەفاداری تەسکی خێڵایەتی، توانای جەنگاوەریان، هەروەها ڕێکخستنی کۆمەڵایەتی، ئابووری و ڕامیاریان ڕێگرێکی سەختە لە بەردەم بەدیهێنانی خولیایەکدا کە دامەزراندنی دەوڵەتێکی هاوچەرخی نەتەوەییە. ئەو خێڵەکانی وەک ڕەگەزێکی یاساشکێنی و ناجێگیری، وەک قامچیەک بۆ گیانی خەڵکە نیشتەنیەکان، هەروەها وەک دڕچێک لە گەرووی حکوومەتدا ئەبینی. هەر بۆیە بڕیاریدا کە دەسەڵاتی خێڵەکان بە یەکجاری تێک بشکێنێت و وزەی بزێویان بە ئاراستەیەکی هێمنانەدا بەرێت. سیاسەتی ڕەزاشا لە هەمبەر خێڵەکان پەلامارێک بوو بۆ سەرجەم بنەماکانی ژیانی خێڵایەتی. هەر بۆیە ئەو سوور بوو لەسەر تێکشکاندنی ڕێکخستنی خێڵەکان، ڕێگرتن لە کۆچوباریان، هەوڵدان بە گۆڕینی پیاوە خێڵەکیەکان بە وەرزێر و کشتکار. ئەو سیاسەتەش بە شێوەیەکی سروشتی هێرشێکی گشتی بۆ سەر تەواوی بوارەکانی ژیانی خێڵایەتی لێکەوتەوە. ڕەزاشا لە سەرکوتکردن و تێکدانی دەستگا خۆجیەکاندا تا بڵێ زبردەست و تند و تیژ بوو، تەنانەت پۆشاک و بەرگی خۆجێییشی لە دەست دەرنەچوو. گەلێک تند و تیژی ناڕەوا دەرحەق بە ڕەعیەتی کورد و لە ڕاستیدا دەرحەق بە تێکڕای پێکهاتەی دابوو ئاکاری ژیانیان ئەنجام درا. ئەو بێگرنگیدان و لە بەرچاوگرتنی ئەو مەسەلەیە بڕیاریدا سیاسەتەکانی خۆی بسەپێنێت و گوێ بە ئاکامەکانیشی نەدا. هەموو بەرگریەک بە شێوەیەکی دڕندانە سەرکوت کرا. سەرخێڵەکان تیرەباران کران، دەرمان خوارد کران یان دوور خرانەوە. تەنانەت تەواوی خێڵەکان تێکشکێنران و لە شوێنەکانی خۆیان هەڵکەندران. سیستەمێکی سەربازی تند و تۆڵ و پێکەوە گرێدرا و بە ڕێگەی نوێی تازە بنیادنرا و دامەزرێنرا. ڕەگەزە یاخیەکان هێدی خرانە ژێر چەپۆک. هەرچەندە سیاسەتە تند و تیژ بەڵام کاریگەرەکەی ڕەزاشا تەنیا لەو کاتەدا سەرکەوتوو بوو کە خۆی فەرمان ڕەوایەتیە کرد. ڕاستی ئەوەی ئەم سیاسەتە بۆ هۆی خوێن ڕێژی و نەهامەتیەکی مەزن کەمتر لە ئامانجی سیاسەتەکەوە سەرچاوەیە گرت وەک لەو شێوازە دڕندایەتی و سەرڕۆییەی کە لە کاتی جێبەجێکردندا پیادا کرا. شێوازێکی گونجا و مامەڵەیەکی مرۆڤایەتیانە لە جێبەجێکردندا گونجا ئاکام گەلێکی باشتر و چەسپاوتری لێ بکەوتایەتەوە. بەڵام دیدێک بەرنامەیەکی هۆشیارانە، هەروەها ئامراز و پێویستیەکی گونجا و مرۆڤ دۆستانە کە بۆ سەرکەوتنی خولیایەکی فراوانی بەو چەشنە پێویست بوو،
لەو پەڕی کەم و کورتیدا بوو. هەر بۆیە جێگەی سەرسامی نییە کە پرۆسەکە شکستی خوارد و ئاکامی کارەسات هێنەری بۆ خێڵەکان و هەروەها بۆ تەواوی وڵات لێکەوتەوە. بە گوتەی یەک لە شارەزایانی کاروباری ئێران سیاسەتی ڕەزاشا لە هەمبەر خێڵەکان نەفامانە داڕێژرا بوو، بە خراپیش جێبەجێ کرا. ئاکامەکەیشی زیانێکی بێشوماری بە سامانی مەڕووماڵات گەیان، خێڵەکانی داڕووتاند و ژمارەی ئەندامەکانی کەم کردەوە. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 35 هەم. کاریگەری داگیرکاری هاوپەیمانان بەسەر ئێرانەوە. هەڵوەشاندنەوەی کتوپڕ و ئەو گۆڕانە قوڵەی کە دوای داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە لە ساڵانی جەنگی دووەمی جیهانیەوە هاتەکایەوە لەم پەرێکی مەزنی خستە بەردەم سیاسەتی ڕەزاشا لە هەمبەر خێڵەکان، پێداگرتن لەسەر دەسەڵاتێکی ناوەندگەرای بەهێز کە مەرجێکی پێویستی پاڵپشتیکردنی ئەو جۆرە سیاسەتە بوو، دوای ڕووخاندنی ڕژێمی ڕەزاشا و هەڵوەشانەوەی دابوو دەستگاکانی حکوومەت لە ناوچە خێڵەکیەکان باشکرا کارێکی ئەستەم بوو. سەرباری ئەوەش تەنانەت گەر دەسەڵاتدارانی ئێرانیش لە هەلومەرجێکی وادا بوونایە کە مەبەستیان بووایە هەمان ڕێچکەی شای پێش و بگرێتە بەر، ئازاد نەبوون کارێکی ئەو تۆ بکەن. بێگومان ئینگلتەرا و یەکێتی شوورەوی هانی بزاوتێکی بەو چەشنەی ئێرانیەکانیان نەئەدا کە خێڵەکان بوروژێنێ. هێمنی و ئارامی مەسەلەیەکی بنەڕەتی بوون بۆ پێداگری لەسەر بەردەوامبوونی گواستنەوەی پێویستیە جەنگیەکان بۆ یەکێتی شوورەوی. هەردوو هێزە داگیرکارەکە بڕیاری ئەوەیان دابوو کە هەموو شتێک بخەنە پێناو سەرکەوتنی یەک جارێکی جەنگەوە. سێ هەرێمەکەی کوردستانی ئێران. یەکێک لە ئاکامە بەرچاوەکانی داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانەکانەوە بۆ سێ بەشی جیاواز، ناوچەی شوورەوی، ناوچەی بریتانی، هەروەها هەرێمێک کە بەدەست کوردانەوە بوو کەوتبووە نێوان هەردوو ناوچەی دەوڵەتانی هاوپەیمان. ناوچەی شوورەوی بەرەو باشوور تا دەوروبەری ڕەزاییە درێژە بووەوە. ناوچەی بریتانیش هەتا ڕێگەی خانەقین کەرماشان درێژە بووەوە. ئەوەی لە نێوان ئەو دوو ناوچەیەدا بوو پاش هەڵاتنی هێزە ئێرانیەکان و هەڵوەشاندنەوەی کارگێڕی مەدەنی لە دەست کورداندا مابووەوە. لە هەر سێ ناوچەدا کوردان خولیایەکی ئاشکرایان پیشاندا تا لەو پەیوەندیە لاوازەی بە ئێرانەوە ئەیان بەستێتەوە دا ببڕێن، یاخود بەلای کەمەوە ئاستێکی دیاری کراوی خودمختاریان هەبێ. هەر بۆیە زوو بە زوو پاشەوەی شوورەویەکان گەیشتنە باکووری ڕۆژاوای ئێران، کوردان بۆ گفتوگۆ لەگەڵیاندا هیچ کاتیان بەفیڕۆن نەدا. بەڵام شوورەویەکان وا دەرەکەوێت لەو کاتەدا پێیان لەسەر هەڵوێستی خۆپارێزی و دەست وەرنەدان لە کاروبارەکانی خۆجێی ئێراندا گرت بێ. هەر بۆیە ئاماژە بەوە ئەکرێ کە هانی گفتوگۆیەکی وا زوویان لەگەڵ کووردا نەدابێت. بە جۆرەی دەسەڵاتدارێکی فرە ئاگاداری بریتانی لە باکوور، کوردان چاویان لە ڕووسەکان بڕی. وەختایەکی ڕووسەکان لە 1941دا چوونە ئێرانەوە، هیوایەکی زۆریان بەوە هەبوو کە لەوانەیە ڕووسەکان هاوکاری جوڵانەوەی سەر بە خۆخوازی کورد بکەن. بەڵام ئاکاری فرە دروستی ڕووسەکان بە خێرایی کوردانی تێگەیاند کە هەر هیوایەکی بەو چەشنە بێهودەیە. نەبوونی دەسەڵاتێکی ئێرانی چالاک لە ناوچە کوردیەکان داهانی شوورەویدا
ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ خێڵەکانی جەلالی، شکاک، هەرکی و ئەو خێڵە کوردیانەی دیکە بکەن کە لە ناوچەکەیاندا نیشتەجێن. ئەوان ئارکێکی گرانیان نەخست بۆ سەرشانی خێڵە کوردەکان، یاخود بە چەشنێکی نەگونجا و دەستیان لە کاروباری نێوخۆییان وەرنەئەدا. چاودێرێکی ئامریکایی کە لە ڕووداوەکان نزیک بوو ئەڵێ سەرۆکی ئەو خێڵانە لەلایەن شوورەویەکانەوە ڕێگەیان پێدرا بوو کاروباری خێڵەکانیان بەڕێوەبەرن. شوورەویەکان تەنیا پاراستنی هێمنی و ئاسایش و دابینکردنی دانەوێڵەیان بۆ سوپای سوور لێکردبوون. باس لەوە شەکرێ کە سەرخێڵە کوردەکانی ئێران پەیوەندیان بە باڵوێزخانەی بریتانیاوە لە بەغدا کردووە و داوایان لێکردوون چاویان لەو کوردانەوە بێ کە لە ناوچەی بریتانیادان. هەنگاوێکی بەو چەشنە کە پێشتر لەلایەن سەرۆکە کوردەکانی کوردستانی ئێرانەوە نراوە. هەڵوێستی ڕەتکەرانەوەی بریتانیا و لە بەرچاو نەگرتنی داواکەیان بە ڕاشکاوی سەرۆکە کوردەکانی هێنایە سەرە و باوەڕێی کە هەوڵەکەیان بێبەر بووە، هەر بۆیە باس لە هەوڵی زیاتری دیکە نەکراوە. پەرەسەندنی ڕامیاری لە هەرێمە کوردیەکە. هەر لەو هەرێمەی ناوەڕاستدا کە بەدەست کوردانەوە بوو بۆ یەکەم جار وروژاندن و هەروەها پێگەیشتنی چالاکی ڕامیاری کوردی هاتە ئاراوە. لێرەدا دوور لە هەموو داگیرکاریەکی بێگانە و دەسەڵاتی ڕێگری ئێرانی، کوردان بەقووڵی دەمیان وەردایە هەموو ئەو شتانەی لێ بێبەش کرابوون و جوامێرانە خودموختاری خۆیان بەدەست هێنا. حەمە ڕەشید سەرۆکی بنەماڵەی بەگزادەکانی بانە کە لە ماوەی پێشوودا بۆ چەند ساڵێک لە عێراق پەڕەوازە بوو وێڕای بەرەو ئێران لە سنوور تێپەڕێ بە هاوکاری ژمارەیەک لەوانەیە شوێنی کەوتن و لایەنگریان لە کێشەکەی کرد لە مەسەلەی دانانی خۆی وەک سەرۆکێکی نیمچە سەربەخۆ بەسەر ناوچەی بانە سەردەشدا سەرکەوتنی بەدەست هێنا. وێڕای ئەوەی حەمە ڕەشید بەرپرس بوو لە کوژرانی ئەفسەرێکی پایەبەرزی سوپای ئێران و بەیاخی لە قەڵەمەدرا، بەڵام لاوازی دەسەڵاتی ئێرانی لە ئاستێکدا بوو نەیەتوانی هیچ کارێک دژی ئەنجام بدەن. ئەوان حەمە ڕەشیدیان وەک فەرماندارێکی نیمچە فەرمی ددان پێدانا، مانگانەیان بۆ بڕیەوە. هەروەها کردیانە لێپرسراوی پاراستنی نەزم و ئاسایش لە ناوچەکەدا. هەر لەم سەردەمەدا حکوومەتی ئێران ددانی بە سەرۆکێکی دیکەی کوردانە کە مەحموود خانی کانیسانان بوو، ئەوەی توانی دەسەڵاتی خۆی وەک فەرماندارێکی نیمچە سەربەخۆ بەسەر ناوچەی مەریواندا بسەپێنێ. لە هاوینی 1942دا حەمە ڕەشید لەگەڵ مەحموود خاندا پێکیان دادا. ئەوەی دواییان چاوی لە یارمەتی ئێران بوو چنگیشی کەوت. هەروەها بە هاوکاری دوو ستوونی ئێران کە تانکی سووک پاڵپشتیەکردن توانی هێزەکانی حەمە ڕەشید ببەزێنێت و ڕایان ماڵێت تا سەر سنوور و بەرەو عێراقیان دەرپەڕێنێ. حکوومەتی ئێران کە خۆی لە حەمە ڕەشید ڕزگار کرد و پێچەیەکە کاتی بە فیڕۆن نەدابێت لەوەی ڕووی هێزەکانی خۆی دژی مەحموود خان وەرگێڕا، ئەوەی ناچار بوو کە وەک مێمەڵەکەی ڕووبکاتە عێراق. لە کامی ئەو ڕووداوانە لە سەروبەندی پاییزی 1945دا حکوومەتی ئێران تەواوی ناوچە کوردیەکانی لە باشووری هێڵی سەقزبانە سەردەشتەوە لە بەندەستدا بوو. هەرچەندە وا دەرەکەوت کە حکوومەت توانای ئەوەی نەبێ دەسەڵاتی خۆی بگەڕێتەوە بۆ ئەو هەرێمەی لە دەستی کورداندا مابووەوە. ئەو ناوچەیەی ئەکەوتە نێوان هێڵی سەقزبانە سەردەشت و سنووری باشووری هەرێمەکەی شوورەوی. لە شاری مەهاباد ساوج بۆڵاقدا بوو کە ناوەندی هەرێمەکە و لە چوارچێوەی ئەو ناوچەیەدا بوو کە ئازەربایجانی ئێرانی تێدا نیشتەجێن کە زۆربەی پەرەسەندنی ڕامیاری کوردی تێیدا سەری هەڵدا. کاریگەری پرۆپاگەندا.
بژاندنەوەی چالاکی نەتەوەیی کورد لەم ناوچەیەدا کە دامەزراندنی کۆمەڵەی ژیانی کوردی لێکەوتەوە و هەروەها گەیشتە ئاستی دامەزراندنی کۆمارە کوردیەکە لە مەهاباد لەژێر کاریگەری وروژانێکی بەهێزی ئەو هەوێنە ڕامیاریەدا بوو کە زادەی جەنگی دووەمی جیهانی بوو. وێڕایە و ڕاستیەی کە ئەم هەرێمە لە دەرەوەی هەردوو ناوچەی بریتانی و شوورەویەکەدا مایەوە. بێگومان خەڵکەکەی بەڕادەیەکی مەزن لە ژێر کاریگەری پرۆپاگەندەکانی دەورانی جەنگی هاوپەیماناندا بوون. پێویستی بە بیرهێنانەوەیە کە جگەل لە جیاوازی چەمک و زاراوەکان سیما و شەقلی پرۆپاگەندەی هاوپەیمانان شوورەوی و هەروەها ڕۆژاوا لە دەوری هەمان بابە دەسوڕا. ئەوەش بۆ خەڵکی ساکاری کوردی ئەو سەردەما هەموار نەبوو کە جیاوازی لە نێواندیاندا بکەن. هەریەک لە پرۆپاگەندەی شوورەوی و ڕۆژاواییەکان باسییان لەوە ئەکرد کە دەوڵەتانی ناوەند بۆ قازانجی خۆیان نەتەوەکانی دیکە دیل و ژێر چەپۆکەکەن بەشان و باڵی ئازادی و ڕامیاری و دیاریکردنی چارە نووسدا هەڵیانەدا بەڵێنیانەدا کۆتایی بەستەمکاری بەهێزەکان بەسەر لاوازەکاندا بهێنن. هەڵوێستی هێزە داگیرکارەکان لە هەمبەر کورد. بریتانیای مەزن و یەکێتی شوورەوی ئەو دوو زلهێزەی کە زیاترین بەرژەوەندیان لە ناوچەکەدا هەبوو لەو گرفتە ئاگادار بوون کە پەیوەندی بە کوردانەوە هەبوو، بە تایبەت لە کوردستانی ئێران و عێراقدا. هەستیاری تورکان لەمەڕ کێشەی کورد بۆ هەموو لایەنەکانی جەنگ ڕوون و ئاشکرا بوو. سیخوڕە ئەڵمانیەکان بە شێوەیەکی سەرقاڵ تێوەگلان و لە هەوریاوەدا بوون هەرا لە نێو کوردە داخلە دڵەکانی ئێران، عێراق و سووریا بنێنەوە و ئۆباڵەکەشی بخەنە ئەستۆی بریتانیەکان. لە ڕاستیدا پرۆپاگەندەی ئەڵمانیەکان هەمیشە بریتانیەکانی بە هۆکاری نائارامی لە نێو کوردانی ئێراندا تۆمەتبارە کرد. هەر بۆیە هەلومەرجەکە دژوار و مەترسیدار بوو. بە درێژایی ساڵە پڕکێشە و هەستیارەکانی بەرایی جەنگ لە کاتێکدا ئەڵمانەکان لە گەیشتنە باکووری قەفقاز سەرکەوتنیان بەدەستهێنا، بریتانیا و یەکێتی شوورەوی لە دڵە ڕاوچەی ئەوەدا بوون کارێکی وان نەکەن هانی تورکان بدا لە پاڵ ئەڵمانەکاندا تێکەڵ بە جەنگەکە ببن. لەبەرەم هۆیە هەردوو هێزەکە لە سەرەتای ساڵانی جەنگەکەدا هەڵوێستێکی خۆپارێزی و بێبایەخانەیان لە حاس کووردا گرتەبەر. بەڵام هەردوو هێزەکە بڕیاری ئەوەیان نەدابوو بۆ هەتایە هەمان سیاسەت لە مەڕکێشەی کورد یاخود هەر پرسێکی دیکە پەیوەندی بە کێشەکەوە هەبێ بگرنەبەر. بەڵام لەگەڵ ڕەوینەوەی مەترسی ئەڵمانیا و دەرکەوتنی سەرکەوتنی هاوپەیمانان لە ئاسۆدا، ئەو یەکێتی لە سایەی ترسی هاوبەش لە دوژمن هاتبووەکایەوە درزی تێکەوت. هەریەک لەو دوو هێزەوە دەرکەوتن کە سوورن لەسەر گرتنەبەری سیاسەتێکی وەها کە بە گونجاوترین شێوە لەگەڵ بەرژەوەندی نەتەوایەتیاندا هاوجود بێ. بریتانیای مەزن کە گرێبەستی هاوپەیمانێتی لەگەڵ تورکیا و عێراقدا هەبوو، هەروەها هیوای بەوە بوو پەیوەندی دۆستانە لەگەڵ ئێراندا ببەستێ. بە شێوەیەکی سروشتی خولیای پشتگیری لە هەلومەرجە باوەکە بوو بۆ ئەوەی هەموو بەدحاڵی بوونێک لە خۆی دوور بخاتەوە، زۆر بە وریاییەوە خۆی لە پیشاندانی هەر لایەنگریەک بۆ حەزەن نەتەوایەتیەکانی کوردە پاراست. یەکێتی شوورەوی بە پێچەوانەوە هیچ پەیوەندێکی دۆستایەتی تایبەتی لەگەڵ تورکیا و پەیوەندێکی دیپلۆماسیشی لەگەڵ عێراقدا نەبوو. پەیوەندیشی لەگەڵ ئێراندا تا ئەو کاتە نادیار و دوور لە دڵنیایی بوو. ئەو کەمی هەبوو لە دەستی بدات و زۆریشی دەسەکەوت تا پۆزی قارەمانی نەتەوایەتی کوردێ بدا. سیاسەتێکی وا کە بریتی بوو لە زامنکردنی دۆستایەتی و لایەنگری لە تێکۆشانی فراوانی کەمینەکانی هەریەک لەو سێ وڵاتە. ئەوەی لە کۆتاییدا سەلماندی کە ئامرازێکی بە نرخی فشارە لە هەریەک لە قۆناغی ئاشتیدا و چەکێکی سەربازی بەهێزیشە لە کاتی جەنگدا. سەرباری ئەوەش ئەوە تەنیا شوورەوی نەبوو کە خولیای دۆستایەتی بەو چەشنەی هەبوو، باڵکە کوردان خۆشیان کاتێک لە یارمەتی بریتانیەکان جاڕز بوون ئامادە بوون
ڕووی خۆیان بەرەو ئەو نمونە نوێیە وەرگێڕن. وەک پێشتر ئاماژەی پێدرا، شوورەویەکان یەکەم جار هیچ پەرۆشیەکیان بۆ پیشاندانی بایەخێکی تایبەت بە کوردان پیشان نەدا و هەڵوێستی دوورە پەرێزی و دەست وەرنەدانی بێ ئەملاولایان گرتە بەر. یەکەمین نیشانەکانی گۆڕینی هەڵوێستی شوورەوی لە هەمبەر کوردان لە ساڵی 1942دا دەرکەوت. لەو ساڵەدا دوو هەوڵی بایەخدار ئەنجامدرا، یەکێکیان لەلایەن شوورەویە و ئەوی دیکەیان لەلایەن کوردەوە. شوورەویەکان بۆ یەکەم جار ژمارەیەک گەورە پیاوانی ناسراوی کوردیان بۆ دیدەنی لە باکۆ بانگهێشت کرد. لە هەمان کاتدا ئەگوترێت 3 ئەفسەری کوردی سوپای عێراق پەیوەندیان بە دەسەڵاتدارانی داگیرکاری شوورەوی لە ئێراندا کردووە و داوای ئەوەیان لێکردوون کە یارمەتی چەکداری هاو نیشتیمانەکانیان لە جەنگدا دژی ئەڵمانیا بدەن. کامەیان لەو دوو هەوڵە لە پێش ئەوی دیکەیانەوەیە بە تەواوی ڕوون نییە. بە هەرحاڵ وا دەرەکەوێ کە شوورەویەکان تا ئەو دەمەش حەزیان بەوە نەکرد بێ کوردان بخەنە ژێرباڵی خۆیانەوە، چونکە لە بەهاری ئەو ساڵەدا لە کاتێکدا ژمارەیەک لە کوردان پەلاماری گوندەکانی ڕۆژاوای دەریاچەی ورمێیاندا، شوورەویەکان لە بانگکردنی سوپا و هێزی ژاندارمی ئێرانی بۆ تەمێکردنی ئەو کوردانە هیچ سستیەکیان نەنواند. هەرچەندە دواتر وایان پیشاندا کە دڵیان گۆڕیوە و چاکترین هەوڵیاندا تاک و تێکۆشانی هێزی ژاندارمەری ئێرانیەکان پوچەڵ بکەنەوە. کۆمەڵە، دامەزراندنی کۆمەڵە. لە 16 ئوتی 1943دا دەستەیەک لە کوردن نەتەوە خوازەکان کۆمەڵی ژیانی کوردیان لە مەهاباد دامەزراند. ئەو کەسایەتیانە لە وردە بازرگان و کارمەندی ساکار پێگەهاتن. لە پێناو پاراستنی پەیڕە و کارنامەی ڕێکخراوەکەدا تەواوی ئەندامانی کۆمەڵە لە خوار سەتەوە بوون و لە شانەکاندا ڕێکخرابوون. کۆبوونەوەی نیوە هەفتانە لە ماڵە تایبەتەکاندا ئەنجامەدرا، بەڵام دوو کۆبوونەوە پێکەوە لە هەمان ماڵدا ئەنجام نەئەدرا. ئەو ڕاستیە نەتەوایەتیە توندەی کۆمەڵە ئەیسەلمێنێ کە ئەوەی لە دایک و باوکەوە کورد نەبوایە بە ئەندام وەرنەئەگیرا. تەنیا حاڵەتێک لەو یاسایە بە دەربوو ئەویش ئەو کەسە بوو کە باوکی کورد و دایکی ئاسووری بێ. ئەوەش جۆرە لەبەر چاوگرتنێکی سەر سوڕهێنەرە. سەبارەت بەو پەیوەندی ئاڵۆز و نالەبارەی لە نێوان ئەو دوو گەلەدا پاش جەنگی یەکەمی جیهانی هاتەکایەوە. بەڵام وەک ئارچی ڕۆزفەڵد جی.ئاری ئامریکاییەڵێ، ئەگونجێ بەڵگەیە بێ بۆ پەیوەندیەکی دۆستانەی هەنووکەیی لە نێوان کوردان و ئاسووریەکاندا. کۆمەڵە کە تا ئەهات پێی خۆی لە کوردستانی ئێراندا چەسپاند، هیچ کاتێکی سەبارەت بە فراوانکردنی چالاکیەکانی بۆ نێو ناوچە کوردنشینەکانی وڵاتانی هاوسێ بەفیڕۆ نەدا. بە تایبەت لە عێراقدا فرە چالاک بوو. لەوێ لقی تایبەتی لە مووسڵ، کەرکووک، هەولێر، سلەیمانی، ڕەواندز و شەقڵاوە هەبوو. تەنانەت باس لەبوونی لانی کەمی لقێکیش لە تورکیا کرێ. پەیوەندی شوورەوی بە کۆمەڵەوە. لە ساڵی 1944دا ژمارەی ئەفسەران و نوێنەرانی شوورەوی بە شێوەیەکی بەرچاو لە ئازەربایجان و کوردستانی ئێراندا زێدە بوون. ئەم پیاوانە موسڵمان بوون و ڕۆڵێکی کاریگەر و چالاکیان نەبینی. یەک لەوانە ئەفسەرێکی سێئەستێرە بوو بە ناوی جاڤەڕۆڤا کە کوردێکی شوورەوی بوو. بە کونسوڵخانەی شوورەویەوە لە ڕەزاییەوە پەیوەست کرا. ئەگوترێدەم کابرایە بە ئارەزووی خۆی بەنێو لادێیی و خێڵەشیەکاندا جرت و فرتی بوو، هەر وەک ئەوانیش جل و بەرجیە پۆشی. دوو نوێنەری دیکەی شوورەوی، عەبدوڵڵاوڤا و
حاجی وەڤا بوو. ئەگوترێ دە و دوانە وا خۆیان پیشانەدا گوایە سەرقاڵی ئەسب کڕینن بۆ سوپای سوور. ئەوانە بەگرتنی پەیوەندی لەگەڵ جوڵانەوەی نەتەوایەتی کورد بەرپرسیار بوون. ئەگوترێت دەرفەتی دیدەنی عەبدوڵڵا وەڤا و ژمارەیەک لە ئەندامانی کۆمەڵە بەردی بناغی یەکەمین پەیوەندی شوورەبی لەگەڵ ئەو ڕێکخراوە داناوە. پاشماوەیەک قسەکاری ڕووسی ئەندامانی کۆمەڵە وەگاف سەرێکی پەیوەندی لە نێوان کۆمەڵە و دەسەڵاتدارانی داگیرکاری شوورەبی دامەزرێنرا. نوێنەرایەتی پرۆپاگەندەی نێودەوڵەتی شوورەبی کۆمەڵەی پەیوەندی کەلتوریایەکان لەگەڵ وڵاتانی بیانی لەم دەمەدا سەرقاڵی دامەزراندنی چەندین لقی جیاوازی کۆمەڵەی پەیوەندی کەلتوراییەکانی شوورەبی ئێران بوو لە سەراسەری ئێراندا. ڕێبەرانی کۆمەڵەی ژێکاف داوایان لەو نوێنەرایەتیە کرد لقێکی خۆی لە مەهاباد بکاتەوە. ئەوەی بەو پەڕی بایەخەوە ناوی کۆمەڵەی کەلتورایی کوردستان شوورەبی لێنرا. لە ئاپریلی ساڵی 1945دا لە ئاهەنگێکی یانەی کۆمەڵەی پەیوەندی کەلتوراییەکانی کوردستان شوورەبیدا کۆمەڵە بۆ هەمووان ئاشکراکرا. کۆنسڵی شوورەبی لە ڕەزائیە و سەرۆکی VOKS ئازربایجان لە ئاهەنگەکەدا میوانی شەرەف بوون. سەرەکی ترین بابەتی بەرنامەکە پێشکەشکردنی شانۆنامەییەک بوو بە ناوی دایکی نیشتیمان. پیرێژنێک کە بەرجەستەی کوردستانیە کرد لەلایەن سێ چەقۆکێشەوە سوکایەتی پێکرا. ئەو سیانەی بەرجەستەی عێراق، ئێران و تورکیایانە کرد. دوادیمەنی شانۆنامەکە ئەگاتە و شوێنەی دایکی نیشتیمان بە هەوڵی یەکگرتووی کوڕانی ڕزگارەکرێ. ئەو دیمەنەی دوایی سەرنج ڕاکێش بوو. بەپێی ڕۆزڤێلت بینەران کە بە دیمەنی شانۆیی بەو چەشنە ئاشنا نەبوون بەتوندی خۆرۆشان. ئەوانەش چەندینەوە دوژمنایەتی قوڵیان لە نێواندا هەبوو. بە گریانەوە دەست لە ملانەی یەکتر بوون و سوێندیان خوارد تۆڵەی کوردستان بکەنەوە. چوونی قازی محەممەد بۆ نێو کۆمەڵە. لەم کۆبوونەوەیەدا بوو کە قازی محەممەد سەرۆکی ئایندەیی کۆماری مەهاباد چووە نێو کۆمەڵەوە. کارمەندانی شوورەبی بەم پەرەسەندنەی ڕووداوەکان خۆشحاڵ بوون، چونکە وا دەرەکەوێ کە بە شوێن کەسایەتیەکی بەتوانای واداگەڕابن کە ڕێبەرایەتی ڕێکخراوەکە بکە. بەپێی ئەو ئاگاداریەی سەبارەت بەتوانا و دەسەڵاتی خێڵەکان هەیبوو، شوورەویەکان هەوڵێکی بێهودەیاندا تاهانی یەکێک لە سەرخێڵەکان بدەن ڕێبەرایەتی جوڵانەوەی نەتەوایەتی کورد بگرێتە ئەستۆ. شایانی باسە شوورەویەکان بۆ ئەو مەسەلەیە سێ لە بەهێزترین سەرخێڵەکانی کوردستانی ئێرانیان لە پێشچاوی خۆیان دانابوو کە قەرەنیاغای ڕەیس عەشایری سەرخێڵی مامەش، عەمەرخانی شەریفی سەرخێڵی شوکاک، هەروەها ئەمیر ئەسعەدی سەرخێڵی دیبوکری هەر یەک لەو سێ کەسایەتیە بەڕێزە داواکەی شوورەویان ڕەت کردبووەوە. شوورەویەکان کە لەگەڕان بۆ دەستکەوتنی پێشەوایەکی کورد بەردەوام بوون، دوجار بڕیاریان لە قازی محەممەددا کە بە میرات قازیەکی ئاینی مەهاباد و یەکێک لە ڕێبەرە ئاینیەکانی ئەو شارە بوو. پاشماوەیەکی کەم توانیان متمانەی قازی بەدەست بێنن. سەردانی بەردەوام بۆ لای قازی محەممەد و ئەو تێبینیانەی چڕکرانەوە لە کۆتاییدا پەرەسەندنی بایەخداری لێکەوتەوە. شوورەویەکان بە فشار خستنە سەر حکوومەتی ئێران توانیان ئەمیر ئەسعەد کە نوێنەری ژاندەرمەری ناوچەکە بوو بگۆڕن و سەیفی قازی کوڕەمامی قازی محەممەد بخەنە شوێنی و بیکەن بە فەرماندەی خۆجێیی هێزی ژاندەرمێری. ئەم بایەخە بەڵگەیەکی ڕاستەقینەی بەهای ئەو دۆستایەتی شوورەبیە. هەروەها نمونەیەکە بۆ ئەگەری هەر دەستکەوتێکی ئایندەیی کە لە ڕێگای هاوپەیمانەتیەکی بەرهەمداری بەو چەشنە بێتە دی. پاش ماوەیەکی کەم قازی محەممەد بە تەواوی دەستی بەسەر کۆمەڵەدا گرت. وا دەرەکەوێ هێندێک لە ڕێبەرانی کۆمەڵە بە چاوی گومانەوە
لەم پەرەسەندنەیان ڕوانی بێ هەروەک ڕۆزفێڵ دەڵێ ئاگوترێت کە قازی محەممەد پاش ساڵێک لە دامەزراندنی کۆمەڵە بەبوونی ئەو ڕێکخراوەی زانیوە کاتێک بە شێوەیەکی نهێنی نوێنەری نارد تا لایەنگری خۆی پێشکەش بکە. ڕێبەرانی کۆمەڵە بڕیاریاندا ڕێگای نەدەن. ئەوان لە کەسایەتی بەهێز و دەسەڵات خوازی قازیە ترسان. هەروەها لە ترسی ئەو جۆڕایەڵیەی هەر لە مناڵیەوە لە ڕاست قازی و بنەماڵەکەیدا لێ ڕاهات بوون. لە کۆتاییدا ئەو دەستی بەسەر کۆمەڵە و ڕوخسارە دیموکراتیەکەیدا گرت. بەڵام کاتێک بەهۆی پێداگری ڕووسەکان ناچار بوون وەری بگرن ئەوەی لێی ئەترسان هاتەدی فەرمان ڕەوایەتی کۆمەڵە لەلایەن تاقە پیاوێکەوە. ئەو تەنیا دەسەڵاتی توندی خۆی بەسەر کۆمەڵەدا نەچەسپاند بەڵکو ڕەو تێکی ڕامیاری ئەو تۆشی گرتەبەر کە شوورەویەکان پێیان باش بێ. قازی هەرچەندە خوازیاری ئەوە بوو لەگەڵ شوورەویەکان بچێتە پێش پەرەسەندنی ڕووداوەکانی داهات و دەریەخات. پێشینە و کەسایەتی قازی محەممەد. قازی محەممەد سەر بە یەکێک لە دیارترین بنەماڵەکانی کوردستانی ئێرانە. بنەماڵەی قازیە میراتگرەکانی مەهاباد. دەرکەوتەیی ئەم بنەماڵەیە تەنیا بۆ خواپەرستی و زانایی ئەندامەکانی ناگەڕێتەوە بەڵکو بۆ ڕۆڵی بوێری و نیشتیمان پەروەریشیان ئەگەڕێتەوە کە لە قۆناغە قەیرا ناویەکاندا بینیویانە. ئەندامانی ئەم بنەماڵەیە زیاتر لە جارێک بوونەتە پێشڕەوی گەلی خۆیان ئازایانە ئەرکی لێپرسراوەتیان لە قۆناغە پڕمەترسی و ناهەموارەکاندا گرتۆتە ئەستۆ. بەم چەشنە خەڵکانی مەهاباد و دەوروبەری بە شێوەی ڕێبەرێکی ئاینی و دنیایی ددان پێدانراوی ناوچەکە لێیان ڕوانین. باوکی قازی محەممەد قازی عەلی هەروەها یەک لە ئامۆزەکانی قازی منعم گەلێک تێکۆشاون لە پێناو کەمکردنەوەی تونند و تیژی داگیرکاری سەربازی ڕووسیا بە درێژایی ساڵانی جەنگی یەکەمی جیهانی وەختایەکی برسێتی نەخۆشی و کاولکاریەکانی جەنگ باکووری ڕۆژاوای ئێرانی وێران کردبوو. مامی قازی عەلی قازی فەتاح ڕۆڵێکی ڕێبەرانەی لە دامەزراندنی ئەنجومەنی بەرگری هەرێمی دابینی دژی دەستێوەردانی ئازەربایجان لەلایەن سزاریەکانەوە. هەروەها لە ماوەی ئەو ئاڵۆزی و پاشاگەردانیەی لە دەورانی شۆڕشی مەشروتەدا ساڵی 1905 وڵاتی شێواندەبوو ئەگوترێ ئەو کفنێکی بە باڵادا بڕی بوو داوای لە خەڵکە کرد بە مەبەستی جیهادکردن دژی هێزەکانی سزاری پەیوەندی بکەن. هەر ئەو هێزانەش بوون کە دواتر قازی فەتاحیان کوشت. لەبەرەوە شتێکی سەرسوڕهێنەر نییە کە چ خەڵک و چ دەسەڵاتدارانی ئێران بە چاوی ڕێزەوە بڕواننە ئەو بنەماڵەیە. تەنانەت ڕەزا شاش وێڕای هەڵوێستی ناحەزانەی لە هەمبەر پیاوانی ئاینی پایەبەرز. ئەگوترێ کە سەبارەت بەو بنەماڵەیە ڕێزێکی تایبەتی پیشانداوە و بە شێوەیەکی شیاو مامەڵەی لەگەڵ باوکی قازی محەممەددا کردووە. پاش مردنی قازی فەتاح لە ناوەڕاستی 1930دا قازی محەممەد بە پشتگیری دەسەڵاتدارانی مەدەنی و سەربازی مەهاباد وەک قازی ئەو شارە دامەزرێنرا. بێگومان خوێندەواری و زانایی قازی محەممەد و کەسایەتی بەهێز و پلە و پایەی بنەماڵەکەی لەگەڵ پۆستەکەیدا لە مەهاباد توانا و دەسەڵاتێکی بەرچاویان پێبەخشی. سەبارەت بە جیهانی دەرەوە هەرچەندە ئەو لە سەرەتادا بە تەواوی نەناسرا بوو تا ئەو کاتەی ڕووداوەکان گەیاندیانە ئەو شوێنەی لە ئاستی نێودەوڵەتی وەک سەرۆکی کۆمارە کوردیەکەی مەهاباد بناسرێ، دڵسۆزی و ڕاستگۆیی قازی محەممەد هەڵس و کەوتی ئاسایی و جلو بەرگە ساکارەکەی کاریگەری بەرچاوی لەو بیانیانە کردبوو کە ئەو دیمانەی لەگەڵ سازداون و بینیویانە. لە نێو ئەوانەی چاویان بە قازی محەممەد کەوتووە هیچ کامیان وەک ئارچی ڕۆزفێڵ GR وەسفێکی دۆستانەی ئەو پێشەوە کوردەیان نەکردووە. ئەو وێنەیەی قازی کە لە نووسینەکەی ڕۆزفێڵدا دەرەکەوێ بریتیە لە نیشتیمان پەروەرێکی ڕەسەن، پیاوێکی ڕووناکبیر و هۆشمەند
کە بەهرەیەکی فرە لە لێبوردەیی و چاوپۆشیندا بینێتەوە. تەنانەت پاشەوەش گەیشتە دەسەڵات هیچی وای لێ نەدیتراوە کە وەک دەمارگیرێکی زێدەڕۆ و ئارەزووباز یان کەسێکی خاوەن پایەی سەرەڕۆ و خۆبەزلزان یان کەسێکی تونند و تیژ کە بە زۆر سواری ملی دەوروبەری بێ خۆی بنوێنێ. بەپێی ڕۆزفەلد وەک پیاوێکی متمانە بەخۆ پشدە سوور بە ئازایەتیەکی کەم وێنە و لە خۆبرد دەرەکەوت، بەڵام بیرفراوان و لێبوردە و نەرمونیان. پاشەوەی دواتر کۆماری مەهاباد ڕووخا لە کاتێکدا قازی محەممەد بەوەی زانی کە خۆی و سەدری قازی برای سزای مەرگیان بەسەردا دراوە، کاردانەوەیەکی سەرنج ڕاکێشی لێ دەرکەوت. ئەو بۆ ڕزگارکردنی گیانی خۆی نەئەپارڕایەوە، بەڵکو بۆ براکەی تێکۆشا، ئەوەی بە بڕوای قازی محەممەد قوربانی بێدادیەکی مەزن بوو. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ، هەموو کاتێکتان شاد و کامەران. داژیت کەری دڵبڕ لە قین درڕندی بێویژان و دین نەتوانی واکەی کورد نەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. لە پێش ئاگر پەرستیدا، لە پێش موسڵمانێتیدا، لە دیلی و لە سەربەستیدا، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم. نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم، کە کوردم و کوردستانیم.